وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. بەردەوامین لە بەرپاکردنە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دادگای 34 ئەم شەوە چلەیە هەڵەبجەس و ئێمە بۆ خاتری ئەوەی تەتابقی پیا کرد لەگەڵ ئەنفالە مەجبور بووین چەندین دادگاش لەسەر ئەنفال بەردەوام بکەین تا بتوانین مەقاسدێک کە هەسمان بەدەستی بێرین. ئەم شەو ئێمە لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە کاک گۆریانمان لەگەڵا. کاک گۆریان ئەگەر بتوانم ئینڤایتی بکەم لێو دووە. کاک گۆریان هەڵەبجەیی دەست ئەەکەین بە مقدمەکەمان هاوکات لەگەڵ کاک گۆریان و لە ئەم فرازە دادگاکانە مەسائلێک مەترحەکەین کە بۆ ئێوەیش دەربکەوێت و بۆ ئێمەمانانیش دەربکەوێت کە ئەهداف ئێمە لەم دادگانە چ بوو و بەرەبەرە بەرەو کوێ ئەڕوات و لە کوێ تەواوەوێت. کاک گۆریان من ئەدەکەی ئەوەم قبول کردگە ئومیدوارم کە بێم کاک گۆریان شەوتان بەخێر. شەوی ئێوەش بەخێر، هەموو هاوڕێیان و ئازیزان بەخێر ئەزەکەم. وەختت بەخێر و ببەخشن تۆزێ توولی کێشا تا ئێوە بتوانن بەشدار بن. سەرەتا کاک گۆریان ئەگەر ئێوە زەحمەت بکێشن خۆتان بناسێنن پاشان من مقدمەیەک تێم و بە مقدمەکە ئەڕۆینە ناوی داستانەکە کە ئێوە شێ بزانن لەکوێوە دەسیمەوە. فەرموو. سڵاو لە بەڕێستان لەو ئەرکە ماوەیەکە کە دوورتان نزیک ئاگادارم کێشاوتانە وەک هەڵەبجەیەک پاشان وەک ئەوەی کە ئەرکێکی هاوشاری و هاونیشتیمانی و هاوسوەزی کەوتوتە سەر ئەستۆم. سوپاسگوزاری جەنابتانم و هەموو برادرانی کە لە ناو دەرەوەی کوردستان پشتیوان و هاوکارتانن. من گۆریان هەڵەبجەی مێسە لە هەڵەبجە دانیشم، نووسەر و یەکێکم لە نووسەر و شاعیرەکان. بەو ئەزمونە خاکەڕایی خۆم توانی و خزمەتێ بە شارەکەم و بە کوردستان و بە نەتەوەکەم بکەم. هیوادارم کۆی ئەم دیبەیتێش لەگەڵ بەڕێستانە ببێتە مایی ئەوەی کە کۆوارێک لە ئەو خزمەتە و ئەو ئارکە کێشاوتانە منیش مڵۆیە بخەمە سەری وە بتوانم زانێر بەخشم بە بینەرانی دیبەیتەکە. مەمنونم کاک گۆریان. ئێوە کە پێشووتر تۆزێ گفتوگۆمان لەگەڵ یەکتری کرد وتان کە ئێوە چەندین دادگاتان بەرگوزار کردگە و چ تەوەقۆیەکەکەن کە نەکراوە و بەحسی لێ نەکراوە. من گەرەکمە ئەمە بەحس بکەم و گەرەکمە تۆزێک واردە مەسئلەکە بووم. بزانن ئێمەمانان کەسانێکین سەر بە مردمانێک کە پێیان ئێژن کورد و ئەم مردمانەی کە پێیان ئێژن کورد دارای هیچ ساختار و هیچ هێزێکی جەمعی و هیچ تریبوونێکی واقعیە مردمی نیەن. قەبارەیە مردمی ئێمە ها بەدەسە دەستگاکان و دەوڵەتەکانە دەوروبەر کە خەریکن لەسەر ذهنیەت و فکر ئێمە و تعریفێکە ئێمە لە خۆمان هەسمان بۆمان کار ئەەکەن. تقریبان لە هەموو ژێگەیەکی دنیا تۆ شتێکت بەناوە مردم نییە و مەفهومێکی انتزاعیە و یە شتێکت هەست بەناوی ئەقڵە سەلیمێک کە باو ئەوێ لە ناوە توودەیەکی عەزیمی مردمیە. ئەم ئەقڵە سەلیمە ئوسوولەن و ئەم حافزەیە جەمعیە و ئەم ڕەوانە جەمعیە و ئوسوولەن پەیرەوە هیچ منتەقێک و هیچ ئەقلانیەتێک نییە و هیچ ئەقلانیەتێک لە پشتە هیچ پرسیارێک ئەمە تەکان نادات لە هیچ کوێی دنیا. ئەمە فقط ڕەبتی بە کوردەوە نییە، ڕەبتی بە ئاحادە بەشەریەت هەست لە تەمامە ئەم گۆی زەمینە و ئێوە گەر دیوێتان تەمامە دەستگاهایەک کە بەسەر ئەم جەهانەوە حاکمن لە یەکسری تکنیک و یەکسری سیاست کەڵکۆدەگرن تا بتوانن جەهان کۆنتڕۆڵکەن و تا بەم دەقیقەش بردویانەتە بەرەوە بەمە ئێژن سەڕە مەگوو، یعنی ئەو سڕەی کە ناوێت بەحسی بکەی وە خەڵکی لێ بزانێت. ئینسانەکان تابع
تابع ترسەکانیانن، ئینسانەکان تابع ئەحساساتیانن تا منطق و تا عەقلانیەتیان. وەختێکیش تەبدیل ئەون بە نیرویەکی جەمعی، ئەوەی کە لێیان تێتە دەرۆ حرەکەتێکی عەقلانی و سرفەن حرەکەتێکی قەهرەمانانە نییە، بەڵکو حرەکەتێکی نابودگەرانە است و بەرەو نۆعێک پرش و بڵاوی ئەچێت. من بارها ئشارەم پێکردگە ئەمانەی کە تحتە ناوە ئەحزاب کوردی نمودێک پێیا ئەکەن و ئەتوانن لەم سەرزەمینە ئێمە 4,000 و 5,000 و 10,000 و 20,000 نەفەر مسلحکەن بەهۆی هیچ ئیدەیەکی سیاسی نییە، بەهۆی هەبوونی ئیمکاناتێکە کە بەردەستیانەکەوێت و پاشان کەسانێک کە ئەڕۆنە ناویان و پرسیار ناکەن دقیقەن هێز لە جەمعبوون و کۆبوونەوە ئەگرن. تۆ وەکو تاک وەکو ئینسانێکی منفرد ئەو شەهامەتت نییە فرەکارێک بکەیت تا زمانی ئەوەی کە 4 نەفەر و 5 نەفەر و 10 نەفەر لە کنارە خۆتا حس ئەەکەی. ئەو شتێکە لە وشەیە ئێمە و لە زمانە عامیانەی ئێمە پێێژن پشتگیریکردن. ئەتەوەجد کردوێ خەڵک ئێژێ پشتگیری ئەەکەم لەبەر خاتری ئەوەی نەترسیت و احساس بکەیت کە ئەو هێزەی کە هەست بە وجود بێت. بزانن ئەمە بە تاریخێکی دوور و درێژ هاتێت و پوشیدە نییە و فرە کەسێکیش لەسەری کاری کردگە. ئەمما من جارێکی تر ئەمە تکرارەکەمەوە. ئەمپراتوریەتە ڕۆم ئەو جۆرەی کە ئەمانە گزارشێکە نە هێزە نظامی بووە نە هێزە مادی بوو، بەڵکو بە یەکسری شعار و بە یەکسری دروشم کە کردی بووە ناوی زەهنی مردمی کۆنتڕۆڵ کردبوو. ئەوەی کە لەشکرە ڕۆم لەشکرێکی شکست ناپەزیرە و ئەمە بوو بە قسەی زارە هەموو کەسێک کە لەشکرە ڕۆم لەشکرێکی شکست ناپەزیرە، یا ئەوەی کە تۆ لە بەرامبەرە ئەم لەشکرە ئەگەر قیامێکەکەی بە خوێنین ترین شێوە تۆ ئەکوتیت بۆ خاتری ئەوەی کەسێکی تر جورئەت نەکاو ببێ بە نمونە و ئەم قسە سەحەت پێیاکا کە لەشکرە ڕۆم لەشکرێکی شکست ناپەزیرە. نمونەی بەرچاوی ئەم بریتانیاسە کە من تیاژین، من وەختی هاتمە ئەم بریتانیا تەبیعەتەن لە زارە فرە کەسێک و بریتانیان بیست بوو، بە تایبەتی ئەوەی ئێرانیەکان و بە تایبەتی ئەوەی عێراقیەکان و ئەوانەی کە یەک زمانێک کۆلۆنی و بەرساختەیە دەسە ئەم دەوڵەتە بووگن. وەختی هاتی ساختارە بریتانیا تماشاکەی، وەختی تی وڵاتە بریتانیا تماشاکەی ونی وڵاتی بریتانیاش عەجیب و غەریبێک نییە، ئەوڵن لە ڕووی شارسازیەوە پاشان لە ڕووی عەزەمەتە بە قودرەتی و مەگەرەوەی کە تۆ بچیتە ناوی ساختارەکانی و بەڕەسی بکەی و بزانێن بریتانیا چۆن توانی بەس بە ئەکسەریەتە ئەم کوڕی زەمینە حکوومەت بکات، دەوڵەتای جۆرا و جۆر دروست بکات و بتوانێت ئەم مەسیرەتەی کە بریتانیا بە 5,000 نەفەر هندوستانە 180 خوردە میلیۆنی 300 و خوردەی ساڵە پێش کۆنتڕۆڵەکە و تەبدیلیەکە بە مستەعمەرەی خۆی بە 5,000 نەفەر. و بریتانیا لەو دوا بە هێزە سەربازانە هندی مابەقەیە دنیا هەبی. ئەگەر تۆ بەمانە ئاگاهی پێیا بکەی و بفەهمی کە ئەم مردمە تابعە ئەمەنیە جاتۆ ئەگەیت بە مەسائلێک. بزانە من یەک زمانێک لە ساڵە 2003 بە دواوە کە تەقینەوەکانی بەغا دەسی پێکرد، ڕۆژ نەبوو خەبەر نەبیسم ئەمڕۆ تەقینەوەی لە بەغا کریا و 200 نەفەر کوژیە. ئەمڕۆ 2 تەقینەوە لە بەغا کریا و 800 نەفەر کوژیە. لە کاتێک ئەمە گەیشتینە هەفتی هەفت لە بریتانیا. ئەو بۆمگۆزاریە کە لە بریتانیا کریا و چەند دە نەفەری کوژیان حدودی 20 نەفەری کوژیان. من کە تەماشای بەری تەبلیغیە تەلەڤیزیۆنەکانە بریتانیام کردیم ئەوانەی کە کوژریا گەن دەموچاویان هەست، بەڵام ئەوانەی عێراق دەموچاویان نییە. مەسەڵەن ئەوانەی کە لە شاری بەغا کوژریان 200 نەفەر بوون و عەدەد بوون. هەڵەبجە 5,000 نەفەرە عەدەدە. هەڵەبجە کاکە عەلی نییە، دادە ڕووناک نییە، دادە حەبیە نییە، کاکە عومەر نییە. من تەماشام کرد ئەمانەی بریتانیا کابرا هەڵەسێتەوە و تەلەڤیزیۆنی BBC ڕوا کەنیشکێکی بچووکی 4 ساڵانە گرێ و ئێژێ ئەمە ئەمەندای ناوا و ئەمەندا 4 ساڵێتی و ئەمەندا زۆر باوکی خۆشەویست و ئەمەندا کچە دەیویدە و دەوید کارمەندە فڵانە جێگە بوو، دەوید زۆر ئینسانێکی خۆشمەشرب بوو، ڕوویەکی خۆشی بوو، دەوید تازە لەگەڵ ژنەکەیە زەواجی کردبوو، ئەمەندا باوکی زۆر خۆشەویست و ئەو سەحا کە گەرەکی بوو کە باوکی ماچی کرد و قەرار بوو ئێوارە مەسەڵەن لیکۆیشی بۆ بسێنێ بۆی بێرێتەوە ماڵەوە و ئەلەم قسانە. بەرەبرە تو تماشا دەکرد و یەک ئیحساسێکی هاوسۆزی پەیا ئەکەی لەگەڵ ئەماندا و لە هەمان کاتدا لەگەڵ دەیڤیدا.
ئەم 20 قسوور نەفەرە کە لە بریتانیا مردن دەبوو چاویان بوو و تەمامە جامعەی بریتانیا تەحریک کریا بەرعەلەیهە ئێمەیە خاوەرمیانەیی بەرعەلەیهە ئێمەی کە لە ڕەش و تەحریک کریاوە شەڕەکانە بریتانیا لە عێراقەوە و لە تەمامە مەناتقا تەسبیت کریا و مردم بوون بە پاڵپشتی بزانن یەکێک لە کارەکانێک کە سینەما بۆ تۆی ئەکا ئەگەر تۆ تەوەجۆت کردوێ ئەمڕۆ مەسەڵەن حەوزەی سینەما و ڕسانەی ئێران مەسر و تورکیە فرفعالە بە وفور تورکیە خەریکە سریال و حەڵقە دروسەکە لە مۆردە ئیمپراتوریەتە عوسمانی ئێران فیلم دروزەکە لە بەرابرە وەلایەتە عشق و سریاڵە ئیمام عەلی و موختارە سەقەفی و سریالهای ئەوڵە ئیسلام و پاشان سریالهایە لە شکۆ و عەزەمەتە ئێرانی و سەربەداران و قیامە جەنگەڵ و ئەمانە اتفاقێکە کەفێ تۆ وەختی سینەمای هالیوود دائەنیشە چەپ و ڕاست بۆ تۆ فیلمە ڕۆم دروست ئەکا تۆ باوەڕەکە ئیمپراتورە ڕۆمێکیش بووگە چون تۆ یەکسەرە قیافەیە ماکسیمەس تێتە بەرە چاوت گلادیاتۆر تۆ یەکسەرە قیافەیە مارکۆس ئۆلۆریۆس تێتە بەرە چاوت لە فیلم گلادیاتۆرە تەوەجۆکەی تۆ هەر ئەم دەسە بگرە ورود بکە بە کلیساکانە ڕۆم ورود بکە بە کارەکانت داڤینچی ورود بکە بە تابلۆهای گەورەیە کە بەسەر کلیساکانە گەورەیە ڤاتیکانە دروست ئەکرێت هەر لە شامە ئاخرە مەسیحۆ تا ئەنوا و ئەقسامە هەیکەلهایە کە دروست ئەکرێت یا تەماشای مجەسەمەی داوودە میکلانجۆلۆ بکە من ئەمانە بۆ ێژم چون جنابەت وەک شتێ هەم کارە شێعر و ئەدەبیاتەکەی هەم کارە هونەر ئەەکەی گەرەکمە بەرە ورودت بکەم بە دادگا قیامەتیانەوە بزان وەختت جەهانێک ئەم سەرڕەمەگووە ئەزانێت و لە بازرگانیە ئەمانە بەکارەوات بزانە مثال ئەدوارد بەرنەیز خۆشکەزای زیگمۆند فرۆید بوو و من دیبیت لەسەری کردیە ئەدوارد بەرنەیز باوکت دیعایە تەبلیغات و ڕیکلامە جیهانە ئەدوارد بەرنەیز لە ئەمریکا شرکەتە دخانیات و سیگار مراجعەی پێکردووە وتی نیوەی جەمعیەتە ئەمریکا سیگار ناکیشێت ئەدوارد بەرنەیز سوعالی کرد لە چەندین ڕەوانشناسێک لەسەر مەکتەبە خاڵی کاریانە کرد بۆ خودە فرۆید بەم نەتیجەگەی کە لە زەهنە تابوو و خیاڵستانە جەمعی ژنانە ئەمریکا سیگار شکرە ئاڵەتە تەناسولیە مەردانەز و بۆیە قوبحی حەزبیگرن نەدەسەوە بۆیە هات لە گەورەترین ڕۆژە جەشنە ئەمریکا ئیدەیەک ژنی نیمەڕووتی مینوژوبلەکەی تحتە ناو ژنانە فەمینیست هاوردە بەرەو خەبەرنگارانی کیفرە و فراوانی بۆ دەعوەت هاوکات دەستیان بردێکە سیگارێکیان ڕۆشن کرد و ئەو ژنانە وتیانم سیگارەکە ها بەدەستە ئێمەوە نەمادە مەشعەلە ئازادیە دەسە هەیکەلە ئازادی و ئەستاچیوە ئازادیە ژنانەیە ئەمریکاس پس هات معنای سیگاری گۆڕا لە ئاڵەتە تەناسولیە مەردانە تحتە ناو مبارزاتە فەمینیستی تەبدیلی کرد بە مەشعەلە ئازادی و نیوەی جەمعیەتە ئەمریکا کە ژنان بوون شروعیان کرد بە سیگار کێشان یعنی من منزورم چییە؟ منزورم ئەوەسە کە ئەم توودەوە خەیلە عەزیمە جەمعیەتە ئەوانەی کە ناویان دەوڵەتە و ئەوانەی کە ناویان حکوومەتە مشتێک مؤسساتە انتزاعی بە یەک سری ساختمان ئینزمامی و مردمێکن کە خۆیان کارمەندیەمەنە و عیدەیەکی قەلیلن و ئەوانە بە ترسەکان و بە شایعات و بە تەسویرسازیە کە بۆ ئینسانەکان ئەیکەن ئینسانەکان کۆنتڕۆڵەکەن. خب تا ئەم دەقیقە گەر هاتین ئێمە تەماشامان کرد ئێمەی کورد هیچ دەستگاهێکی هالیوودیمان نییە هیچ تەسویرێکمان لێ بسازێت کە حدەئەقل تۆزێ خۆمان بە خۆمان ڕەحم بکەین حدەئەقل تۆزێک خۆمان بناسین بە ورد و درسمانەوە کە ئەگەین بە هەڵەبجە 5,000 نەفەر و کەمتری ناکەین ئەم 5,000 نەفەریشە نە تەسویریان هەست نە چیرۆکیان هەست نە داستانیان هەست نە کەسایان ناسێت. ئەمە نوکتەی ئەوڵە. نوکتەی دووەم ترسێکە لە هەڵەبجە بەسەر مردم و سوار بووگە
و لە ئەنفالە و بەسەر مردمەوە سوار بووە و گەیگە سلووتکەی خۆی تا ئەم دقیقە بەردەوامە و تا ئەم دقیقە ئیدامەی هەست و تا ئەم دقیقە مردم لە ژێرە ترسەکانە خۆیان و ڕەفتارهایەکی غەیرە ئەقڵانی ئیحساسی خەسیاگانە و کاولکارانە ئەکەن. هەدەفە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە ئەمە بوو کە ڕای گشتی متوجه تەسویرە هەڵەبجە بکە. تەسویرە هەڵەبجە چنی گەورەست، متوجه ترسەکانێک کە بەسەر ئەم مردمەوە سەپێنریاگە و لە ناوت دڵە ئەم ترسە حەزی پێ ئەکەن و ئیدامە ئەدەن بیکات. لە کنارە ئەوە متوجهیان بکات تەسویرە جنایەتکار چ شکلیە، جنایەتکار کێس. بزانە من وەختی ئێژم جنایەتکار کاک گۆریان ئەکسەریەتە مردمە ئێمە فیلمیان دیگە کە جنایەتکار نیشانەدا، قاتڵ، ئینسان خوەر، دز، ئینسان کوژ، دیکتاتۆر دیگیانە یە شکل و قیافەیەکی هەست. کاورا مەسەڵەن خەوف ناکە، ترس ناکە، دەموچاوێت ترس ناکێز، یەکسری ڕەفتارهای عەجیب و غەریب ئەکا. بۆی ئەم مردمی ئێمە ناتوانێت تەشخیص بدات کە ئەنەهو ئەحیانەن کەسێکیش تۆ تا ئێستا کەم بۆت پێش هاتکە کە مردمت دیبێت تەسویرێکی لە جنایەتکار کابرایەکی کوت و شەرواڵی بووین باخ بەسیاگی لە پشتە کتێوخانە بێت. وسولەن مردمە ئێمە هانیباڵیش تماشا ناکات، هانیباڵیش تماشا ناکات تا بفەرمێ کەسێکە عاشق شکسپیرە و ئەدەبیاتە کلاسیکە ئینگلیسیە و ئینسانێکی بسیار فەرهیختەس لە حازە ڕۆشنفکری کەنەبۆلیزمی ژەکا و ئینسانی ژەخوا. مەسەلەن ئێمە تەساویرێکمان لە خۆمان نییە و نەمانتوانێگە تەساویر لە خۆمان بسازین. ئەمە تا دڵت گەرەکوێت دوژمن بۆ ئێمە تەسویری دروست کرد. کورد مبارزەکە، کورد چه شکلی مبارزەکە، بێ ئەوەی تئۆری بوێت، بێ ئەوەی ئیدەی ئینقلابی بوێت، کورد چه شکلی مبارزەکە تەسویر مەوجودە. ئەو تەسویرە چییە؟ چواردانە ئینسان کە پێ ئێژن کورد. ئەم چواردانە ئینسانە کە پێ ئێژن کورد چه شکلیە؟ دەسێ جلە کوردی وا لەبەرە، دەسماڵێکی بەسکەسە دەورە سەری، ئەسلحەیە کڵەشینکۆفی گرکەسە دەسە و لە بنە بەردێکا تەقە ئەکا و لەم دەرگیریە ئەو ئەکوژێت و نەفرێتریش ئەکوژێت. ئەمە تەسویرە مبارزەس لە زەهنی کوردە. 2000 چەکوشی لێبە خیاڵستانە جەمعی کورد نافەهمی مبارزە چه شکلیە. نە کورد نافەهمی، هەچ کەس لەم جەهانە نافەهمێ، هەچ کەس نافەهمێ واقعاً تەسویرە مبارزە چییە. بزانە حکوومەتەکان تکنیکە فرایان هەست، حکوومەتەکان ترسەکانە مردمەکەنە دین بۆیان، دین سوارەکەن بە ملیانەوە. ئێمە دوێنە شەو لە دادگاکەمانە تانەی حزوری پێیاکرد من مەجبور بووم جوایوێمەوە، دانەی لەوانەیە کە ئاشتی خوازن وەنە چۆلەکە ئەجری وێنن وەکو بلبول سووتە کێشن حەز بە ئاشتیەکەن و قینیان تێ لە شەڕ و گۆشتە حیوانات ناخۆن و بگنۆ سۆفی جەدید. بابزانی هەر ئەمانە هەمان خصڵەتێکە گرتیانە دینە. خصڵەت دین چه شکلیە؟ تۆ ئینسانێکیت داخراو لە کنارە ئەمە تەرویج و تەبلیغ ئەکەی بۆ ئیدەکەی خۆت و لە کنارە ئەمە عەقڵ و منتەقە هات کەسە خوارەوە. هەمان کار کە ئینسانێکی دینی ئەیکات ئەم جەدیدە گژوگیا خوەرە سۆح تەڵەبانیش ئەیکەن. یعنی ئەگەر دانی دینی تۆ مەرجع داتۆ بە تەورات و بە ئینجیل و بە نووسینەکانە بوودا و هەر تەبلیغەکە بوودا وا ئێژێ، ئیبراهیم وا ئێژێ، موسا وا ئێژێ و لە هەرچی جێگەز ماتەڵە خۆی نیشان بدات، مەراسمی نیشان بدات، عەقایدی نیشان بدات، دانەیەک ئاشتی خوازیش واسە. ماتەڵە لە هەر کوێیەکە تریبونێ بکەوێتە بەردەستی بێژێ من حەز بە کۆترەکەم، تەبلیغی بۆکە، تەبلیغ بۆ گاندیەکە، تەبلیغ بۆ مەندێلاکە. یعنی هەمان کار کە دین ئەیکا ئەمیشێکە، ئەمیش دینە. ئیستا ئەم عاشق تەکنۆلۆژیە، عاشق دانشمەندە، عاشق دکتۆرە، ئەو عاشق خواز. ئەم عاشق معجزاتە تەکنۆلۆژیە، ئەوش عاشق معجزاتە پێغەمبەران.
ئەگەر تا ئەگرا تێگەی بین ئێمە ئەفەهمین ئێمە لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە واینە شوێنە چییە، واینە شوێنە ئەوەی کە ئێمە ئەزانین ئێمەی مردم ترسەکانمان و ئەحساساتمانەمان واتە بەرەو و ئێمە هیچ تەسویرێکمان نییە، ئەوەی تەسویرە هەستمان هەر زلیەوەکەین و زلیەوەکەینەوە. بزانە ئێمە هاتکین تەمامە ئەم مەعاساتێک کە بەسەرمان هاتکە خولاسەی ئەەکەینەوە لە هیکە لە سەدام حسێنە ئەوان هەر گەورەی ئەەکەنەوە ئێمەش هەر زیاتر گەڕی پێدەین بێ ئەوەی کە هیچ خوێندنەوەیەکمان سەبارەت بە مەسائل نەوێت. جا ئیستە کاکەگیان جەنابەت ڕۆ بەحسە کرد بە من وتە ئاخر بە من وتە شێرکۆ بێکەس شێعری وتکە بۆ هەڵەبجە. من بەداخەوە ئەو کتێوەیم خاچومارەکەی ئەگەر ئیستە لە بەردەستما بێ و بەرچاوم بکەوێ بیهێنم بۆتی بخوێنمەوە و بەرچاوم کەوێ یەک دقیقە کاکە یەک دقیقە. جەنابەت فەرمایشت کرد هەر لە ڕفیق سابیرۆ تا شێرکۆ بێکەس شعریان وتکە بۆ هەڵەبجە. خۆ ئێستا من ئەم توڕەهاتەی ئاغایە شێرکۆ بێکەس ئەخوێنمەوە تحتە ناوە شێعر تا بزانین ئێمە چەندێ توانی گەسی تەسویر دروستکە لە زەین ئێمە چەندێ و ئێمە چەندێ لە حەقیقەتە هەڵەبجە تێگەیگین و ئێمە چەندێ حەدە ئەقەل توانیگمانە لە ڕەوانە گشتیە ئومەتە کوردیە کارێ بکەین کە ئەگەر حرەکەتێکیش ئەەکەین وەختی ئەگاتە ئەنکەنچزە ئێمە وەختی ئەگاتە ناخوداگاهە ئێمە و نەهادینە ئەوێ لە دەروونە ئێمە بزانین دوژمن کەس و لە بەرامبەرە کیا ئاویسین. تەوەجۆ بکە فەرموو کاکە گۆرین ئەگەر گەرەکتانە ئێوە قسە بکەن ئێژێ باسی چی بکەم چۆن سەوزەگیا ئەبێ بە تابوتی گوڵان چۆن بەهار ئەبێ بە کەفنی سێوەرزیتر چۆن چرکەیەکی ژەهراوی ئەبێ بە ساڵدێ ئەبێتر خودیت کریا بوو چۆن نەکرێ کریا چۆن منداڵ خۆی ئەبێ بە بووکە شوشەکەی باسی چی بکەم گمە چۆن ئەبێ بە بەرد و باڕە چۆن ئەبێ بە دار و حیلە چۆن ئەبێ بە هەو توڕەهات ئەسن تو نافەهمێ بە چییە هاژە چۆن ئەبێ بە چۆ هاوار چۆن ئەبێ بە لم و هەوا چۆن ئەبێ بە دوژمن و باسی چی بکەم باسی قوزەڵ قوردکە ئەمە تەسویر بوو تۆدات ئەو ساوایە بۆ تێر ناخوا برسێسی و دەم هەڵ ناگرێ لە مامکی دایکی ئەمە مەسەنگەرێکی تەسویر با یانێمانە خەریکی کارە ڕۆژانە بووگن بۆم بێ هاتکە و گشتیانی کوشتگە ئەخدە تو تەسویرەکەت قولابیە درۆ ئەەکەی تۆ موفق نەودی ئەمە بێژی ئەم حتا ناتوانێ بێژێت وەختێ مەرگەسات تێت و ترس حاکەمەوێ بەسەر جامعەیەکە لە ڕەفتارە ترسیاگە جەمعی حتا ئەڕواتە بەرەو گڕەسێنی یعنی چیم قسە بزانە هەروە کە 20 نەفەر لە خیابانێکا کۆ ئەبنۆ ئەبن بە جەمعیەت لە پڕێکا پەلامارە دوکانێکە دەن و ئەکەونە قارەتکردن تۆ لە ئەمریکا دیت خەڵکە ئەمریکا ئەکەوێتە تاڵانکردن دوکانی تا دقیقەی پێشووترم کاریانە نەیەکرد بە مەحزێبوونەوە 100 نەفەر هێزیان دەست پێ کرد یاڵا ئەوونە دەست پیاگە کوژن ئەیکەن هەر ئەمە بەبارەکەی تلۆ بیگرێ من بارها سوالم کرد چەکە شیمیایی سەلاحە کوشتارە جەمعی نییە ئاغا سەلاحە تۆقاندنە ئەتۆقێنێ سەدام حسێن گەرەکی وایە خەڵکی بکوژێت هەر بە تیرباری بیکەیسی و بە هەلیکۆپتەرە خەڵکی تیکە کرد 20,000 کوشتەیەگر لە خەڵکی و نەیگەرەک و بکوژێ گەرەکیان بوو ترس بخەن بە گیانە خەڵکە ترس کە ئەخەن ئەمە تفاقا کەفێ گشتی ترسیادە هەر کەسێ زیاتر ترسەکە گەورە ئەکا نمونونەکەی ئەزانێوێت و چی نمونونەکەی ئەوێت و ئەوەی کە ژنێ لەسەر پردەکەی دوا و مناڵەکەی خۆی فراداتە ناوە سیروان ژنێ مناڵەکەی خۆی بەجێتێڵێت پیاگێ پێ ئەنێ بەسەر جنازەی ژنەکەیە پیاگێک ژنەکەی کە ناتوانێت بڕاتۆڕێەوە نایکێشێتێکی خۆیان ئەمە ترسێکە کە بە جەمعێکی ترسا و هەرزیاکە و ئەم ترسە تا بە ئێمڕۆ هەرزیاکە
ئێمە بۆ ناڕۆینە دەرەوە مقاومەت ناکەین چون ترسیایی ئێمە بۆ ئەحساس ناکەین کە یەک کەرامەتێکی ئینسانیمانە چۆن ترسیاگین بابێ مەسەلە شێعرەکەی ئاغای شێرکۆ کەس ئەو باوکە ئەو پاڕووە بۆ قوت نادات و دەست هەڵناگرێت ئەو خوێنکارە بۆ پەڕەیەکی تازە ناکاتەوە ئەو شۆفرە بۆ سلفەکەی لێ نادات و ئیتر بڕوە ئەو حەماڵە بۆ کۆڵەکە هەڵناگرێت و ئەو چەقی ڕێگەیە بەرنادا ئەو کیژە بۆ چاکەی بەردەمی تێک نادا و بیخواتەوە ئەو کچە بۆ ئەو سەتڵە ئاوە هەڵناگرێت و داوەشیان چرت و پرتە داکتە دەمقەی یەکتریۆ ئەو مێشە بۆ بەقەیە و دیوارە ناڕواتە ڕێوە ئەو سیفونی توالەتە بۆ ئیتر هەر نەکێشیە ئەو مەسینەیە چ بوو پڕ نەبوو ئاخ بابام تۆڕ ئامەسە ئەم بنەجووە ئەمە شاعرە ملی کوردە یەک نەفەریش ناتکە بنەوێلی چیچکەی ڕیشی بیکێشە بێژە مەرتی کەم تۆ ڕاهاتە چێداکتەسە دەرەوە پس بۆیە ئێمە هیچ تەسویرێکمان نییە یەک مشکڕوزانەوەی ئەحمەقانە خەریکین بەردەوامەکەین بە نەفع کێس بە نەفع حاکمیەتێکەوە ئێمەی داگیرکردن ئێستا فەرموون کاک گۆریان فەرموون سپاس بۆ تۆ وەڵا لە تەواوی قسەکانە کە پێدوا بیکەنە دەواازەیەک بووی کە پێک بینی سەر چی قسە بکەین و ئاماژە بە چی بکەین و چی گرنگە من دەتوانم دووسێ شت بکەمە دەستپێک بۆ قسەکانم ئەویش ئەوەیە کە لە ئەندازەیەکە هاوڕام لەگەڵتا و پێم وایە ئێمە هێشتا میلەتێکی دەستکورد و هەژار و فەقیرین نەمانتوانی وەکە هەڵەبجە وەک ڕووداوێکی مێژووی گرنگ کە یەک تەوەر و یەک جەمسەر و یەک ڕوحیانیە و ئەگەر لە ئاسۆیی و سەیری ئەم کارەساتە بکەین کارەساتێکە نەتەوەییە ئینسانیە ئاینیە سیاسیە ئیدۆلۆژیە هەموو شتێکە بەڵام مشکلەکە لەوەیە کە ئێمە لە سەطحێکا قسە لەسەر ئەم کارەساتەکەین سەطحێکی زۆر لۆکاڵە و تا ئێستا ئەم قەزیە نەبووەتە مەلەفێک و کەیسێک لە خزمەتی کۆمەڵگەی کوردیا و تاکی کوردیا و بە جۆرە لە جۆرەکان تەنانەت لە خزمەتی خەڵکی هەڵەبجەشا خۆی بۆ خۆی وای لێ هاتووە و ڕاستی و حەقیقەتە مێژوویەکان تەنانەت دیزە بە دەرخۆنە کراوە لە کاتێکا کە هەندێک سەرەداومان دەسەکەوێت لە ئاستێکی نووسینەوەی یاداشت و مێژووی هەندێک سیاسی کووردا کە ڕووداوەکان زۆر بەڕوونی زۆر ئەوەی کە لە قورئانە ئەفەرمێت کە زۆر جار زاڵمەکان لە بین یەکە کێبەرکێ و ئەبنە ڕکابەر يدفع الظالمين بالظالمين باشە هەندێک حقیقەتە دەرچێنن ئێمە نەمانتوانیوە تەنانەت وەک ئەو پیاوە سیاسیانەش هەندێک گوێرانە لە ئەوان ئەگەر لە بەرئەنجامی ڕکابەری سیاسی و بەرژەوەندەی باڵەکانی خۆیانە ئەمان و بۆ شکاندنێکیان بێ ئێمە بینەمە بقۆزینەوە تانوپۆی ئەم جەمسەرانە بکەین وە بیان بین بێ جەناب بدوێتە کە ئەو ئەوروپایە بالذات ئەو بەریتانیایی کە جەنابی ساتیا ژید وە پەناهەندەی تایە 5,000 و 10,000 و چەند کەسێک هەستاون قەزیەکی شانەنداوەتە سەر قەزیەکی زۆر گەورە و توانیوانە ڕۆحی نەتەوەیەکی دروستە ئەمە لە ناو قەومی کووردا هێشتا ئەوەی کە هەوڵ بدەین فەلسەفەیەک بێتە پاڵنەرێک بۆی کە تاکێکی خۆبەخش دروستکاوە و ئەم تاکە خۆبەخشانە هەمویان دوجار نقطە و خاڵ و فاریزە و ڕستەکانان ببێ بە یەک و شتێکی لە دروست بێت تا ئێستا ئێمە نەک بۆ هەڵەبجە هەر بۆ تەواوی قەزی کوردی نەبووینێتە ئەو کائینە ئەمە کارەساتێکە ئەمان باتە سەر ئەوەی کە پێش ئەوەی کە دیبێتەکە دەست پێکەین پێمان باش بووەوەی کە هەندێک کەس بە شێوەیەکی وش لێمان تێنەگاتەوانە جار نەجارە شتی کۆمەڵایەتی و بکەن ناوینەکەوە پیاوێکی شیعە پرسێت لە کورد لە سونیە گەڵێت تۆ ناو چیە؟ لە ناوم عەلیە.
ئەڵێ ئەی باوکو ناوی چیە؟ ئەڵێ باوکو ناوی حەسەنە حسینە زام شتێکی ئاوای. ئەڵێ هەردووکیان ئەڵێ بارەکەڵڵا. ئەڵێ ئەی جەدت ناوی چیە؟ باپیرە ناوی چیە؟ ئەڵێ ناوی عومارە. ئەڵێ ئۆ ئەنتە من ئەسڵ خەڕە. ئەڵێ تۆ لە ئەسڵا عەیب نەبێ بووکێ. بەڵێ لەسەر ئەمەیە ئێمە لە ئەسڵی ئەم چەمکانە چۆن کۆیەکەینەوە و چۆن بتوانین ئەم دالانە کۆکەینەوە مەدلولێکیان بینێ کە لە بزاوتی نەتەوەیی و ڕۆحی نەتەوەی ئێمە شتێ دروستکە کە دوایی دوجار بە قازانجی تاکی کورد و کۆمەڵگای کورد و زیباتی کوردی بشێت. دروستە من هاوڕام لەگەڵ ئەمایە و هاوڕاشم لەگەڵ تا بە تەئکیدی ئەوەی کە هەڵەبجە کارەساتێک نەبووە ینی دەموچاوەکان پیشاندا وەک کارەساتێک کە لە وڵاتی جێک ئەوروپا کە حقیقەتی دەموچاوەکان پیشانەدا و ئەو کارەساتە سیاسیەک بەشی خۆی لێ هەڵەنجنێ، کەسێکی سۆسیۆلۆژی لێ هەڵەژنێ و کەسێکی ئاینی لێ هەڵەژنێ و کەسێکی کۆمەڵایەت بزنسمان لێ هەڵەژنێ بتوانێت شتێکی لە دروستکە. ئێمە هێشتان هەڵەبجە بەداخەوە لێ ئەو قەزیە گەورە کە ئێمە لە کاتی خۆی لە هەڵەبجە 2003 بۆ 2004 گۆڤارێکمان دەرکرد هەر بە ناوی هەڵەبجە ویسمان تەوەری سەرەکی ئەم گۆڤارە چی بێت بۆی ئێمە بۆ هەڵەبجە دەرکەین. پێمان باش بۆ هەڵەبجە لە گزارشتێکی ئەدەبی و لە گزارشتێکی دەقی شیعریەوە بکەین بە قەزەیە، بکەین بە کەیسێک بۆەوەی کە ئەم قەزەیەکی عەقلانی بێت. دروستە کەس حاکم نییە لەسەرەوەی کە شاعیرێک بە تعبیری خۆی و بە ئیلهامی خۆی قسە لەسەر مەچووکات، بەڵام بە تایبەت بە ئەم گۆڤارەی ئێمە بێن بۆشایە پڕکەینەوە، ئەویش ئەو بۆشایە کە هەڵەبجە لە ڕوئیایەکی عەقلانی و قسەی لەسەر بکەین و ڕێک و ڕاست بدەین لە هەندێک دەرگا و دەلاقە کە لێی نەدرابێ و بتوانین لەوێەوە بتوانین هەندێ زانیاریمان دەستکەوێت کە ئەم زانیاریانە لە دوجارە ببێ بە معلومە بۆ خەڵک. بەداخەوە بەهۆی هەندێ مەعمەعی بازاڕی و سیاسی و ئەوانە گۆڤارەکان لەبار برد و 2 عەدەد 3 عەدەدیمان لێ چاپ کرد و بەداخەوە لەبار چوو. وەگەرنا ئەمەی لەم ئەزمونەوە پێت بڵێم ئەمەی کە قەزەی هەڵەبجە هێشتان وەک ڕووداوێکی مێژووی نەتەوەیی کورد وەک ڕووداوەکە و دەرهاویشتەکانی کە چەند کەسی لێ شەهید بۆ شارێک ئاون بۆ 10,000 کەس ئاوا بریندار بووە 70,000 نزیکەی 100,000 کەس ئاوارە بۆ ئەمە واریدە. بەڵام ئەمەی کە چۆن ئەم ڕووداوە بخێنە ناو زاوتە نەتەوەیەکەوە نەتەوەی ئینسانێکەوە تا ئێستا ئێمە دەستێکین کورتین باڵایەکین قەزەمین و ئێمە یانە کێ کاکە قەرزاربارین لەسەر ئەوەی کە ئێمە نەمانتوانێ وەک پێویست بین و لە ئاستی مەطلوبین. بەڵام ئەوەی کە ئاماژەت بە شێعر قەسی دەقیقەی شێعرەکەی کاک شێرکۆ کرد لێرە من هاوڕان نیم لەگەڵ کاک پەیمان، چونکە هاوڕانەبوونەکەم لەم سۆنگەوەیە کە کاک شێرکۆ شاعیری قسە لەسەرم هەموو ئەم دەقە شعرانی کە تۆ بە هەموو شعرەکان تەنانەت شعرەکانی نالی و مەحمیش کاتێک پیاوێکی سیاسی پیاوێک کە ئەنتی عاتیفەیە ینی دژ عاتیفەیە باشەوە تەنها و تەنها دێت لەسەر پرۆسیسێکی شەکە ئەم پرۆسیسە ئەوێ لەسەر ئاساسی عەقڵ و ئەندێشە و فەلسەفە بێت ئەم گزارشە شعرانی قبوڵ نیە. ئەم گزارشە شعرانە وەک تعبیرەکەی خۆت بەکارهێنا شتێکی توڕڵەهاتە بە خەڵک نایە. بەڵام چ لە ئەوروپا و چ لە ئێرەش خەڵکێک هەن سەرسامن بەوەی کە وێنەیەکیان پیشان دەی مناڵەکە دوا لە حەزەی ژیانی چۆن دوکاندارەکە چۆن دوکانەکەی جێ دێ ئەمە ببەخشە ئەو شعرە ئەمەی بە تۆدا واقعن وانیە
وانە ئەزانی بۆ وانە ئێستا عرض دەکەم وانە ئەو پرسیارانەیە کە ئێوە گەمە چۆنە بێ بە حیلە و حیلە چۆنە بێ بە باوبا نازانم چۆنە بێ بە فڵان کارێکی نییە ئاسن چۆن ئەبێ بە سەلاجە و کارێکی نییە تەل چۆن ئەبێ بە کارەبا و خۆ کارێکی نیەم تڕەهاتە بیتە دەمەی تەواترێک دروستکەی لە پرسیارهای ئەحمەقانە تۆ خەریکی دەرمەوردە پرۆژەیەکی عەجیب و غەریب قسە ئەەکەی تۆ نە عاتفە ئەتوانی تەکان بەی نە ئەحساسات ئەتوانی دروستکەی نە خەشم ئەتوانی لە مەردمێکا دروستکەی تو ڕێی لە مەردمێکا دروستکەی ئەمە چیەم کەلەماتە سەخیفە خەسیەوە بزانە شعر لە نەزەرە من ئاغاگیان یعنی تەلاش محاولەکردن بۆ ئەو شتەی وا تاریف ناکرێتەوە ئەژێن نە یاراوی خەیاڵ وساڵە تۆ من نەتاو بە دووری خەیاڵە تۆ من ئەمە شعرە ئەمە ئەو دەردەسە ئەکەوێتە ناوە وجودە تۆ بەرامبەر بە ژنی ئەوە نەت خۆشگەرەکە و ئەوەنە ژنەکە گەورەس لە خیاڵیشتا کە بێ سنوور خیاڵ ئەفڕێت ناتوانی تەسەورکەی پێگەی بەڵام هەمان کات ناتوانی دەست لەم خیاڵەش هەڵگری تەناقوزێکی گەورەست و گیرکردە ناوی دەردێکی گەورە نەیاراوی خەیاڵ وساڵە تۆ من نەتا بە دووری خەیاڵ تۆ ئەمە شعرە ئاغاگیان ئەمانە تڕەهاتە خۆزەعبەلاتە بە تایبەتی لە قەزیەی هەڵەبجە ئەمە هیچ تەسویرێ بە من نادات من وەکو ئەم دەست پێ بکەم 30 دیوانی ئاوا سەفتاکەم ڕەنگە ژنم ڕەنگ وێنە نادا بە کاک پەیمان هاوڕاتم دەبڕی پێش ئەوەی تۆ شعرەکەی کاک شێرکۆ بخوێنێت و پێش ئەوەی شعرەکەی کاک ڕەفیق سابیر بخوێنێت پێش ئەوەی شعرەکەی من بخوێنیتەوە بۆ هەڵەبجە ڕؤیایەکت هەیە بە نەزەری شعر و ڕؤیایەکی سلبیە و قەناعەتت وایە چۆن ئێمە کاتخۆی لە گۆڤارەکە قەناعەتێکی ئەو حاوشێوەی تۆمان بوو باشە ئەم ڕؤیایەکی سلبیە بەرامبەر ڕؤیای شعری و قەناعەت وایە ضرور نییە لەم کاتە خودکەدانی عاتیفە و ئەم جۆرە شتانە بڕژێنیتە ناو کۆمەڵگا و بخیتە ناو زیهنێتی خەڵکە کاکە گۆریان من یەک شت بێژمە خزمەتە من یەک شت گەرەکم بێژمە خزمەتە تۆ گەرەکتە بێژی شەڕ شتێکی گەنە خۆ تۆ گەرەکتە ئەمە بێژی شەڕ شتە خراوێکە چۆن بە نگاهێکی شاعرانە دەسی بۆ ئەوەی چۆن لە شاعرێکی ڕووس تەرجمەیەکە بکەنگەسەوە بە فارسی من هەرو فارسیە تەرجمەکەمەوە بە کوردی ئەژێ دڵتەنگم وەکو ئەو پیرەژنەی وا ئاخرین سەربازی گەڕاوە لە شەڕ کوڕەکەی نییە ئەمە هەم غەمێکی عەزیم لە وجودت وا بەحسەکا کە تۆ دڵتەنگی و ناتوانی ئەم غەمە بەحسکەی چێشەکڵیە ئەگەڕێی دیاردەی شەڕ تعریفەکەی تۆ و پیرەژنێک خوا لە لێوارم مەرگایتر ناتوانێت سەزا و زێ بکە تەمامە سەرمایەکەی مناڵێکە گەورەی کردگە و بەدەسە لەرزۆکەکانی و چاوە منتەزرەکانی کە ئەم کوڕەی بێتەوە ڕوات سفوفە سەربازانە گەڕیاک لە شەڕ تەماشاکە ئۆکەی تەسویر لەگرا پیرەژنێکە کە مەجالێکی تری نییە ئیتر مەجالی نییە دانێکی تر دروستکە و دیاردەیەکی شەڕ کە ئیجبارە و جەبرێکە لەسەر شانی تۆ کە تێی بکەوی و انتخابێک نەوکە لەگرا تۆ لەگرا ئەوێنی کابرا یەک غەمەی خەریکە تعریفەکە کە ئەم غەمە هەم جەبری واتیە هەم مەجالێکە لە تۆ نەماگەس واتیە و ئەمە ئەوێت و شعر تۆجۆکی من سەرم لە شعر ئەوێتەوە کاکە بەحسم شعر نییە نیسە نوکتەیەکم وت لە قسەکانم بەر لەوەی بە جەنابە بگەم و ئەمەم هەڵگرت بوو بۆ شەوی چلە و بۆی خۆشحاڵ بووم کە شەوی چلە جەنابە وای تەگرا من نوکتەیەکم وت و جەنابە سرنجە لێنەدا من ئەگە شاعر وم ئەگەڕێم لەختەهایەک ئەدۆزمەوە لەم اتفاقەکە کەوتگە و ئەم اتفاقی یە داستانێکە کە بەشەریەتی تەکانداگە و ئەویش ئەمەسە شیمیایی هەڵەبجە و فەرازە هەڵەبجە ناگەهان مەقولەیە نیشانەتەوە دات کە کورد تا ئێستا تەجروبەی نەکردگە ئەو مەقولە چییە؟
ترسێکە زیادەت ئەکا، ڕعب و وحشەتێکە زیادەت ئەکا، حتا ئەڕوا گەورەترەوێ. چۆن؟ ئەمە چۆن ئەوێنی لە گوزارشێک کە مردم ئەیدا بزانە ترس ئەگاتە جێگەیە کابرا مناڵە خۆی فڕادا. ترس ئەگات بۆ ئەم ترسە واسە چون خەیلێک 100,000 ئینسان ترسیانن و ئەم ترسە وەکو ئێپیدەمی وەکو کۆرۆنا سەرایەتەکە و بە هەرکە ئەگا زیاترەوێت. یعنی ئەوەی کەوا لە ئەوڵ سەفەکە ترسەکەی تەکە ئەوەی کەوا لە ناوەڕاستە سەفەکە خێری فەرقەکە. ئەوەی ناوەڕاستە سەفەکە یەکسەرە حەچیشتە دای ماڵی گەنەخۆی. بۆیە تۆ ئەوێنی خەڵک پێ ئەنێتۆ من یەکتریا. کاکتەهای هەورامی فەرمایشی کرد بە پێش چاوە خۆمەوە 200 دانە پیرەژن و مناڵ بەژێر پای مردم و خەفە بوون شێریان. ئۆکەی؟ و کەس نایژێ ئەم ترسە وا هەرزیا ئەکا و تۆ ڕەفتارێک ئەوێنی غەیرە منتەقی بێ ئەخلاق غەیرە قابلە کۆنتڕۆڵ پەرش و بڵاو و هەرزیات تۆقاوی. کتابە ئیمڕۆ تۆقاوی. ئەمە دەسمایی شێعر بوو، خەیرێ دەسمایی شێعر بوو. تۆ ئەمە دەسمایی ڕۆمان بوو، دەسمایی فیلم بوو. ئەمە ئینسان تەکانەدا. ئەمەسە تۆ ئەفەهمی چیت لێ قۆمیادا ناوە کوژیا تۆ خەریکی لەگەڵ ڕعبێکی نەهادینە بووجی دەرونی بووگا و هەر دەقیقە خەریکە دەرەجەکەی ئەڕواتە سەرۆ. بۆ چون ترسەکە جەمعیەتی ترسیاگە، خەیلێکی عەزیمە جەمعیەت ترسیاگە و ئەم ترسە حتا ئەڕواکە ڕەسێنێ. کاک پەیمان من پێم وتی ئەگەر لە یادی بێت ئەو برادرانی کە لە دەستپێکی قسەکانمان ئەگەر لە فکریان ما بێت تۆکو ڕۆشنبیرێک وەکو کەسێک هەندێک چەمکی فەلسەفی دژە عاتیفە دژە شێعر دژە ئەوەی کە قەنەعەتە دوایە کە کەسی بوێر و بە ئیرادە دروست بکەیت و بتوانێت ئەمانە بەسیتەوە بە یەکەوە مێژوو دروستکەن وەکو چۆن ئەو خەڵکە کەمینەی لە ئەوروپا مێژویان دروست کرد. بابا من باوەڕم بە عاتفەز ئاغا گیان باوەڕ کە من کێشەمەوەسە خەڵک عاتفە ناناسی عاتفایانە خەڵکی شێوان دگە. من باوەڕم بە ئیحساسە کاکە من ئیستا بەحسی شێعرێک دەکەم کە مەشەیە گڕی بە ئێمە بنیایە ئەمە گڕنانێ بێ ڕەنگە من کاک پەیام هەستی لەگەڵ ئەم دقەی کاک شێرپا هەستێکی مەئلوف نەبێت، یعنی سەرنج ڕانەکێشێت، بەڵام ڕەنگە لەگەڵ دقێکی کا هەبێت ڕەنگە کەسێک تر هەبێ ئێستا بڵێ کاک پەیمان من ئەو دەخەم خوێندێتەوە زۆرینە ئەمە واردە طەبیعیە، بەڵام من قسەکەم لەسەر ئەوەیە من ئەمە وێنەیەکی تر پیشان دەم. کاک فڕۆکە ئەگەر لە زیهنی کەسێکی ئەوروپیا سەیری بکەیت پێی وایە ئەمە عاملی گەشتکردنە، عاملی سەفەرکردنە بۆ شوێنێک گواستنەوەیە باشە، بەڵام لە زیهنی منی کووردا یعنی بۆمباران. تا ئێستش فڕۆکە ئەم وێنەی فڕۆکە لە زیهنی منی تاکی منایە یعنی بۆمبارانکردن، یعنی کیمیا بارانکردن، یعنی سووتاندن و ماڵوێران بوون. باشە کە من یەک جار لێت ناشان بۆساری فڕۆکە بووم ڕقم بوو لە فڕۆکە زانی هەست بکرە مانە شتێکی زۆر قەبیح و ناشرین جاوی بۆ چونکە ئەو مێژوو ڕابردووی کە بۆتە بە بەشێک لە ژیانی من بەشێکی هەرە گەورە بەش نە مانایەکی سروشتی نەداوە بەم شتەکە لە ژیانە کە لای تۆ جیاوازە لای منیش کائینێکی گوناحم، منیش فرسەتی ژیانم پێ نەدراوە کە بەو بازمە گەورەیە بیر بکەمەوە کە کاک پەیمانی تایەوە شتەکان و خۆی ببینم. ئیشی کاک پەیمان چیەکەواتە لێرە من ئەمە چڕ بکەمەوە لەسەر ئەگەر بە هەڵا نەچم کاک بەختیارە ئەنی قسەیەکی هەیە ئەڵێ ئیشی کاک پەیمان ناوەکان ئەوە نییە دابەزێتە سەر ئاستی ڕاو بۆچوونی خەڵکێک لە توزانم ئەگەر بە حاڵەتە هەندەسیەکە سەیریکەین
لیڤڵەکەی لە خواریتەوەی بەڵکو ئیشی کاک پەیمان ئەوەیە لەسەرەوە دەست ڕاکێشێ بۆ خوارەوە خواری خۆی ڕاکێشێ بۆ ئەو فەزایی کە خۆی تایە و قسە بکەن بێ خۆ ئەگە کاک پەیمانیش بێتە خوارە لە خوارەوە لەگەڵ ئەوانە قسە بکات داد بە حاڵی کۆمەلگای من لەم ڕوانگەیەوە هاوڕام لەگەڵ کاک پەیمانە ضرورە هەمومان دەست ڕاکێشین ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتی و قسەمان ناشرین نەبێت جوان نەبێت بریندارکرد نەبێت بۆ کەسێک کە خەڵک بە بچوو بزانین خەڵک کۆمەلگا تێگەین بڵێن خەڵکی بەدبەختی هەڵەت خەڵکی بەدبەختی کۆمەلگای کوردی بجوڵێ و هۆش بکەرەوە ئەم حاڵەتی تۆی تایای کە پێی ئەوترێ ژیان ئەگەر ژیان هەر ئەوە بێ بخەویت و قسە بکەیت و چوزانم ئەم حاڵەتە طەبیعی ژیان وەکو هەر ئینسانێکی تر بکەیت بەسەر چاوەکانم وا ژیان بگوزێرێنەوە طەبیعیە بەڵام تێبگە لەوەی ژیانێکی گەورەتر ئاسوودەتر ئینسانی بوونتر چاوەڕانتە کە خۆت مقەسیریتایە وە گرنگە تۆ بێتە سەر ئەم فەزایە بەرخۆت بکەی لەگەڵیا وە بجوڵێ وە هێز و توانەکان کۆکەیتەوە بۆ ئەوەی کۆمەلگایە دروستی کۆمەلگایەکی تەندروست بێ چەقی ئەم کۆمەلگایە خودی ئینسان بێت بەدەر لە ئاین بەدەر لە زمان بەدەر لە ناوچە بەدەر لە قەد و باڵە و قیافەت و هەموو شتێک چەقی ئەم ژیانە ئەم بازنەیە خودی ئینسان کاکە گۆریان من بەباشی لە جەنابەت تێگەیم بەڵام جەنابەت زەحمەتت نەکێشا زیاتر لە من تێبگەین با من عەرزەکەم ئاغای ژیان من بەحسم مەعریفە نییە بەحسم سەواد نییە من بەحسم دەرگیربوونە لە مەسئلەیەکە کە تۆ دەرگیرە خۆی ئەکا بەحسم لە ڕەنج کوردبوونە تەوەجۆکەی ئاغایان بێسە تۆ کاکە ئەگەر عاشق نەبوو بی هیچ وەخت باوەڕکە لە مەولەوی تێناگەی وەختی ژێنە یاراوی خەیاڵ و ساڵەتەوە من نەتاو بدووری خەیاڵەتەوە من تێناگەی ئاسڵەن نافەهمیەوە چنەوە دەردێکە نە ئەتوانی ئەوە ساڵی فکرکەیتەوە نە ئەتوانی لەو خەیاڵت دەستپێش ئاغی گیان تۆ ئەزانی قسەی من چییە قسەی من ئەمە نییە ماغا بێسەوادە ناتوانێت من نەموتکە بێسەوادە ناتوانێت بشێعرێنی با ئەوە نەخۆش هەڵەکە بە سنگ و بەرۆکی ژنا و قژەکانی وا با ئەیوات و نە شێرک و بێکەس دەردی کوردبوونی نییە ئاغاگیان نیسی شێرک و بێکەس هاتگە زەهن ئێمە منحرفکە نەهاتکە زەهن ئێمە دروستکە تەوەجۆکەی مەسئلەکەمان بەرعەکس خوێندۆ من مەردەمم من خەریکم و تۆ ئێژم کاکەی بلاون بە جەنابە ئێژن بلاون من تۆم هاورگەسە ئەم پرسە بمگرێنی ناتوانی بمگرێنی بۆ ناتوانی بمگرێنی بەحسە من ئەمەسە تۆ وەختی زەماوەنێک ئەگری بە شوێن لۆتیەکە ئەگەڕێ خەڵکی هەڵپەڕێنێ تەوەجۆکەی خۆ ناڕۆی یەکێک بێری سیا چەمانە بێژێ لە زەماوەنەکە یەکێک تێری ڕیتمە 6-8 لێبا گۆرانی چەپڵە بێژێ خب ئێستا تێمە سەر سوعالەکە ئەمانە بۆ ناتوانن کورتەکان بن بۆ کورت فاس دەکەن بۆ ئادرسەکە ئشتبا ئەدەن بۆ تەمامە ئەو سوچانەی کە ئێمە گەرەکمانە لە هەڵەبجە بیبینین ئەمانە مەشەیە ناسکتر بیانوێنێ بۆ نەیەندی چۆن ئەتوانێت تاڵ تاڵە قژە کەنیشکی بژمێرێت چۆن ئەتوانێ لەسەر مووە زەردەکانی لەشیا سەفەرکە چۆن ئەتوانێ قەپە کەشە شۆرتە کاورا بکا بە شێعر وەلێ ناتوانێت فاجعەیەکی ئاوا کە حتا ئەڕوا گڵپە ئەسێنێ محاولە بکە باشترین تەسویری لێ ئێرە ئەبدات ناتوانێت ئەمە بەو مەعنا نییە کە نایزانی چون ئەو لە جێگەیەکی ترا خازانی لە جێگەیەکی ترا وا بە شەهەواتی گەرەکی و بگات
بە سێکس گەرەکی و بگات، بە پوڵ گەرەکی و بگات، بە مەقام گەرەکی و بگا خازانی. ئەمەی دەگرا بۆ ئەحمەقکردن ئێمە نووسیگان، ئەمەی دەگرا بۆیە نووسیگە ئەم مردمی ئێمە ئمڕۆ لە دنیا ترسیاگە، ئەحساسی حەقارەتەکە، لە مؤسساتی بینالمللی ترسیاگە، ئیدەیەکی بوو بۆ گەسە قەهرەمان بە ناوی پێشمەرگە، ئیدەیەکی بوو بۆ گوسە و حیزبە کوردی. ئاغا گیان تۆ ئەمڕۆ بە من وتت ئەم دەسەڵاتە حیزبیە، ئەزانی ئەو قسە یانی چی؟ تام پێت بێژم. خەڵکی کوردەوارە و قسە ئێوە ئیکەنەمە دەسەڵاتی حیزبیە، ئەزانی یانی چی کاملە دەسەڵاتی حیزبیە. ئەزانی تۆ چیت گەرەکە، تۆ مؤسساتت گەرەکە کە کوردی بێت. تۆ چ مؤسسەیەکە لە حەلیمە کوردستانە کوردیە هیچ. مؤسساتە دەوڵەتە عێراقی کێس بانکە مرکزی عێراقەوە لە بەغا، مجلس النواب عێراق قانون فدراڵە عێراق دانێت ولا بەغا، مؤسسەی ئاموزش و پەروەرش و دارایی عێراق لە بەغا. تۆ حیزبێکی لە ناوە دەستورە گشتیە عێراقا مەجای کارکردن لە دەوڵەتە عێراقیا پێدریاکە. تۆ حاشیەکی دەسەڵاتە عێراقیت، تەبیعەتەن دەسەڵاتە حیزبیە، تەبیعەتەن ئەوەی مؤسساتە لەوێ حەریخەری تازە ئەمانە شەڕ ئەکەن تفەنگچیەکانی دەوروبەریان بکەنە بەشی لە وەزارەتی دفاعی عێراق. تفەنگچیەکانی دەوروبەریان مردم بەچی ئێژی حکوومەت بە مؤسساتێکە هەسی. هیچ ئەنستیتۆیەک ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە کوردی نییە وەنە کورد نییە، و ئەم کوردە حەچی شەڕی کردە بۆ خاتریەوە بەسە بیکەنەوە بەشێک لە مؤسسات دەوڵەتە عێراق، ئەویش بە ساختارە حیزبی. ساختارە حیزبی ئەنستیتۆی دەوڵەتە عێراقە. ئەمانەی یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراقن، پارتە دموکراتە کوردستانە عێراقن، حزبێکی بچووکی لۆکاڵی منتەقەیی لە دڵە دەوڵەتێکی گەورەی سەراسەری بەناوە دەوڵەتە عێراقن. وای ئەوان یاغیان تەمام ئەم کارانە بوو ئەوە کریاگە تۆ بکرێتە مەواطنە عێراقی و تۆ بوویتۆ مەواطنە عێراقی ئەمڕۆ خۆت فکرەکەی نەوجی. من دەمەکەم و قساکەم کابراژەوە تۆ ڕۆژهەڵاتی دۆ ڕۆژهەڵات بێرە باسی ڕۆژهەڵاتیە بکەن بۆ باسی کرماشانی ناکەی. ئەو ساژ وەختی سەفتە دۆلارەکانە هاتن قینیانەها خەڵک بێت لە کرماشان و لە هەمەدانەوە بێکارکە بەڕاستی ئەم ئێرانیانە زۆریان هاورن خەڵکەی وت بیستگمە بارها بیستگمە بکو چۆن کۆڵانەکە ڕوویتە ڕێوە هەموو ئێرانی حیز بیستگمە بارها بیستگمە. ئیستا کێم قسانەکە من ناژمە خەڵکە مەجیدە ئیکا من ئێژم ئەوانەی کە ئەم دەسەڵاتیانە دروست کرد و هەڵەبجیان خوڵقان و ئەنفالیان خوڵقان ئەم سادە ئەمانە وایان کردگە بە مردمە. چۆن وەختی ئەگاتە ناوە باڕەکان و گوڵە مێخەک و شەپۆ لە ساڵسا و قەشەنگ ئەیزانێ بیهۆنێتەوە، وەێ چۆن ئەگاتە ڕەوە بە کۆمەڵە مردمێک کە ترسێکی هەست هەر دەقیقە زیاکە. ئەم خەڵکێمە بۆ ترسیاگە لە دەوڵەت کێس کێ ترسانیسی دەوڵەتە عێراقی کێس باوەڕ فەرموو 5,000 ڕۆڵەی قارەمان بێ ئایستە بەغابێ 5,000 ڕۆڵەی قارەمان بە فەرمەندەیەکی پیاگۆ ئایستە بەغا ئەگرێت. بەڵام دەرەنجامەکە چیە؟ دەرەنجامەکە ئەوێ بە حکوومەتێک دایێنی ناکرێت. بۆ ناکرێ ئێستا من پێتەڵێ گوێ لە برا بگرەکە ئێمە ئەو دەوڵەتەی دروستە بێت لە مستەقبەلی عێراقا ئەگەر مجەڕەدیش بێت لەسەر ئەساسی عەقڵی شیعە و سوننە و کورد و ئەمانە نەبێت، ینی دەوڵەتێکی مەدەنی بێت باشە. عێراق ئەگەر تۆ کتێبێکی خۆزگە ئێستا لە کوردستانە بێت کتێبێک لایە ئێستا من التنافس البريطاني الأمريكي على نفط الخليج. ماذا؟ پێشکەشم کردی تایە. ممنون. ئەم کتێبە باسی ئەوەیە کە یەکەم جار لە خلیجی عەرەبی پرتوغال هاتون نەوتی دەرێناوە. باشە. دوجار بە سیاسەتێک بەریتانە جێگرەوەی ئەو هاتۆ جێگری ئەوە بووە باشە. ئەمریکاش هاتۆتە سەروەی عێراق. کاک من پێرێشە و بەسر پێشە و بۆ فەیسەڵ قاسمی جەزیرە ئەم پرسیاری وروژاند بوو جۆرێکە لەم پرسیاری ما التجاء المعاكس بەڵێ التجاء المعاكس ئەڵێ من تێناگەم ئەڵێ بۆ من تێناگەم بۆ ئەمریکا لە عێراقا
تەوەر و میحوەری سڵح و دەوڵەت دروستکردنی دەوڵەتە بەڵام بۆ لە سووریاوانی ئەی بۆ لە رووسیا رووسیا تەوەر و میحوەری دروستکردنی دەوڵەتی ئایندەی سووریایە بەڵام ئەمریکانیە منیش ئەم وەڵامێک ئێستا ئێم بە جەنابەت بە عەرەبی بۆ فەیسەڵ قاسم نووسی بۆ نووسی کاک فەیسەڵ ئوستاز فەیسەڵ ئەو کاکی پێ ناڵێت گوتم ئوستاز فەیسەڵ بۆ تۆ قەناعەتت وایە ئەم دەوڵەتانە لەم مەنتیقا دروست بوون دەوڵەتێکن گزارش لە ئیرادەی ئەم نەتوانەیەکن لێرە ئەمانە هەموو بوو کە شوشەن و ئەجوڵێن بێ بەو کۆمەڵە 5,000 جەنگاوەرەی جەنابیشتەوە کە دروستی کەیت و بچێت ئەو شوێنە باشە دوجار ئەبنەوە بە کۆمەڵێ دەستکەلا و خەڵکێکی بەرژەوەندی خواز و دوجار ئەبێ ڕێگاکانەچنەوە سەربانە ئەبێ بڕۆنەوە سەر حرەم سەراکەی وانیاغیان وانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە ئەبینی ئەمە ئەزمونیەکە بەڵێ تا ئەم دقیقە ئەوەی کە تۆ ئەیوێنی داڕشتنە نظامە سوڵتەی جیهانی و دەستگای جودۆ کریستیانەتیە کاملەن دروستە چون سێک ئاغاگیان یەکێک لە پرۆژەهایە کە بەسەر مردمە کورد هاتکە کورد لە نخبەی خۆی بەتاڵەوە کریاگەسەوە بە درێژایی 300 ساڵ ڕابردوو نخبەی واقعی کورد لە بین بریا و نخبەی ساختەیان بۆ کورد دروست کرد ئەوە نخبەی ساختە ساغاگیان ئەم بنەجوولەکە نقطەی ساختەس من هەر شعرێکی بۆت بخوێمە فەسادەکەی تیا کێشمە دەرەوە بۆت چ لە دڵداریکردنەکەیە چ لە ڕۆمانسی گەرێکی بیخورقێنێ چ لە دراماهای درێژە شاعرانەیە بۆ دەرەقم چه فەسادی خەریکەتان تەبلیغەکە کامە بەشە سیاسەتە نظامە سوڵتەی جیهانی خەریکە باسەکان کاورای کاولە نە ئەم ما بەقیە کاولەکانی ترەوە هەر لە بەختیار عەلی بە قەسیدەی نیشتمانی و وا دڵی وا پێ سۆزانیەکی قەرەچێکی 70 ساڵەی سۆزانی بێن کەی بێ لەسەر کاورایەکی لەژێر کاورایەکی 14 ساڵە تەوەجۆکەی بزان ئاغیان ئەنچێ کە دشێ ئێمە پێی بووین ئەمەسە قسەی من ئەمەسە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە ئەمەسە خەڵکە ئێمە تۆقیاگە خەڵکە ئێمە لە تۆقیانیە و لە موسیبەتێکا کە بەسەری هاتکە لاڵە بووگە و لەم تۆقیانیە گرتگیانە حتا زیاتر ئەدەن وەسەریە زیاتر خۆی گیجەکە و مقەسر نییە خەڵک مقەسر نییە مقەسر ئەوەسە نخبە مەشێ دانا مەشیایە بە هاتایە دەرەوە ئەمانی بوتایە تا ئەم خەڵکە لە بەشی خیاڵستانە جەمعی و عەقڵە جەمعی و کۆمەڵە خۆیە بیزانایە چی لە قۆمیاکە پێت وایە من ئەم دادگانمە بوودانیا خەڵکی عادی وەکو خۆم بین قسە بکەین بە یەکۆ لەبەر ئەوەی تەمامە چیرۆکە ئێمە مستەتەرە لە ناو دڵە تەمامە ئینسانەکانە ئێمە بەڵام ئێمە دەمێکە مردگین و شینکەرمان نییە خەڵک فێری مشارەکە ئەەکەی فێر ئەوین من و تۆ خۆمان بەینەقە یەکتری کاک گۆریان فێر ئەوین تۆ قسە بکەیت و من قسە بکەم فێر ئەوین بفەهمین کێ وای پێمان کرد فێر ئەوین بفەهمین ئێمە بۆ ئەحساسەکەین بێهێزین فێر ئەوین بفەهمین بۆ فکرەکەین یاڵەتە متحدەیە ئەمریکا نەعوذ بالله خواس بۆ فکرەکەین یاڵەتە متحدەیە ئەمریکا ئیرادەی کرد کەس ناجۆڵێ لەم جیهانە لەبەرەوەی تەبلیغاتی کردگە بە هالیوود لەبەرەوەی هەواپەیمامان نیشان ئەدا مارێنزمان نیشان ئەدا ژنەڕاڵ ئەو ژنەڕاڵەسە فید مارشال ئەو فید مارشالەسە وا بە کەرەستەیەکە وا لە بەری دەسیا شەڕە گەورە بواتۆ بزانە تۆ وەختی مراجعەکەی بە جەنگەکانە تاریخ بە هونەرە جەنگە سنتەزۆ ئەوێنی تۆ ژنەڕاڵێکویت کە سپاکەت 1000 نەفەروێ بتوانی ژنەڕاڵێک کە سپاکەی 100,000 نەفەروێ بیشکێنی بە تۆ ئێژن ژنەڕاڵ بە تۆ ئێژن تۆ پلانە شەڕە هەز بە تۆ ئێژن تۆ توانیکتە شەڕکەی شەڕبەرەی جۆرا و جۆری هەزاغە گیان مردمە ئێمە هەنووز نازانێ کوردبوون یانی چی هەنووز نازانێ دوژمنی کێز چۆن شەڕکە معلومە شەڕناکە ئەکرێ من پرسیار ئەنی ئەمە بکەم بە پرسیارێ بۆ جەنابەت هەست ناکەی تۆ
ئەسلی مەسلە مانیکەوەی کە دەوڵەتی دروستکەی ئەم دەوڵەتە لەسەر بەرژەوەندی و ئایندە و خۆشببختی و خۆشگوزەرانی خودی وڵاتەکە بێت منۆک ئینسانی قبولمە بەڵێ بۆ تۆش قبول بەڵێ باشە بەس هەز ناکەی بۆ میلەتێکی کوردی بندەست لەم قۆناغەیە تەکلیفێکی قورسە نەخێر کاکە گیان با من نوکتەیەکە پێ بێژم زانست وەکو زانست نەها بەشوێن ماستاوکردن بۆ خەڵکە نە وەعدەی خۆشبەختی وە خەڵکەدات دائیمەنیش خۆی خا بە درۆوە ئەم نەزەریەتی ئەو نەزەریە باتڵەکات و ئەم قسەتی ئەو قسە باتڵەکات و ئەسن پێویستی نیە نەقدیکەی خۆی نەقدەکات و ئەگەر زانستە واقعی بێوە درۆ نەبێ وەلێ ئەم مردمە نجاتە خۆی لە ژیرە دەست ئەم زانستە ئەوێنێت بۆ چون ئەم زانستە لە بڕێجێگە نیشانی داگە کە لیاقەتی ئەنجامی ئەم کاری هەست زانست ئەسڵەن وعدەی خوشبەختی نەداکە بە ئینسانەکە مثالە بۆ بێرم دروستە زانست و فەنئاوەری با بزانی زانستەکە فەناوەری فەرقەکە تەکە تەکنۆلۆژی فەرقەکە دروستە تەکنۆلۆژی توانی گێسی سیارەیش دروستکە ئێمە سوارەکردنی بەڵام لە کەناریشە بوومە ئەتۆمی دروست کرد ئیدا لێت 2 ملیۆن ئینسانە کاتە پودر تەوەجۆکەی شمشێرێکی دوودەمە ئەمما ئەوەی کە تۆ بەحسەکەی خۆشبەختی ئیشت تعریفێ لە خۆشبەختی بکەیت ئەوەی کە تۆ ئیرادەت بوێت و ئەحساس بکەی مالکیەتت هەست و ئەحساس بکەی ئازادی و ئەحساس بکەی کۆیلەی هیچ کەسێک نییە و ئەحساس بکەی ئیرادەی کەس بەسەر تۆ دیکتە نەکریاگە و تۆ کاوە لە هیچ کەسێک نییە ئەمە یەکەم هەنگاوە خۆشبەختیە ئێمە ئێشێ بزانین تەسویرمان لە خۆشبەختی چییە چ بزانە بۆ تۆ من لە ئەوڵە قسەکانمە وتم بۆ تۆ تەسویر دروزەکەن تەسویرە تۆ لە خۆشبەختی چییە مام بۆت بێژم لە قۆڵک گەرمایە کنارە سەواحلە دەریایەکە ماشینێکی جێپی وەنەوشە سەلاجەیە بکەیت و دانێ ساردی حارق ئەچۆڕێ بەقەی بوتڕێکە هەڵی تەکێنی بێژە کف بیکەیتە سەری یەخێکە بیوەیتە سەر و زەریفی خوان ئاو بخوا لە سای گەردنی دیارە شۆڕ شۆڕەواتە خوارەوە ئەمە تعریفە تۆ ئەمە تەسویرە تۆس لە خۆشبەختی منی نمونەیە لە کاک پەیمانانی بەڵێ یعنی منە تەسویرە منە لە خۆشبەختی تەسویرە تۆ یعنی تۆیە نەوعی بەڵێ منی نمونەی بەڵێ ئەمە تەسویرانمانە گشتی دیگە کەیژین خۆشبەختی دیارە ئاڕێن غەڵەت حاڵی تەبیعەتەن کاورە گەوج نییە ئەم تەسویرانە دروزەکە داتەناوی تەلەڤیزیۆن بمبارانە تۆکە یعنی ئەو ئەم تەسویرە بۆ تۆ دروزەکات و تەسویرێک لە خۆشبەختی تەبیعەتەن ئەو هیچ وەخت تەسویر بۆ تۆ دروست ناکات تۆ پیادوی ئەمە خۆشبەختیە تۆ مردوی ئەمە خۆشبەختیە تۆ نۆکەرە کەس نییە تەسویرە بۆ دروست ناکات تۆ ئەی تەناوە دەمە یاڵەتە متحیدەی ئەمریکانە تەسویری واتە بۆ دروست ناکات لەذا تو تەسویرە لەمە نییە هیچ تەسویرێکە لەمە نییە بزانە ئەمانە لەم بریتانیا تەسویرێکیان لە پیاوی خاوەرمیانی کە لە ڕەش دروست کردە لە پڕێکا ئێژێ تەعەدا کریا لە 4 دانە کەنیشکە ئینگلیسیە مناو 1 و 2 و 3 و 4 و 5 دەم و چاودا ئەنێ کە لە ڕەش سوێڵدار کورد خۆ ناگەهان لە زەمیر ناخوداکە هەمردن ئینگلیسی تەواوە خەڵکە خاوەرمیانە تەواوە کورد تەواوە عەرەبە سووری متەجاوز ئاغیە تۆ هەر مەحکەمەیە بڕۆی بە عنوانە پیاو دۆڕاندەکە چون تەسویریان دروست کردووە تەسویر مەوجودە لەخێر ئاغا گیان ئێمە مشکڵمان ئەوەسە قودرەتمان نییە تەسویر دروستکەین بزانە هەر ئەو تەبلیغە کاکە گۆریان ئیاڵاتە دەوڵەتە بریتانیا تەبلیغی کرد و سپاهە بریتانیا شکست ناپەزیرە و پەرچەمە بریتانیا هیچ وەخت شەو بەخۆی ناوێنیت تەبیعەتەن تەواو دنیا تەسلیمەوێ لە بەرامبەریە تەبیعەتەن کەس خۆی ناخاتە مەیدان تەبیعەتەن کەس جورئەت ناکات بزانە فیلمێکی دۆکومنتاریم هەست باڵندەکانە مەرگ 1921 من دیبەیتم لەسەری کردە بڵاوم کردگەسۆ لە پەیجە فەیسبووکەکەی خۆمان دۆکومنتاریە لەسەر ئەوانەی 1921 ڕواندز بووم بارانەکە کاکە ئێژێ ئێمە دۆڕابووین
بریتانیا تەسمیمی گرت و بێتە دەرەوە لە عێراق دۆڕیا بوو چاری نەکرد هاچی کرد وتی بیان تۆقینین لە چی کەڵگۆر بگرین با بزانی بۆم بە ناپاڵم بۆ کورد دروستەکرێ بۆم بە فۆسفۆر بۆ کورد دروستەکرێ یەکەم جاریش کە لە نیروی ئازادی بەخش و گەیلا دەست چەکشی مایە بۆ شوێنی لە کورد دەدرێ 1921 مەستەر گازە خەردال تەوەجۆکەین بۆم بە تۆقیت کریا فڕێدەنە خوار و کابرا ئەیوت خەڵکەکە لادەی بەجێ هێشتا ڕووی ئەشکەوتەکان بۆمبی تۆقیت کریاکمان بفڕدا خوارەوە نایەنەزانی چی حەحا پێەکەنی خەڵکەکە دانیشت سەری بۆمەکە بوم بەکاڵێسێت و کوردەکە ئەکوژێت تەوەجۆ بکە خۆیان ئێژن ئێمە شکست ناخواردوو لە عێراق وەلێ کورد چون تەسویری نییە و تۆقیاگە لە بریتانیا فکر ناکە ئەحیانە بریتانیایشی شکست دادا فکر ناکە ئەحیانە بریتانیایشی نابود کردە فکر ناکە بریتانیا لەمی شکستی خواردگە بۆ چون تەسویری کە بۆمان دروست کریاگە زۆر گەورەست بزانە هیچ کەسێک بە ناو کورد بە ئەندازەی من ئێرانی ناناسی باوەڕکە هەر واقعن هیچ نییە دەوڵەتە ئێران یعنی لە بەرامبەر ئێرادەیەکی دروستە ساویە هیچ نییە بەچی ترسیاگە بزانە تۆ لەو سلێمانی هەڵەبجە دانیشتی لە خۆتویژی بەڕاستی ئێران بەقووەتە کاکە بەڕاستی ئێران حەزارەت و تەمەدونی هەست کاکە بەڕاستی ئێران دووز ئەمە کێ فێرتی دەی تۆ هەنووز حرەکەتە نەکردە دۆڕیاگی تۆ هەنووز حیچێکە نەکردە دۆڕیاگی بزانە پەکەکە کۆمەڵە دموکرات پارتی یەکێتی حیزبن گشتیانێژن نمە چارە حەج کەسێ ناکە سوالێکی سوال ناکە بێژێ دێ باشە تۆ ئەم گشتە موسەلحە تێ هەڵدریاک بۆچی تۆ کە من کە ئەزانم چارە کەس ناکەم خۆ حرەکەت ناکەم پەیمانە حەیدەری ئێژێت من دەوڵەتە کوردی دروست ئەەکەم قیامە کوردی دروست ئەەکەم دەوڵەتانە جوولەکە لە منتەقە نابود ئەەکەم یەک نەفەریشم ئیرادەم کرد دگاییکەم ئیرادەم کرد ئەم وەڵامی گۆریانت بدەمێ کاک پەیمان ئەگەر فرسەتێکم بدەیت بەڵێ خواهشەکەم فەرموو تەوزیح هاوڕام لەگەڵ کاک پەیمانە ئەم سایکۆلۆژیای خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بیزات نەتەوەی کورد خۆی بۆ خۆی پێشەوەی داغڵی هیچ معادلەیەک بێت داغڵی هیچ ڕکابەرێک بێت لەگەڵ بەرامبەرەکە جۆرێک لە شەرمنی جۆرێک لە شکست خواردووی جۆرێک لە بەزینی پێوە دیارە ئەخە کێ کردی ئەمە جواب بەرەوە تۆ ئەمە ئەزانی کێ کردوێتی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتەنها و تەنها پێویست نییە بە من باەک ئێمە لە عێراقین و لە خەڵکی عێراق بزانە ئەم ئەگەر ویسا من و تۆ کورد نەبووینە کوڕێکی فەلوجەی کوڕێکی بەسڕایی کوڕێکی بەغایش قسە بکات ئەزانی بەس دایالۆگەکانمان فەرقی هەیە بە عێراق کوردیە بزەبێت ئەوانیش دەردەشە و بێنەوەبردەی ئەم هێزی شکست خواردنیان تێدایە قەناعەتیان وایە کە ئومەی عەرەبی ئومەیەکی تەنانەت گۆرانی بێژێکی وەکو ڕاغب علامە کە بینە کردوێتی بە گۆرانی پێ ئەی ئومەی عەرەبی سەلاحەدینەکەتان خوا ئەی ئومەی عەرەبی بۆ کەسێکتان تا پرسیارێکی عەجیبەوە وژێن ئەمە بووە بە پرسیاری ئەو کەسانەی لە خەیاڵ یۆتۆپیایەکیان بۆ دروست بووە کە پێویست ئەم گەلانە ڕاست بنەوە لە بەرامبەر ئیمپریالیزمی جیهانیەوە بە یەک دەنگ گوێرانە و جەریئانە بڵێن نەخێر بۆ ئەم هێزە ئیستیبدادیە بەڵام جیاوازەکەی من و کاک پەیمانی حەیدەری لەوایە کە لەم ڕۆژهەڵاتی ناوینە چ گەلێک شایستەیە یان چ گەلێک هەلومەرجی سیاسی و ئابووری دەبارە بۆی ئەم پێشڕەوی بکە لەسەر ئەم نەخێر کورد بە قەناعەتی من کورد لەو مۆقعانێ ئێستا بە ئەم بەڵگانە یەکەمیان خۆی کورد بۆ خۆی کورد ئەو وەک جوگرافیا وەک نەتەوە وەک ئاین هێشتان ئیعتیبارێکی قانونی هێشتان ئیعتیبارێکی دەوڵەتداری نییە کە بتوانێت هێز و توانەی بەرخۆردکردنی بێ لەگەڵ نایارەکانی و ئەم ئەگەر ئومەی عەرەبی وەک ئاڵا توانی بێتی ئاڵاکەی بشەکێتەوە
کورد ئەمەی نییە ئەگەر ئومەی عەرەبی توانی بێتی جوگرافیایەکێ بێ کورسێکێ بێ مەقعەتێکێ بێ ئومە بینەلملەلی کورد ئەمەی نییە ئەگەر ئومەی عەرەبی ئابوووریەکی ئازادی هەبێ کورد ئەمەی نییە هەموو ئەو پێکهاتانەی و دەلائلانەی ئەبێتە هۆی ئەوەی کە من بتوانم بە بەرامبەرەکەم بڵێم نەخێر لەم ئەم کەرەستە بە دەستی منەوە نییە ئەم کەرەستانش کەم نین کاک پەیمان جا من ئەمانچە پێ بێژم کاکە نە ئەجازە بدە دامەمەدە با ئیجازت با من یەک سوالە لێ بکەم کە خەیلی مهمترە ئایا ئومەتێک مەوجودە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یا کوردەواری کە من ئێژم کەلان کوردەوارە پۆتەنسیێڵی ئیمپراتوری سازی بوێت سوال کێس ئەو ئومەتە کێس ئەو مردمە جواب فقط یەک مرد فقط ئایا مردمێک لە ناوە ئەم جوغرافیایە خاوەرمیانە مەوجودە کە پۆتەنسیێڵی دروستکردنی ئیمپراتوریەتی بوێت سوالە لە ڕۆژهەڵاتی ناوینە ئێستا نییە بەڵێ من پێ دەێژم هەیە و فقط کورد هەیەتی بۆ ئەجازە بە ئاغەیان ئەجازە بە ئاغەیان ئێژێ ئەخە هەر کەسێک بۆ کارێ دروست کریاگە ئاغەیان ئەم تەقسیمە کردیان ئێمەیان کرد بە قەوم و هەر بەشێکمانیان خستە ناوی کۆرپۆرێشنێک و دەوڵەتێکیان لەسەرمان و دانیا ئەو مەشروعیەتە بە ئێمە ئەدات تاران و بەغا و ئەستەمبوڵ و دەمشق بگرین ئەیدا پێمان مثال من خەڵکە کرماشانم و ئێستا سەودای گرتنە بەغام هەست سەودای گرتنە ئەستەمبوڵم هەست ئەوەی کە کورد ئەیکا هەمان بارە کە خانشە شیعەیکا خانشە ئیسلامەیکا بزانە شیعە کابرا ئایەتوڵا خومێنی خەڵکی هیندوستانە ئەڕواتە عێراق لە عێراقا دائەنیشی تێت لە ئێران ئەوێت و حاکم نیوەی شیعەیە عێراق لە دەسەڵاتە دەوڵەتە ئێرانیا بوو خۆ مشکڵە کورد لەکوێ بوو کورد تعریف نەکریا بوو تئۆری نەبوو ڕەوایەتی نەبوو چیرۆکی لە خۆی نەبوو خۆ ئەو کارە کریا بێمە کە کارمان کردگە و کریاگە ئیستا قەرارە تۆ مردم دروستکەی ئەمە یەک قەرارە ئەو جۆرەی کە مردم خەسیاگە و ئیرادەی نەماگە زانی کارکردە بۆ مەشیمیایی چ بوو هەر ئەوە بووە ئیمڕۆ جنابەت باوەڕت بە ئیرادەی خۆت نییە تۆ فکرەکەی ئومەی عەرەبی مەوجودە ئومەی عەرەبی دەمێکە مەوجود نییە بە هیچ شێوازێ مەوجود نییە و من لە تاریخەکە بەحسم کردە با بزانی مردمە ئێرانی مەوجود نییە بە هیچ شێوەیەک نییە با بزانی مردمە تورکیەیەک مەوجود نییە فقط ئیرادەیەکی گەرەکە لەگەڵ ئەمانە دەرکەفێ و بتوانێت بوشاییە ئەم تەبلیغاتە نیشان بدات تۆزانی ئێمە بەچی گیریاگین ئێمە بە هەواپەیمای ئەفشانزە نەگیریاگین ئێمە بە چیرۆک گیریاگین بە ڕۆمان گیریاگین بە شێعر گیریاگین بە گۆرانی و تەرانە گیریاگین بە دەستگاهە میدیایی و ڕەسانەیی گیریاگین بەو حەڵقە تورکیانەی وا لە تەلەڤیزیۆنەکانە هەرێمە بۆمبارانە بنە ماڵەکانمان ئەکا گیریاگین بە حەڵقە فارسیەکان وا دوورەیەکی مەسخەرە ئەخەنە سەری وە بەوانە گیریاگین ئاغاگیان کورد و ئەم جەمعیەتە و ئەم مردمە کوردە دانای کوردی نییە ئەوەی دەم ئەکاتۆ لە سەرزەمینە کوردەوارە پەمپ دریاگە کە کورد نابودکە بیخەسێنی ناتوانین کە دەستمان نایە بەڕاستی پێمان ناکری وەختی ئەمە بوو قسەی سەرزارە مردم ئەم جەمعیەتە تەکان ناخوا ئەم جەمعیەتە ترسیاگە ئەم جەمعیەتە ئێرادەی تیانیە خەیلێ بەرتر لە بۆمبە ئەتۆم تەسویرە بۆمبە ئەتۆم توی تۆقانگەکە خەیلێ بەرتر لەوەی کە تۆ فکر بکەی ئەی تۆ لە خۆت ناپرسی من سوعالێ لە تۆکەم تۆ لە خۆت ناپرسی مێژوویەکیان بۆ کورد نووسی گەسەوە هەر لە زەمانە کوورش و ماد و تا ئیستا کورد شەڕ ئەکا و شکستە خوا شەڕ ئەکا و شکستە خوا بۆ لە خۆت ناپرسی مێژوو شکستە بۆ بە تۆ نووسەوە
بۆ تۆ فقط مێژووی شکست کاک پەیمان شکستی نەتەوەی کورد هەر لە ئەمارەتەکانەوە هەتاوەکو ئێستا هەر بەڕاستی شکست نەبووە. ئەخە ئێمە ئەماراتێکمان نییە سێر ئاغاگیان بە ئێمە لە یەکتری بڕێ حاڵی بووین. جنابەت تەخەسوست چ بوو؟ وتت نووسەرم و شاعرم. دروستە سێر ئاغاگیان با ئێمە حاڵی بووین بەر لەوەی بچینە ناوە قەزیە داستانێک، بەر لەوەی لە نێوەرۆک و بیگرین بڕۆینە سەر پرسیارە ئەساسی. بزانە وەختی کاورایە تێبوو تۆ مێژوویەک ئەنووسێ و هیچ شاهدێکی تاریخی بۆ ئەمە نییە، داستانێکی بۆ تۆ نووساکە و ئەم داستانە تۆ هیچ ڕۆڵێکەتیان نییە. ئەمانە بە تۆ نایێژن حکوومەت چۆن دروست کریانە، من بە تۆ بێژم چێژن سێ چوار نەزەریە هەست. تەوەجۆ بکە نەزەریە هەست. نەزەریە زانیانی چی؟ یعنی تۆ بە قەناعەتێ گەگەی و ئەم قەناعەتت ئێرائە ئەکەی و بە شوێنە ئەم قەناعەتە ئەگەڕی دەلائیلی بۆ بدۆزیت و یعنی تۆ بێ نەزەریە ناتوانانی حرەکەت بکەی، بێ پێشفەرز ناتوانانی حرەکەت بکەی. مەسەڵەن تۆماس هۆبز فەرز ئەکا فەرز وەزعیەتە تەبیعیەکە، فەرز ئەکا وەزعیەتە تەبیعیە مەوجودە. دروستە؟ ئاغایان کەس لە خۆی ناپرسێ ئەم حکوومەتانەی دنیا چۆن دروست بوون. بۆ منەم سوالەکەم چ شتێ بوو گەسۆ هۆی ئەوەی کە 400 نەفەر یەکتری بگرێ بڕواتە ژێرە فەرمانەکە گۆریان؟ چ شتێ؟ هیچ کەس ئەمە جواب ناتۆ، گشتی لەمە تێپەڕێ. ئیمپراتۆری ماندانیا و زۆر گەورەیە و زۆر مهمە و زۆر من پێتێژم ئەو نەزەریە نەداگەوێژێ مەسەڵەن یەکێکیان ئێژێ ئاو یاری وشەکە کاملەن وشەی کوردیە، هەنە تەمەدونە کوردیە، کاورە ئاو یارە. مثالە بۆ بەم شێوەی تەولیدە ئاسیایی ئێژێ بۆ حکوومەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بوو جواوەداتۆ. ئێژێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرزەمینێکی وشکە، 3 لە 4 وشکە، کێشەی ئاوی هەست. بۆ خاترەوەی بتوانانی زەراعەتکەی و تەجەموع جەمعیەتی دروست بێت ئێشێ بڕۆن چا و قەنات بکەن. ئەمە شێوەی تەولیدە ئاسیاییە مارکسە. تۆ قەنات حەفرکەی 4 حەڵقە بیر بەیلەقەی یەکتری و لە ژێرە زەمینە ئاوەکە بکێشی بە ئیلتیجای 8 کیلومتر تا 12 کیلومتر بیوەی لە منتەقەیەکە بێری تێدەرەوە. ئەمە هەزینەیەکی مادی فرەیگەرەکە، ئەمە کەسێکی گەرەکە بێتۆ میراوە، ئەمە کەسێکی گەرەکە ئاوەکە پارێزی و ئاوەکە دابشکە، ئەوە ئەوێتۆ ئەساسە حکوومەت و ئەمە حکوومەت دروستەکە. بۆیە لای ئێمە حکوومەت دروستەوێت لە ئەوروپا حکوومەت دروست ناوێت چون ئەوروپا ئاوی فرەست. ئەمە یەکێکی ئێژێ شەڕ. خب چی بەعسەوێ 50 نەفەر یەکتری بگرێ؟ وەڵا شەڕ پەلامەردانە خەڵکی. خب حکوومەت دروستەوێت. نمونونەکەی لەکوێ ئەوێنیتۆ؟ نمونونەکەی لە داستانە دیاکۆ ئاوێنیتۆ. ئێژەیە ئاشوریانێ بوو حملەی ئەکردە مادەکان تاڵانیە کردن. مادەکانی شنی هۆز و عەشیرۆوەوەنەوە. مادەکان وتیان ئەمە دەری نایەری، با بڕۆین دانیشتین چارە ئەم ئاشوریانە بکەین. لەزا دانیشتن ئیتفاقیان کرد بە بەیعەتکردن دیاکۆیان هەڵبژار چووندایان لە ئاشوور. ئەمە دوو نمونە بوو پێتم داوانیە. نمونەیەکی تر ئێژی چۆن شار دروست بوو؟ ئێژە وەڵام بە تجارەت و بازرگانی لەگەڵ کێ؟ تجارەت لەگەڵ کێ؟ بە چه کەرەستەیە؟ بە چه پوڵێ؟ تجار هیچ جواب ناتەوە. من نەزەریەش و بەرەساس ئەمە زانستە و دانشگای یێلە و ستەمفۆردە و شتی یەهودی داگیانە دەرەوە. دەبا من بۆتی باتڵکەمەوە گشتی بۆت باتڵکەمەوە با گشتی بۆت باتڵکەمەوە. سێ ئاغایان وەختی تۆ لەسەر ئەمانە وێسیایی ئەو جار تۆ ئیشی بڕۆی بزانیە ئاشوریان کەی دروست بوو. هیچ کە جوابی نییە. کاکە ئەگەر مادەکان حکوومەت نەبوون و تهدیدە ئاشور بەعس بوو ئەمانە بوون و حکوومەت ئیچی بەعس بوو ئاشور بوو تۆ حکوومەت جوابی نییە. تۆ ئەوێنی جوولەکان بۆ خاتری ئەوەی کە خۆی لە ئیسرائیل بکەنێ بێریت یە سەرزەمینی کوردار ئێژی یە ئاشوورێ دروزەکە لە داستانە تاریخە هەروە لە خۆی تێتە دەر. بعد ئەم ئاشوورە جوولەکە لە بین ئەوات و تێریتیانە سەرزەمینە کوردەوار ئیسرائیلیەکان تێرێتە سەرزەمینە کوردەوار و بعد
لە پڕێکە غەیب ئەوێ لە تاریخە نامێت. سوال وڵا دوایە ئەوەی شکستیان خوارد لە دیاکۆ لە بینچوو. سوال ئەرێم دیاکۆ چی کرد بە ماشوریانە؟ ئەندام زاوزیانی بڕی بەری کردن. ئەرێ ئەمانە بۆ 9 ملیۆنێ لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 3000 ساڵە نەون. چی پێیان کرد؟ جواو نییە. ئای جوولەکە تۆ بوو عاملە ئینسجامە مادەکان تهدید ئاشوریان بوو. ئەی عاملە ئینسجامە ئاشوریان چ بوو؟ دەوڵەت بوون موجود نییە. جواو نییە. حەج ئەزانی من چی جواوێکم بەمە داگەسۆ لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ؟ چی جواوێکم داگەسۆ فکرەکەی؟ ئەزانی حکوومەت چۆن دروستەکرێ و حکوومەتیان چۆن دروست کردە ئیدەیە؟ ئەوانەی کە لە پشت ئەدیانە ئیبراهیمی و بەناوە ئیمپراتوریەتە ڕۆم تێن بە دروستکردنە بینایی گەورە نە بە لەشکەرکێشی. هاتکن لە وەسەتە بیاوانێکە لە کنارەکانی ئاوێکە دوو بینای گەورەیان دروستکردە. وتیان ئەگرا شارە و خەڵکیان کۆچ داگەبووی. خەڵک بەرەبەرە هاتکە جەزبی بوو بۆ چووە سەناوی شاریان دروستکردە. چی باعث بوو گە خەڵکەکە کۆبووێتەوە؟ سوال ئەمە سوال مهمەکە. ئیحساسە حقارەتە ئینسانەکان لە دینە شتێکی خواگوونە فرە گەورەست. ئینسان ئیحساسە حقارەتەکە لە بەرامبەر وەختی قیاسە خۆیەکە بە قیاسە و ساختمان ئیحساسە حقارەتەکە. ئەمە نەزەریەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و کامل نیش دروستە. کاملەن دروستە. چون هەر کام لەو نەزەریانە دای بنی بۆش و بەتاڵ بووە و بنی درۆ بوو و ئەم شارانەی کە تۆ پێیان ئێژی شارە و ئەم حکوومەتانەی کە تۆ ئێژی حکوومەت 5,000 نەفەریان بەدەسەوەنەوەگە و ئەم شارە 5,000 نەفەر تا ئەوەی کە ئیمپراتوریەت بێ و گەورە بێت و پڕتم تراق بێت و لەشکەر بکێشێت. چی ئێمەی بە مواقع تۆقاندگە؟ جوولەکە ئێمەی بە مواقع تۆقاندگە بە چی؟ بە تاریخ نویسی. تاریخێکی بێبنەما کە هیچ سوالێکی تیا دروست ناوێ، هیچ پرسیارێ ناکرێ و ئێمە ئەم شکستە تاریخی ئەزانی ئێمە لە کوێ شکستمان خواردە وەرد و دەرسی کورد ئەتەکێنی ئێژێ ئێمە کەکە ئێمە هەزاران ساڵە کۆیلی تەبیعەتەن تۆ ئیسەیشە کۆیلی تۆ ئیسەیشە کۆیلی لە ناوە خیاڵستان و ڕەوانشناسی جەمعیە کووردا کورد کۆیلەس و کورد هەر شەڕی کردە و هەر بە هیچ کوێ نەگەیدا و هەر شەڕەکاوە بە هیچ کوێ ناگا. دەرسوورەتێکە هیچ کەسێک لەم تاریخە بە هیچ گەردەنکەشی و شمشێرکەشیەک هیچ سەرزەمینێکی نەگرتگە و هیچ تەوانە سەربازیەکی نەوەگە کە سەرزەمینێ بگرێت و بتوانێت دروستی بکە. بنەیان دانیاگە چواردانە ساختمانیان دروست کردگە 2,000-3,000 نەفەری مردمیانەوە 6 کۆ کردگەس و ئەزانی وەسەچی تا من نکتەیەکە بۆ بێژم من مەتنە ئاخێزە کوردەوارە سەر بە خۆم دانیاکە. هەر کەسێ بێت و یارە ئاخێز خۆ ناتوانانی جێ من لێشکاتوانێ ناتوانێت بۆ چون هەنە خۆمە. مثالە دەم مثال کاورا ساختمانێکی دروست کردن. مەسەڵەن ئێمە هاتکینە بریتانیا، کوردین و هاتکینە بریتانیا، هاتکینە سەرزەمینێ دروست کریاگە شاری هەسوو دەم و دەستگای هەسوو پارەی هەسوو دوکانی هەسوو موسساتی خۆمە هیچ ئیدعایەکمان نییە نووسمان خۆ ناتوانین بێژین هینی ئەمەس هینی خۆیان ئێمە هاتکینە ناوی سواڵی جەکەین تخوا بیکە لە ڕێی خوا جێگەمان بێبار و جێگەی بمانداگە دعامان نییە. ئەوەنە بەڵبەختین دعای هیچێکمان نییە لەم بریتانیا و خوانەکانەکە دەرمانکە ناوە پاسپۆرتەکەمان لێ بسێنێتەوە واسەیتە بریتانیا وا ئێژێ قانونیشمان بۆ تەسویب بکە دوای ئێژێ مۆڵتی کاڵچرالیزم هیچ مۆڵتی کاڵچرالیزمە موجود نییە هیچ حقوقە ئەقەلیەتی نییە. تۆ یەک پەنابەر ناوێنی یەک نوێنەرە پەنابەران لە پارلەمانە بریتانیا بێ یاسای تایبەت بۆ ئێمە دروستکە نییە. ئەکسەریەتە چەرمەگە ئینگلیسی یاسا دروستەکەن و ئێمە ئیشێ تاعاتی لێ بکەین و هیچ مافە ئەقەلیەتی لەگەدا نییە. بۆ من ناتوانم داوا بکەم خۆیان ئینگلیسیان دروست کردن. کابرا وەختی هاو بینایەکی گەورەی دروست کرد عادڵ بین لە بەشکردنی کاتەکە من هەر لەم ڕوئیای خۆتەوانی هەندێشتم بۆ دروست بوو ئەوەیە کە هێشتان تاکی زیهنی تاکی کورد پێشەوەی بچێتە ناو هیچ معادلەیەک بۆ سایکۆلۆژیایەکی تەسلیم بووە یعنی عملەکە عملێکی دۆڕاوە هێشتا هەموو بەرامبەرەکان بە ئەبا قودرەتە زانێ
هەموو بەرامبەرەکان بە عاقڵ و فامیدە ئەزانێ، هەموو بەرامبەرەکان بە خاوەن مێژوو کولتور و کەڵچەر ئەزانێ، ئەمش خۆی بە نەتەوەیەکی بەندەسی پەراوێزخراوی نابودی وئیلە ئاخر. دروستە ئێستا ئێمە ئەگرۆک و ئەزمونێکی بچووکراوە لە حکومەتی هەرێمی کوردستان و کوردستانی باشوورە کار بکەین، ئەگەر بەفرای ئەوە نەکەوتبین کەوا لە ناو دەوڵەتی عێراقا دەوڵەتێکی خۆ بەخۆی بۆ خۆمان دروستکەین و بتوانین لە هەموو شتەکانە ناڕۆینەوە ناو حکومەتی ناوەند، خۆ ئەمان توانی کۆمەلگایە دروستکەین، کۆمەلگایەکی کوردەواری بێت، کۆمەلگایەک بێت لەسەر پێی خۆی وەستا بێت، کۆمەلگایەک بێت بۆ ئایندە بڕوانێت، کۆمەلگایەک بێت چاوی لەوە بێت کە خۆی دروست بکات و بنیادێکی هەبێت بتوانێت هێز و توانە و قودرەتی هەبێت. بەڵام ئێمە ئەمەمان نەکردووە. ئەمەمان نەکردووە بۆچی؟ ئەم قسە لەسەر من با یەک نمونەت بەم چونکە تەوەری ئەسڵی هەڵەبجەیە. نە دروستە بۆچیەکانت دروستە، منش گەرەکمە جوابی ئەم بۆچیانە بدەی. بۆچی؟ تۆ سێر ئەم خیاڵدانە شکست خواردووە. کۆمەڵە و دیموکرات و حیزبەکانی ڕۆژهەڵات دێن لە کۆیە پشت ئەبەسن بە حیزبی بەعس و ئەڵەن هەوڵ بدە هاوکاریمان بە بۆی بتوانین کورد بگەینین بە ئامانجێک بە ئامانجە ئینسانیانەی خۆی. ئێمەش لە باشوور ئەڕۆین دەست ئەخێنە ناو دەستی دوژمنەکانی کۆمەڵە و دیموکرات دەڵێن با بە فریامان کەون، بەعس خواردینی ئەو بەعسەی هاوکاری کۆمەڵە و دیموکراتەکە ئێمەی خواردووە، وەرن هاوکارمان بۆی دەوڵەتی عێراق بڕوخێنین وەک بە شەر بژین. ئەم معادلەیە لە شوێنێکی وەکو هەڵەبجە بەرجەستەیە. چۆن؟ هەڵەبجە لە ژێر باڵ و ڕکێفی بەعسا دەرێنین تەسلیمی جمهوری ئیسلامی ئێرانیەکەین، یعنی دەرێنانی هەڵەبجە لە دەستی داگیرکەرێکە بۆ داگیرکەرێک کە لە ئاخیرە هەردووکیان داگیرکاری کوردستان بە دەلیلی ئەوەی کە کۆمەڵە و دیموکرات لە کۆیان باشە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانیش لە پاوە و مەریوان و سنە و سەقز و ڕۆژهەڵاتی کوردستان. ئەبێ لە سفرەوە ئێمە لەم کاتا خەیاڵمان بۆ ئەوە نەڕوات کە کورد هێزی لە شتکێشی هەبێت. هەنگاوەکانی چونکە ئەوەی کە بەڕێزت پێ ئین کرد دروستانی لە مێژووە بڕوانی بۆ ئێستەی کورد، من پێم وایە تووشی جۆرێک لە زوڵمە بین بۆی کە میلەتەکەی خۆمان نەگەین لە ئامانج. سوالێکی لێ بکەم جوابمە دەیتەوە بە وازەحی ئەگەر بۆچی دروستکەم. کا گۆریانم گشتە قسەمە بۆت کرد زانی گەرەکم و تۆ بەکوێ بگەێنم و هەدەفەمدا دەگا چ بوو بزانە غەیان. تۆ هەر ئێژی ئێمە نایژی ئێمە کێس. ئێمە منزورت پارتیوێکی دیە دروستە حزب شوعی و حەسکە. ئێمە یعنی ئەو حیزبانەیتە دروستە خۆ ئێمە یعنی ئێمەی کورد نییە. ئەمانە حیزبن ناوێن دیارە دروستە یان ناغەیان. کاک پەیمان بەداخەواڵێ من یەک نمونەت بەم نمونەت بەم من قەناعەتم وایە ماڵ نییە لەم کوردستانە عەقڵێک یەکێتی و پارتی و ئیسلامیتیانە بێت. ئەزانم ئاغاگیان تۆ من سوعالە من با یەک نمونەت بەم کاکە خۆم ئەم پارتیەکێتی نییە ینی با ئەمە قسەی سەر تۆ تەسەورەکەی ئەم کەسەی کسا لە بەرامبەری تو قسەکەم 6 مانگە جامێ ماس ناخۆم لە هەڵەبجە لەبەرەوەی هەر کەسێ جامە ماسەکە پێفرۆشێ یان برنجی ئیکسپایریاوە بە مانگاکەی خواردوێتی بۆی شیری زۆر بێ و نیشاسی زۆر بێ یان ئەوە تا هەر شیری قوتوی مناڵانی تێکردووە باشە یان ئەوە تا هۆرمۆنیاوە تێ کە لە ڕەنگە سپیە ماسەکە کەی هێمە ماڵەوە بەڵام کە شەو ئەی خۆم فرێدەم بەکەڵ نایە بۆ چونکە ئێستا ئەم کۆمەلگای کوردی وای لە تۆ ئەلبەتە کۆمەلگای شەرقیش با من لە وێنەیەکت بدەمێ لە ئەو عەرەبانەی کە ئاهاتن بۆ هەڵەبجە باسی شتی بێتامیانە کردیانی لە زبری و لە تند و تیژی بەرامبەر بە یەکتری هەمووت بۆ ئێوانی
ئاسوودەن بەم زێنیێتەوە بەم عەقڵێەوەتەوە ژیانە گوزەرێن و ئاوا بن بە پار بەسەر کۆمەلگاکەتان و خۆتان ئاوا ژیانتان ئاوای و ئاوارن کاک گۆریان لای ئێمە نەرێتێکەیە ئەڵێ بۆ ئەوەی چەقەڵ نەخوا خۆت ببە بە گورگ شەرق ئەبێ لە قۆناغی یەکەمە هەوڵ بدەین ئێمە و بیزات کۆمەلگای کوردی بیر لەوە بکەیتەوە بڵێ سەرەتا هێمن بیرکەرەوە دانیشە گوێم لێ بگرە تۆ تێبگە لەوەی لە بەدبەختیا ئەژیت ژیانێکی زۆر گەورەتە چاوەڕانتەکە تۆ ئەوە ژیان ئەوە نییە کە توی تای و عاملی خیر لە تۆ زۆر زۆرە و گرنگە تۆ هەست بەوە بکەی ئەزانی چی قسەیەکەیە لە هەورامیەکانە زۆر خۆشەکە پەیمان گۆرانی ئەو بە حاڵەتە کۆمیدیەکە و چەپڵە لێ بەس من زۆر گریانێت قسەزانی ئەڵێ ئێمە نەخۆش نین دەردەداری ئەم کوردە هێشتا هەستەکان نەخۆشە نازانێت دەردەدار درستە وەلێ کاک گۆریان جەنابە وەکو فکرێتە جەنابە وەکو ماسی ئەخلیسکیەوە دەستمەوە ئەگەر ئیجازە بەی من کۆی کەمەوە ئیجازە بە سەرکە تۆ وەختە ئێژی ئێمە لە کۆمەڵی سازمان و ڕێکخراوە قسە ئەکەی کە ناویان هەست یەکێتی پارتی نه ئیجازە فەرموویە خواهشە لێکم ئیجازە مەڕ ئێمە وەکو کورد تا ئەم دەقیقە کە من قسەتەکە ئەکەم لە ڕەوانشناسی عمومیە ئێمە مەوجود یاخەکە بێس بە قسەکەم تەواو بزان هیچ کەسێ لەم جامعەی کوردەوارە بەرۆکی بە یەکتری نەگرکە من تۆیسە بەرۆکمان بە یەکتی گرت تۆ مێژوویەکە بەحسکرد من مێژوویەکەم بەحسکرد تۆ ئێژی ناوێ من ئێژم ناوی ئێمە خەریکی نیەخەوە یەکتر یەکدین لە دڵە ئەمە شتێک تێتە دەرەوە فکرێتێکی گشتی تێتە دەرەوە نە پارتی نە یەکێتی نە کۆمەڵە نە دموکرات ساختارەکانیان دەرئەسەرە ئێرادەیە کورد دروست نەوگە بە ئێرادەیە دیگەران دروست بووگە بزانە نەفرێکیان دۆزی گەسو وتیان ئاغێگیان بێ ئەوە نە پۆڵ بخە دەسە ئەوە نە ئەسڵ حەب خە دەسە ئەوە نە جێگە پێ ئەدەین بڕۆ خەڵکی بۆ کۆکەرەوە خەڵکی بۆ کۆکات و تێرێتی ئەمە نە ئێرادەی کوردە نە دڵە کوردە هات کەسە دەرەوە نە هەدەفی کوردە نە بۆ کوردایەتی ئەوە تەمامە هەدەفە من ئەمەسە جنابت بفەهمی و بزانی و سرنجت بە ئەوێ ڕابکێشیت کە ئەمەی کە ئیمڕۆ ئێمە هەین دەرئەنجامە کارە ئەوانە بزانە خەڵکیژێ ئەمانە هیچیان نەکردە ئەمانە خەیلی خاسکاریان کردە وایان کردە کە ئێمەیان دروست کردەکە داستانە هەڵەبجە ئەمەسە ئەمانە مەئموریەتیان بووگە ئێمە وا پێ بکەین کە هەین بتۆقین بکوژرین شکست بخۆین خۆمان بە بچووک بزانین بە بێ ئێرادە بزانین بە گەمژە بزانین بە بێدەسەڵات بزانین ئەمە مەئموریەتە پارتی و یەکێتی کۆمەڵە و دموکرات بووگە ئاغا من لە دیبیتەکانترا تەوزیح حمداگە ئەو ڕەحمانە قاسملوو کێ دروستیەکات تەوزیح حمداگە تەوزیح ئینقلابە ئێرانم داگە تەوزیح هێزە تەواوکەرێک کە دەسەڵاتە ئینقلاب و خەلع قودرەت بڕکات و داگمە کە ئەسڵ قاسملوو وە کۆمەڵە و بنەماڵەی موحتەدی بە چ دەردێگە خۆن کێ دروستیان ئەکات بۆ ئستقرارە دەوڵەتە جەدیدە ئینقلابی دروستیانەکەن خۆمینی بڵاتە سەرەوە دروست ئەکرێن ئاغا گیان بۆ هیچ کەسێ ئیستە نایە ملیۆنی دلار وە من با تەلەڤیزیۆنێ دانێم منیش ئەم ڕای گشتێ بگۆڕم بۆ کەس پەیان ناوێت لەم دنیا وەلێ بوو ئەوان کەس پەیا ئاوێت کی ئەمان کاکە ئەجازە کی ئەمانە دروستەکە هەر ئەو کەسەی وا دەوڵەتی ئێرانی دروست کردە هەر ئەو کەسەی وا دەوڵەتی تورکیە و دروست کردە عێراقی دروست کردەوە سووریە دروست کردە تۆ فکرەکەی دەوڵەتداری چۆن نەکرێ تۆ دەوڵەتداری دەوڵەت عیبارەتن لە سێ مەفهومە ئینتزاعی بوروکراسی بازاڕ دەوڵەت ئەمانە لەسەر قانونێک معنا پەیا ئەکەن و بە یەکسری دەستگاهایە ئینزمامی خوویەک
ئەخەنە ناو مردمێک کە ژێ تێدنە ژێری ئەم کۆنتترۆڵە ئەم مردمە کێس مردمانە پراکەندە کو ئەکەن و لە ناوی مەجامعی گەورەیە تۆ ئیشی تەمامە قدرەتە ئەمانە دەمانە بسێنیت ئەوەی مقاومە لەمانە دروستەکە و ئەتوانێت فەرمان بە تۆنەوات بیکوژیت ئەمە چییە؟ ئەمە مالکیەتە خاوەندارێتی ئیشی مالکیەتی لێ بسێنیت مالکیەتی بەسەر تەمامە سەرزەمین و لێ بسێنی خڕیۆ بکەیت و بیری تێ ناوی شارێک بیکەی بە مالکیەتە 50 متر زەمین لە ناوی شارێکە کە ئەم مالکیەتە نە قدرەتە تەولیدی هەست نە ئستقلال بە تۆدا و تۆ وابەستەی بە شدەت وابەستەی نان و خۆراکت وابەستەست بە هەموو کەسێ لە کنار ئەمە ئەوەی کە بنەمای اجتماعیە و بە ئرس بە تۆ گەیگە وەکو پەیوەندە عەشیرەیی وەکو پەیوەندە بنەماڵەیی وەکو بنەماڵە کە بە تۆ هێزەدا گشتی لەبین بووی و گشتیان لەبین برد لە ژێرە ناوەچی لە ژێرە ناوە ئیندیڤیدوالیزم لە ژێرە ناوە لیبرالیزم لە ژێرە ناوە ئازادی تاک لە ژێرە ناوە ئازادی مافە مرۆڤ لە ژێرە ناوە کۆمەڵگای مەدەنی لە ژێرە ناوە ئاشتی خوازی لە ژێرە ناوە فرشتێک ئەم قدرەتیانە لە تۆسەن ئیستە تۆ چی بووی دانەیە تاق و تەریای بێ ئێرادەی بێهێز و هیچ شتێ لەم دنیا کۆت ناکات و باوەڕیشت بە هیچ شتێ نەماگە بێ باوەڕی بە هەرچی شتە تەوەجۆکەی بۆ چون منافعەت لە جێگەیەکی ترا تعریفە کردو کاکە گیان با بدووە مەسەرە سوعالەکەی هەڵەبجە بگەین بەم سوعالە جناب وتت نەبووگە ناوی سوعال ئەمە هەروە اتفاق کەوتکە یا سازماندهی کریا بۆ اتفاق بکەوی بزانە با بێمەوە سەری یەک پێشمەرگەی یەکێتی پارتی حەسەک شوعی وە بزوتنەوە بە چەکە شیمیایی نامرێت گشتیان قیناعیان واپێوە دەرزیان واپێ ماسکیان واپێوە دەرزیان واپێ هیچ بەرنامەیەکیان بۆ ئیدارەکردنە شارە هەڵەبجە نییە هیچ ئاگاهیە بە مردمە هەڵەبجە نادەن بەر ئەگرن بە مردم دەربچێت ئەیانگرن تا ئەو دەقیقەی ئاخرە دفاع زدە هەوایان بۆ دانانی لە کناریە دەوڵەتە عێراقی مردم ئەچێتە بەرە قام مەقامێتی هەڵەبجە ئێژێ ئەسڵ هەمان پێبن لە خۆمان دەفاعک قایم مەقامێژێ بە ئێوە ڕەبتی نییە مەخۆمان نەزانین چی بکەین مردمە هەڵەبجە لە بێخەبەریە لە بێدەسەڵاتیە لەم وەسەتە گیرەکەن گەرەکیشیانە دەرچن نایەوە هاوکات ئەو ڕۆژە گەرەکیانە دەرچن پردەکەی زەڵمیشیانە بەرەگو لە تۆپ وەی تەقێنەوە هەم خەڵکەکە بە تۆپ ئەکوژن هەمەی تەقێنەوە تا ئەم تۆقاندنە گەورە دروستکەن خەڵک بتۆقین و خەڵک تۆقی سوعال ئەم کارە سیستەماتیکە پرۆژەدانریاگە ئاگاهانە جنایەت هەسیانە ئەمە یەک ئەم جنایەتە جنایەتکارانی مستەلزمە سزادان هەن یانیە نەخەکیان بۆ ئێمە تا ئەم دقیقە لە خیاڵستانمانە ئەبعادەم جنایەتە نازانین جوابە من ئەمەسەوە گەرەک منە جناب بیزانم واسە یاوانیە چون قەرار نییە بیزانین چون ناوێت بیزانین بۆیە ئەم توڕە هاتت بۆ ئەنووسن قەرار نییە بیزانین چون ئەگەر بیزانین لە ئێمە شتێ دروست ئەوێ بەناوە ئەقڵە جەمعی ئەقڵە جەمعی لە وجودە ئێمە حرەکەتێکی جەمعی دروستەکە تۆ ناوێت ئێمە تۆ هەر ئێشە بێژی ئەمانە نەیانتوانی و ناتوانین و لە کریاگە و شاخاوین و شتبیان کردو و نەشد و نەماتوانی بۆ نەمانتوانی تۆ ئیشی لە خۆت سوعالەکەی کێ یەکێتی و پارتی بۆ دروستەکە دقیقەن بۆ خاتری وی تۆ نەتوانی بزانە تۆ وەختێک لە پڕێکە داگیر ئەکەن داپۆسیای یاواسە نییە یەواش واشتێتە سەر خۆ دێشی مقاومە بکەیت جێگەیەکە بۆ دروستەکەن تۆ بڕۆی مقاومەتیاکەی وەلی ئەم جێگە بۆ دروست کریاگە خۆت دروستە نەکردنە خۆت دروستە نەکردە لذا ئەو ئەتواتە ئەوێت تۆ بە خەسارەدا وە بەرەو جێگەیەکی تر ئەدوات تەوەجۆت کراڕێگەن ئیسە من گەرەکمە بەر ئەساس ئەم خانەشی منە جنابە بیخوێنی تۆ فڕسەم بدەی بۆی کە وەڵامی و پرسیارە بدەمەوە کە ئایا ئەمە سیستماتیکە یان هەر ئێرانی واتەنیا لە ئەلەکی ئەم شار هەر لە خۆی ئەو ئەفلام کارتۆنی هات و تێزێک هات و باڵام بۆ شنووری و بە هەورامانی گرت و هاتە خوارە و تا پردی زەڵم و تۆپبارانی کردو ئەوانەی عاقڵمەندن ینی عقڵ ینی حکومەکە بەسەرەوە قەناعەتیان وان نییە چونکە ئەمە نەزەرەی نسبی پێمان ئەگەر بەو شێوەی سیرکەن ئێستا ئەگەر کەسێ لە دەستی ڕاستی منەوە بۆ ئەین بێت
کاک ئەوە شتێکە لێوایە بەڵام دەستی چەکم شتێکی ترە بەڵام ڕاستەکەی ئەگەر کەسێ پێچەوانەی من بیر بکاتەوە پێچەوانەی من وەستا بێ بینینی ئەم شتانە ڕێک معادلەکە عەکسترە ئەمە نەزەری نسبی تیۆری نسبی ئەمان پیاڵێ بەڵام من لێ ناشارمەوە 4-5 گریمانە هەیە لە هەڵەبجە ئەم 4-5 گریمانانە من قەناعەتم وایە هەمویان بە کۆی هەمویانەوە عاملی ئەوە بوون کە هەڵەبجە بگیرێت و هەڵەبجە بەم دەردە ببرێت بەڵام لە کۆتاییە ئەوەی کە تەرەف نەبوو لەناو ئەم معادلە خەڵکی هەڵەبجە خۆی تەبیعەتەن دەیتێت حکومەکە دا وەلی وازەحتر حکومەکە بە کاکە وازەحتر حکومەکە بە پس تۆ قبولتە جینایەت کریاگە هەم بەر عەلەیهە بەشەریەت هەم جینۆساید کریاگە بۆ باوەڕت هەست کە ئەمە سیستەماتیک کریاگە سیستەماتیک کریاگە بۆ باوەڕت هەست ئەوانەی کە هاتکن ئەم جینایەتیانە کردن ئەمانە کاکە بەلای کەمەوە خۆ ئەمە دوو هێزی دوو دەوڵەتی گەورەی وەکو عێراق و ئێران تەرەف خۆ بێدەنگی ئەمریکا بۆتیایە خۆ ئەمانە خۆ ئەگەر چێ خەڵکی هەڵەبجێ گرت بێسس کاکە ئەی چێ خەڵکی هەڵەبجێ گرت خەڵکی هەڵەبجە ئێعتمادی بە کێ کرد جان خەڵکی هەڵەبجە ئێعتمادی بە کێ کرد خەڵکی هەڵەبجە متمانەی بە کێ کرد بە هێزە کوردیەکان من ئەمە پەلت کردوس ئەگەر ئیجازەم بەی کاک بەڵێ فەرموو ڕیوایەتێک هەیە کە مەدێکی سنی وەهابی لە هەڵەبجە دروست بووە لە هەشتاکانەوە ڕەنجی بۆ دانراوە چەندها کەسی تیا بووە ئەم وڵاتانە ویستویانە ئەمە هەڵۆشێننەوە و بنیادی ئەمە لە بین بەرن و سەروبنیان لە یەکەوە نەبێت ئەوانە بۆەوەی کە باشترینشتی ئەوە بووە کە ئەم هەڵەبجە جمهوری ئیسلامی ئێران مەدێکی شیعیە دێت هێرشی بووەکە ئەیگرێت و ڕیواەتی کە هەیە کە ئەمە بدرۆ ئەخات ئەویش ئەوەیە کە معادلەکە زۆر ئاسانە مەسلحەتێکی هاوبەشی عێراق ئێران هەیە لەوەی کە هەڵەبجە بگیرێت چەند سەرکردەیەکی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم بەڕازگۆیانە ئەم مێژویان نووسیوەتە ئەوەیە کە فشار لەسەر سەرکردایەتی خۆیان هەبووە و ئەم سەرکردایەتی قەرار بۆ ڕانێ و قەڵاتزێ بگیرێت ئاراستی ئەم مەسئلە گۆڕاوە لە بەسەرپەرشتی هەندێک برادر کە خۆیان مێژوەکان نووسیوە خۆیان معتەریفن بەوەی کە ئێمە کارکتەری ئەمە بووین کە هەڵەبجە ئاسانتر بێدەستەوە تەنانەت من هەر بۆ معلوماتی خۆت کاک پەیمان ئەو هێزە کوردیانی کە لە پێش و هێرشکانە هەڵەبجە لە جمهوری ئیسلامی ئێرانە جوگرافیایەکیان دۆزیوەتەوە هاوشێوەی هەڵەبجە بوقعەکەی هاوشێوە هەڵەبجەوە ئەنی ئەم مانۆڕیان تیا کردووە کە چۆن هجووم بکەن بۆ هەڵەبجە بەس من بەداخۆیتان هەناوی ئەو جوان ڕواغەگیان جوان ڕۆ لە ترافە جوان من نازانم بەڵێ هەمێ حاجی مەحمووتی بەڵێ ئەوەیشی کە جەناب ئەفەرمووی ئێمە تەحلیلمان کردگە کتێوەکەی نەوشیوان مستەفاس و شەوکەتی حاجی موشی قسەی کەش هەیە کە ئەمە ڕیواەتی کێشەکە لە منطقەوە دوور نییە جمهوری ئیسلامی ئەم پەرداخە زەهرەی کەنۆشی پێی وابوو بە سەروەریەکی عەسکەری تەواوی کات ئەم معادلە تەواوکە هەرچەند ئەمەش لە هەندێک شوێنەوە لە هەندێک قۆڵە و جمهوری ئیسلامی ئێران وەک هێزی عەسکەری شکاوە ئەمەش هەر بەدرۆ خاتەوە بەڵام لە ئاخیرە ئەگەینە سەر ئەوەی مەسلحەتێکی هاوبەش لە بەینی هێزە کوردیەکان و حکوومەتی عێراقا هەبووە کە هەڵەبجە بۆی ڕابگوێزن و تۆڵەی ئەو خەبات و بەرخۆدانە مێژوەی لێ بکەنەوە و ئەو فشارش لەسەر سەرکردایەتی نەمێنێت هەماهەنگیە کراوە هەماهەنگیەکی سیستماتیک هەڵەبجە لە دەستی داگیرکەرێکەوە سەندراو درایە دەستی داگیرکەرێکی تر و ئەو وێنانەی کە بەڕێزن معلومەی لای جناب ئێستا یاد بەم هاوڕێیان گویان لێتی کە لەوەی نانهێشتووە بەڵێ ڕاستێکەمەوە هێزە کوردەکان نانهێشت خەڵکی هەڵەبجە دەرەوە و بەڵێنی هەنگوینیان دا بە ئێمە کە وتیان ئەمە قۆناغێکی سەرەتاییە قۆناغێکی تر ئەچینە پێشەوە و هێزەکانمان نزیکی کەرکوو بوونەتەوە و لە بازیانەوە لە پیرەمەگرون و بازیانەوە هێزدا ئەبەزێ ئەمانە هەمووی ئەدەین لە یەک و جۆرە لە خۆش باوەڕیان دروست کرد بۆ خەڵکەکە کە ئێمە تاک نین و هێز و خەڵکێک هێتی بەعمان بەڵام ليس لوقعتها كاذب كاتك كارثاتك الرؤيا وهموو شتێک
دار و بەرد بەیەکەوە سووتە ئەو کاتە پاشاگەردانەیە دروست بوو هیچ شتێک بەم حاڵەتە تەبیعی خۆی نەما و ئەو هەموو ئەو هێزانەی کە ئەو بە هەنگوینانەیەدا بە ئێمە باوەڕ ڕۆبێ کاک پەیمان گورگان خواردیان کردین و ئەوەش کە ئەو وێنانەی دوای هەڵەبجەش کە لە دزی و دەخەڵی و گەندەڵی بەرامبەر بە ماڵ و میراتی خەڵک لەم مەنطقە کراوە وێنەیەکە هێشتا لە سەدا 5 نەگوازراوە وێنەکە زۆر لەوە قورسرا وێنەکە زۆر لەوە فراوانترە وێنەکە زۆر حتا من حەزەکەم شتێکت ئاگادار ئەمە من بە چاوی خۆم بینم 10 ڕۆژ 15 ڕۆژ دوای ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجە بکرێ من لە سونغوری کولیایی بە قاچاقی هاتوومە تا هەڵەبجە بە دقیقی عەکسی جەنابەت بکەم من لە مەکتەبی هونەرستانی فەنیم لە سونغور بە هەموو چواردەوری هەڵەبجە هاتووم ئەو دیانی کە حەسەناوە تریفە باوکۆچەک دەڵەمەر عەبابەیلێ جەڵیلە عەنەب دەرەشیش خەرپانی ناوشاری هەڵەبجە دەیەها مەقەڕی پێشمەرگەم بینیوە بێ جیاوازی من ناو نایەنم لێرە چونکە بێ جیاوازی باشە سەدەها پارچە مبەڕیدە سەلاجە مەکینەی نەخش کە لای جەنابتان مەکینەی گڵدوزی پێوترێ فەرش سوزانم دار بەرد ئاسن ئەمانە هەمویان فەرهود کرد و ڕۆژ من بە چاوی خۆممانم بینی بەکات هەندێ وێنە هەند ئەم وێنانە ئەو کەسانە کە شەرەفیوان پێبڕا شەیدانی هەڵەبجەیان ناشت و ئەوانە کۆمەڵە سەربازێکی ونن لە ئەو ڕۆژە هەرە سەختا خەڵکی هەڵەبجەی فەرهود دەکرد ئەوان شەیدەکانی هەڵەبجەیانە ناشت ئەگەر خۆزگە لەگەڵ ئەوانە لەگەڵێکی کەنە لە ئەم چل کەسە تۆ مقابلەیەکت کردە ئەو کاتە ئەتزانی حەجمی ئەو کارە ساتی بەکردنی باخەڵی خەڵکی و ماڵی خەڵکی سەرۆکی خەڵکی چوو گرتنی هەڵەبجە لەسەر بەرمەبنای پلانێکی داڕێژراو بووە و بۆ ئەو هێزانە ئەو تەرەفانەی کە لەم مەنتیقا بوون ئامانجی خۆیان پێکا و توانیان جمهوری ئیسلامی ئێران بە سەروەریەک تەسلیمی پەرداخە زارەکەی نوێشین حکومەتی عێراق هەڵەبجەی بەڵگەی بۆ دروست بوو هەڵەبجە ڕابگوێزی و کاوری بکات و سەرکردایەتیش نەگیرا و ئەو هێزانەش ئەوەشمان لەبیر نەچێت کە خەڵکی هەڵەبجەش ئاوارە بوو بەداخەواڵێن جارێک کاک پەیمان هەندێ نازانم شتێک بڵێم ئەم شتە چەندێ نزیکە بێتەوە لە عەقڵی تاکی کورد 5,000 کەس لە هەڵەبجە شەهید بووە بەڵام هێزە کوردیەکان بیریشان لەهۆ کردووە خۆ بەلای کەمەوە خەڵکە ئەمان زیادە ئەمەشی تیا بوو بۆ ئەوان کاکە گۆریان جەنابەت دەقاودەق شتەکانت گواستەوە بۆ گرا ئەو بەحسانەی ئێمە ئەیکەین لە ڕاستای ئەوەسە کە ترسەکانێک کە خریاگەسە ناوە خیاڵستانە جەمعیە ئێمە ئیلتیجاکەی بگۆڕین و بێژین هەدەف لە هەڵەبجە چ بوو وە کێها کردیان وە کێها ئێمەیان تۆقاند و ئیمڕۆ ئێمە جورئەتیشمان نییە دەنگ دلێرانە قسە بکەین لە بەرامبەرە کەسێکە کە تاوانبارە و ئینسانە تاوانبارێک کە ئیمڕۆ لە جێگەیە گەورە دانیشتگە بزانە ئاغەیان هەڵەبجە بەڕاماڵی نیوە بە دزیەکانیوە بە ئەو ترسە گەورەیی تا ئەم دەقیقە گەورەتر و گەورەترەوێت یەک نەتیجە بە جەنابەت ئەگەینەوە ئەویشە مەسە جەنابەت دەژی من چوبمە ناوە هۆنەدەستانە فەنی تۆ مەکینەیە ماشین ئەناسی من بەو شتانەی کە خۆمێژمی تۆ تا نەزانی مۆتۆرە ئەحتراقی چۆن کارەکە
کارە شەتۆن چییە، کارە پیستون چییە، کارە میرلەنگ چییە، کارە سوپاپ چییە، تەوجۆکەی کە پێژن ڤاڵ بە ئینگلیسی. تۆ نەزانی کە کارە ڕادیاتۆر و ئاو چییە، تەبیعەتەن تۆ موتۆر ناناسی. تۆ وەختێ نەزانی هەدەفت دەسەڵات چییە. من نوکتەیەکم وت جەنابەت لێ گوزەشتی، وتم ئەحزاب هەرێم مؤسسات دەوڵەتە عێراقی، ئەنستیتۆیە دەوڵەتە عێراقی. یعنی چی؟ یعنی ئەم حیزبانە قەرار بوو مردم و کورد فەرمان بوردار دەوڵەتە عێراقەکە. یعنی قەرار بوو عێراق وەتەنە عەرەبیە حەبیبە بەتەڵ دروستکەن وەکردیان کردیان. قەرار بوو مردمە ئێمە خولیایی بکوژێ، کوشتیان. قەرار بوو مردمە ئێمە تموحی بکوژێ، کوژیا. قەرار بوو مردمە ئێمە لە هەرچیەک کە نایوێنێت و ناوی زلە بترسێت، دەوڵەت، ئەمریکا، هێز بترسیان لە خۆی و بترسێ. مردمە ئێمە ترسیاگە. تۆجۆکەی مردمە ئێمە فەرهەنگە فەساد و تیا ڕەواج دریاگە. مردمە ئێمە خۆی گۆڕیاگە. ئەمانە کریاگن بەم بەردەمەوەلیەوە تەوەجوتان نەکرد. ئاغاگیان حکوومەت کۆمەڵی جەمعیەتی گەرەکە فەرمانی لێ بووە، فەرمانی لێ بووە. کۆمەڵی جەمعیەتی گەرەکە ئەگەر نەیشی گەرەک بێ فەرمانی لێ بووە، واداری بکا کە فەرمانی لێ بووە. ئایا ئەمانە موەفەق بوون لە ئێمە مرۆڤی فەرمان بۆردار دروستکەن؟ بەڵێ. ئێمە وەختی ئێژین خۆزگەوە سەدام حوسێن کەس نایژێ خۆزگە پیا وایە. یعنی دقیقەن ئەمانە موەفەق بووبن. ئێمە تازە لە زێهنمانە دەوڵەتە عێراق ناچێتە دەرەوە. تەواو. چون ترسیاگین، چون تۆقیاگین، چون ئێرادەمان تیا کوژیاگە. ئێمە شەو ڕۆژ تکراری ئەەکەین و چارە کەس ناکەین. ئێمە لە ناوی خۆمانە ناتوانین بێژین کێ پیا خراوە، کێ پیا خاسەز. جورئەتمان نییە. جورئەتمان نییە حکم بەین. جورئەتمان نییە. ئاغاگیان ئەمە هەروە لە خۆی و وایە پێی نەهاتکە. ئەم حیزبانە وایان بە ئێمە کردگە و ئێمە خۆمان. تۆ ئێژی ماڵ نییە کە عەقڵێتی پارتی وێکێتی نەوی بەچی خۆ لە دایک بوو پارتی وێکێتی نەبوو. ئەم عەقڵیەتە مێژووی بۆ دروست ئەکەن. تۆ ئێشێ دینێک کە ئەی خوڵقێنی سێکاری بۆ بکەی. میحراوی بۆ دروستکەی، قەشەی بۆ دروستکەی، شەهیدی بۆ دروستکەی. میحراوی بۆ دروستکەی، قەشەی بۆ دروستکەی و شەهیدی بۆ دروستکەی. با من بۆت بخوێنمەوە. بۆ سەدام حوسێن تەکە دەوڵەت تەکە مەسعود بارزانی جێلەل تاڵەبانیە ڕێئەکەوێ هەر دیداریانەکە، هەر حەزبیان ناکە، هەر پاکیان ناکاتەوە. کاک ئەبووبەکر هەڵەدنەی هادووتی من وە بەرچاوە خۆمەوە دەیان تەراکتۆر بە ڕەبایەکانە عێراقا خواردنی ئەورد بۆ سەرگردایەتی سەرگەڵۆ. سوور ئەیزانی وە من خۆم بردگمە. بۆ ئەم سەرکردایەتی بەری بە ئێمە نەیەگرت. شە لە خۆت سوالکەی بۆ ئائیستە کۆمەڵە و دموکرات وانە بەرە موشەکەکانە سپای پاسدارانە وەکو ئاوی خواردن نەتوانێت خۆیان کات و تێبەریان پێگوی. ئەمریکا ئێران پارەکە 27 موشەکیدا لە ئەمریکا لە عێراق. ئەمریکا زاتینەوە نەتۆقکە وا ئیتر وایان وتوتیان ئەمریکا زاتینەوە بە چون هیچ ڕەتفعێرێکینەوە ئەمریکا هەیبوو نەیبوو. بۆ ئێران کۆمەڵە و دموکرات هەڵناگرێ. مجاهدینی خەرقی لە بەغا هەڵگرت فڕیدا. بۆ ئیسە من ئەدگەێنم بەمە. تۆ محراوت گەرەکە، قەشەت گەرەکە و شەهیدە گەرەکە تا دینە تازە دروستکەی. کۆمەڵە ئیسە دینە، دموکرات دینە، یەکێتی دینە، پارتی دینە. ئەو گۆڕەکەی مەلامچەی هەست محراوە. ئەم گۆڕەکەی قازی محەممەدی هەست محراوە. تەوەجود کراغەگیان ئەم قاسملووی هەست قەشەکەیەسی. شەهیدەکانیشی خۆ دیارن. کوڕە خەڵکی بێرە بیوەرە جبهە بێ سوود بێ کەڵک بێ بەرنامە بێ هەدەف بیاندەوە کوشت. شەهیدی بۆسێنی. ئەمە دینە.
ئەم مردمە وای پێکریاگەم تکنیکە فرر ڕاحەتە تۆ ئیشی لە خۆت سوعالکەی سوعال بۆ یەک هێزی کوردی یەک ئەمەلیاتە جەرگ بڕی نەکرد بگە چۆک بە حاکمیت دابا بۆ نێکرگە لە گیانە مردم ترسیاگە ئێعدامە داگیانە کوژیاگە داگیانە ئەنفالە کردگیانە شیمیاییە کردگیانە خەڵکیان ڕاو گواسکەس و خەڵکیان داگە بە تەعزیرکردن بۆم خەڵکەم گشتە بەهایە داگە یەک ئەمەلیاتی خاسی نەکرد بۆ چونکە قەرار نییە بیکەی شەڕە نێوانە کۆمەڵە و دموکرات و دەوڵەتە ئێران پرۆسەسە شەهیدسازی و پرۆسەسە دینسازیە مؤسساتە دینی کۆمەڵە دموکرات یەکێتی پارتی ئەی شەڕە نێوانە دەوڵەتە عێراق و ئەم حیزبانە چییە دقیقەن هەمانە ئەی شەڕە پەکەکە تەکە تورکیە چییە هەمانە تو مؤسساتە جدید دروستەکەی دین دروستەکەی مؤسساتە ئیلاهیاتی دروستەکەی ئەمە واڵتەر بنیامی ئێژێتی ئەمە گۆستاڤ لۆبن ئێژێتی خۆ کاملە مشەخەس ئاغەمە تکنیکە مردمیش گەوج ئەکرێ نافەهمێ براکەی کوژیاکە کاکە دانیشە ئوستازی بەڕێزم کەواتە ئێمە من و توی متفقین لەسەرەوەی کە ئەو هێزانی کاریگەری خەنە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بیزات لە کوردێکی بەدبەختی بندەستی وکو ئێمە بە سیستمی شەکەن بەڵێ بە سیستمی ئێمەش موافقین لەسەر هەردووشمان موافقین لەسەرەوەی کە لە بەرامبەر ئەم سیستمە کە هەستەکەین ئێمە هەستەکەین هێز چەندەها هێز هەن ئێمە نابوو دەکەن ئێمە لە ناو ئەبەن ئێمە پەرکەن ئێمە بەدبەخت و چارەش لەمەشان موافقن کە ئێمە بەرخۆڕکردمان لەگەڵ ئەم هێزە کە دێت ئەم گورگانە کە دێن لاشی ئێمە هەنجنەکەن ژیرانە ناجوڵینەوە درستە ئێمە چین ئەڵبەتە ئێمە مردمی ئێمە مردم دروستە وەلی با بزانی ئێمەی مردم کاکە گۆریان دروست نەوگە هەنووز ئێمە گەرەکمانە دروستیکەین ئێمە پەیمان بردگە کورد دروست نەوگە هەنووز مردمی نییە ئەم دووخاڵە زۆر بۆ من و تۆ گرنگە ئەگەر ئەمە تعمیم بکەین ئەو برادرانی سا گوێمان لێکردن باشە ڕەنگە ئەوانش هەندێک کەس ئەم تانوکوە کە گوێیان لێ هاوڕابن لەگەڵ یەکان گیر بووین لەمە خاڵی سێم دێت ئەو کات ئەم حەقیقەتی خۆمان و ئەم حاڵەتە سیستماتیکیە لە بەرامبەر ئێمە کە تا ئێستش بە جەرگ بڕانەتر بێ وەحشیانەتر بە نائینسانەتر لەسەر ئێمە کارەکات چی بکەین سەکە لەسەر ئەمەیە ئەم فکر بڕسکێت ئێمە چی بکەین لەسەر ئەمە سەکە لەسەر ئەوەیە من قەناعەتم وایە و گۆریان قەناعەتم وایە ئەوەی کە ئێمە پێویستە نازانم بادینەکان خۆمان پێ هەنگاو باشە ئەوان پێم گاو باشە هەنگاو بە هەنگاو بەرەو ئەوە بڕۆین کە بتوانین ئەم زیهنیەتی خۆمان بگۆڕین بە قۆناغێک بتوانین لەگەڵ نایارەکانمانە مبارەزە بکەین من یەکشت بۆ ژێڕمەوە کاک ئەو کاتەی سەرکردەیەکی کورد دێت لە ڕۆژهەڵات لە سەردەمی ئەردەڵانەکانە بێت لە ئەحماوە دێت ئەم بی و هێرشێکەکات هەتاوەکو دەشتی گەرمیان ڕای ئەماڵێت لەوێ ئەشکێت لە خوڕماڵ خۆی ئەگرێتەوە ئەم خوڕماڵی ئێمە خۆی و چەند کەسێکی لەگەڵ ئامێنێ ئەو هەموو لەشکرە گەورە کە ئەچێتە ماڵەکە پیرە دەست ئەبا بۆ ساوەری هاتێژنەکە دەست ئەبا لە سەر تۆپی قاپەکە ساوەرەخوا پیرەژنەکە پێڵێ کاکە من هەستەکەم تۆک و سەرلەشکری ئەم جەیشە وای کە شکست و خواردووە نازانی نان بخۆی ئەڵێ بۆچی ئەڵێ تۆ لە بەری خۆتەوە نان بخۆ وەکو ئەم کابرا مەکە هەر لەشکری بردو هەر ڕۆژ لەوێ تێئەگا کە شکستی ئەم چی بوو
من وەکو گۆریان ڕەنگە لە ئالێتەکە لە میکانیزمەکە جیاوازی نەبێت لەگەڵ کاکپەیمانە قەناعەتم وایە دوای هەڵەبجە دوای ئەنفال دوای ئەزمموی شکستی حکوومەتی هەرێمی کوردستان دوای گەڕانەوەمان بۆ عێراقی فەلوبەر دوای ئەوەی کە محتاجین بە لەتەنانێک چۆن مەرحەمەت بنوێن و جەلسەی 22 جار ئێمە ئێستا جاری کەش بەپڕێنە بیکەن بە 23 جار بۆ ئەوەی کە خۆمان نەوتمان هەیە خۆمان پۆڵمان هەیە خۆمان سنوورمان هەیە خۆمان کیانێکی لۆکاڵیمان هەیە کە هەموو ئەم دەستگانە لە کۆتاییە بە چونمان بۆ بەغاتەوەتە ژێر پرسیارە ئایا بوونی بە چه حەجم و قەبارەیەکە گرنگە ئێمە بنیاد بنێنەوە لەسەرەوە دەست پێ نەکەینەوە بۆ خوارەوە کاکە تاکی کورد دروستکەینەوە کاکە یان تاکی کورد دروست ناکرێت ئیجازە فەرموو با من نوکتەیەکە پێ بێژم کاکە گۆریان مازەرەتم بەس بۆخشی کاکە گۆریان من لە ئەوڵ و دیسانەوە قسەیەکم کرد کەس متوەجه نەبوو ئەزانی بۆ لە ئەدیانە نایژن پێغەمبەرەکان فیلسوف بوون بۆ نایژن ئێژن پێغەمبەرەکان معجزەیان نەکرد چون مردم کاری بە دەلیل نییە بە عەقڵ نییە مردم کاری بە تەحەیورە لەگەڵ ئەحساساتی ئەگەڕێت لەگەڵ ترسەکانی ئەگەڕێت بۆیە محەممەد بۆ خاتری ئەوەی نیشان بدات کە پێغەمبەرێکی چی بکە ئێشی معجزەی ساختەی بۆ دروستکەن بێژێن شەق القەمەری کردگە عیسا مەسیح چی کرد مردووی زێنێک کردو عیسا مەسیح نانی دا بە 3000 نەفەر بە یەک دانە نان سەبەت هێماسی دا بە 4000 نەفەر بە یەک سەبەت ماسی معجزەی کرد چون مردم عەقڵی ناگا مردم حەزی بە دەلایلی عەقڵی نییە مردم متحەیر ئەوێ بزانە کاکە گۆریان من هەر ئەلەم دیبەیتا 20000 دانە معجزەم بۆ جەنابە کرد وەلی حاضر نەبووی ئاعتراف بە یەکێکیان بکەین بێسە من هەموو تاریخی غەربم بۆت بردە ژێرە سوال من تەمامە فەلسەفەی غەربم بۆت باتڵۆ کردو من هاتم لە مەتنە ئاخێزا وتم ئەوەی ناوی متەفەکرە لە دنیای غەربە خونجاندگێسی بۆ دەسەڵات ڕووداوەکان ڕوویە ئجازە کاکە ئجازە بدە بە قسەم تەواوکەم بۆ ئێمە هەنووز وایە فکر ئەوەی کە کەسی ڕاهبەر نییە لەم سەرزەمینە چون فکر ناکەین ڕاهبەریشی تیاتر دەرەکەوێ چون فکر ناکەین خۆمانی ژەتوانین ژەنڕاڵین چون فکر ناکەین ئێمە قودرەتیشمان هەست چون فکر ناکەین کەسێکە وزوانە ئێمە قسەکە ئەتوانێت خەیرێ مهمتر بێت لە هێنری کەسەنجەر خەیرێ مهمتر بێت لە هێنری کەسەنجەر ئەمە قودرەت نییە هێنری کەسەنجەر قینیا گەسۆ بەسەر گەورەترین دەوڵەتە دنیا بە گەورەترین سروەت و بە گەورەترین چەک و ئەسلحەی دنیا و ئەتوانێت بازی ملەتێک لە ئەمریکای لاتین بدات ئەمە ڕۆڵەسوا بە ناوە ملەتێکی خەسیاگا لەگەڵ تەمامە دژمنەکان یا خەریکە دەرئەکەوێت و لە محاسبەیەکی گەورا کەوتگە و توانی دێسی لە بەرامبەری ئەمە نابوێسێت بۆ کەس ئەمە ناوێنێت بۆ کەس ئەم معجزاتە نابێنێ بزانە کاکە گیان حەد لەم ئاخێزی کوردەواری سربەخۆ ئێمە مەتنی کوردیمان هۆنی گەسە وا بە درێژاییە مێژوو حەج کەس نەیهۆنیوە ولا تا ئەم دقیقەیشە گشتی مڕەواتۆ چون ملەتێکی تەحقیرکریاگین ملەتێکی کۆیلین گشتی کەلامە ئاخێز ئەدزێ مڕەواتۆ مقەمەقەکە حاضر نیە ئاعترافکە ئەم مەتنە مەتنێکە کە هاتکە کوردایەتی هاورگە وە چەسبە ئومەتە کوردیە حاضر نییە بۆ نەوادا پەیمانە حەیدەری ئەحیانەن پارویە نان گەورەتر بخوا نەوادا بیخواها گشتی حەسوودە حاضرە دانەیە تارانی بێت تەپاتە ملی سەری وەێ ئەم ئاعتراف بەمە نەکا لەم سەرزەمینە کوردەوارە معجزەیش اتفاق کەوتگە خەیرێک گەورەتر لە معجزاتە عیسا مەسیح اتفاق کەوتگە هیچ کەسێک کارە ئەنفالی نەکرد من کردم هیچ کەسێ دادگای قیامەتیانە هەڵەبجەی نەورد و ڕێوە ئێمە بردمانە ڕێوە بۆ جامعەی کوردەوار ناتوانێت قودرەت بگرێت بۆ پێیان وایە ڕەهبەریەت ناتوانێت دروست بێ بۆ پێیان وایە ئەم خەڵکە ناتوانێت حرەکەتکە بۆ خاتری ئەوەی کاکەگیان ئێوەی کە ئاقلانە قەومن ئێوەی کە ڕووناکبیرانە قەومن حاضر نییە ئاعترافکەن لەم سەرزەمینە اتفاقی کەوتگە ئێمە بۆ یەکتری تەئید ناکەین مردم دانیشکە تەماشای دەمە تۆ ئەکا تا ئەم دقیق ئەمسالە جەنابەت کاک گۆریان منزورم جەنابەت نییە ها دانیشتگە ئەمسالە دەمە ئەوانە ئەکاکە وا پێیان ئێژن ڕووناکبیر دێ ئەم ڕووناکبیرە حیچ کامیان خۆیان دروست نەکردە حاکمیت دروستی کردگەن بۆیە تۆ لەم سەرزەمینە ناوێنی من بۆ دادگاندانیاکە بۆ ناومیا دەورانە ئیر وتم ئەوانەی وا حاکمیت نایەن وا بیان کاتە ڕووناکبیر ئەوانەی وا واقعەن ڕووناکبیر و واقعین من بیان دۆزمۆ بیرمیان وەختێک دانایە وەکو کاکە گۆریان وەکو ئەوانەی کە لەم دیبەیتانە بەشدار بوون دکتۆر لوقمان کاک ئیسماعیل وەکو کاک هادی حەمە ڕەشید وەکو کاک فەرهاد وەکو کاک کامران وەکو کاک مستەفا وەکو تەواوی ئەوانەی کە لەم دادگانە بەشدار بوون
وەختی ئەمانە وتیان ئێمە شەهادەت ئەدەین کە ڕەهبەریەت بۆ ئومەت کوردی پەیدا بووگە و شەهادەت ئەدەین کە ئێمە تەوانی ئەومانە هەزبی وەینە بەرەو مردم ئەکەوتە شوێنە ئەمە ئاغاگیان ئێوە مردمتان بردگەسە ناوە بلا تەکلیفی ناکرێت و ناوێت و ئێشێ بێت و بڕۆین و تاک دروستکەین نەخێر ئاغاگیان عدەیەک دانا لەم سەرزەمینە حرەکەتیانە کرد مردم متمانەیە کرد و ئەکەوتە شوێنیان لە هەموو جێگەیەکی دنیا واسە براکەم لە توولا ئەم تاریخە کە بەحسیەکەن واسە تاک لە هیچ کوێ دروست ناکرێت تاک بەچی دروست دەکرێت ئێمە دانیشین و سەرلەنی و ئێمە نە موسساتمان وانە بەردەسانە ئاموزش پەروەرشمان وانە بەردەسانە بوجەمان وانە بەردەسانە ئینسانە خەیرە کەس لەگرات جامعەیە مەوجودەکە کە گیان بێس بە قسەی ئاخرم بکەم جامعەیە مەوجودە کۆمەڵی ئینسانیان هاڕیگە ئەم جامعە پیای پیاگی شیواتیە ئینسانە دانای شیواتیە حاکمیت نەیگەرەکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەم کارانەی کرد تا ئەمانەی وا وەپەراویست خریاگەن وا مەرد کوردن وا دانای کوردن یەکتری بناسن یەکتری بگرن من 5 ساڵە خەریکم قسە ئەەکەم 4 دانا بە یەکتری و ئەرتباتیان نەگرت هەر لەو هەڵەبجەی جەنابتە دەیان پیاوی دانای وەکو جەنابتی واتیە یەکێکتان بە یەک و ئەرتباتتان نییە یەکێکتان یەک ناگرن گشتان لە دوور و سەواد ڕۆخە یەکتریە کێشن کاکە سەواد بەردن یەک بگرن هەمووتان بەم نەتیجە گەین کۆمەڵی جنایەتکار هاتکن هەمووتان بەم نەتیجە گەین ئەم متەخەسیاگە هەمووتان بەم نەتیجە گەین ئەقڵتان هەست درایەتتان هەست لیاقەتتان هەست کیاسەتتان هەست شان و شەوکەتتان هەست دەیتەکانی بن کاکە بۆ ئێمە باوەڕ ئەمە نەتیجەیەکی قیامەتیانە هەڵەبجەز کاکە ئێمە گشتمان خەسیاگین قەتیس لە جێ خۆمانەماگین باوەڕمان بە هێزە خۆمان نییە باوەڕمان بە عەقڵە خۆمان نییە فکرەکەین ئەحیانەن ئاغایە فەیسەڵە التجاع المعاکس فرە پرۆفسۆرێکی گەورەز ئێمە ئینسان ئەحمەقێکین بۆ چون ئەو شەبەکەی ئەلجەزیرە وا لە دەسیات تەسویرە گەورەیە التجاع المعاکس توجهكي بو چون اما خليكين لايفكي فيسبوك يا استفادهكن عزيزم قدرت لقراد دس فيك معجزات انقرك معجزه ما قلت برخلاف تمام داستانك ام بدر سوختانه وتيان اما بالعكس كلمان والدروسيش العودرات وكو تشرخدن دي ساعات رواتنا ويكتني وجوا وتمام سؤال هاي كتوتها امر النداقه ايداتو توجه كركا غوريان اما عزيزم پس تاک دروست ناکرێ داناکان یەک بگرن مردم نکۆڵی ناکات بکەوێتە شوێنە داناکانە خۆی یەک بگرن باشە ئەم پرسیارە بکەین کاکن ئەم پرسیارە عاقڵانە بکەین ئایا کەسە ژیرەکان لەناو کۆمەڵگایەکە بە جیاوازی بیر و بۆچوونانە وابزان ئەگەر بە هەڵا نەچوو بەم قسەیەکی ئیبن ڕوشد هەیە بەلامەوە جوانە کاک پەیمان ئەڵێ جیاوازی بوونی من لەگەڵ کاک پەیمانە منفیکردنی کاک پەیمان نییە بەخشینی بەهایە بە قسەکەی تۆ کردنەوەی دلاقەیەک و دەرگایەکی تراگەر ئەمە تەوزیف بکەین بە زمانی کوردیانە دای بڕێژ ئەم جیاوازیە طەبیعیە خاوەن بیر و ڕا خاوەن نووسینەکان خاوەن هەیان بێت بەڵام گرنگ ئەوەی ئێمە بە جیاوازیەکانمانەوە تێ بگەین وەکو گۆرانی هەورانیەکەم بۆی نایتەوە ئێمە معتەریف بین بۆی کە دەردەدارین میلەتێکی پێویستمان بە فریادە ڕەسە باشە ئەم فریادە ڕەسە ئارێتەکەی چۆنە ئەمە قۆناغی دووەمە ئێمە وەکو نەتەوەی کورد تاوەکو ئێستا بمبەخشن ئەم قسەی لە سەطحی خوارەوە قەنەعەتمان وان نییە کە ئەڵێن کاکیسا لە کوردێتی کورداڵە کاکی جان خۆ دەستگر بە کڵاو شڕەکەی خۆتەوە ئەها ئەو لامان بەعسە ئەو لامان داعشە کورە هەر باشە لەخوا بۆ چونکە دوو ئەزمموی ئیملاقی گەورە قوڕی کردو بەسەری ئەم میلەتە شەقامت بۆ ناتوانێت شەقامت بۆ نابزوێن شەقامت بۆ جۆژ نادات باشە کە کاتێ قسەش ئەەکەی ئەوانەی کە خاوەن بیر و بۆچوون و من یەک نمونەت بۆ بێنە کاک دانا لە ساتەکانی حەفەی شوباتە تەلەڤیزیۆنی کێنێن تەلەڤیزیۆنی سپێدە تەلەڤیزیۆنی پەیام ئەمە 3 کەناڵی فەزایی گەورە بوو سەدەها ڕادیۆ لە ئەم هەرێمی کوردستانە سەدەها ڕێکخراو باشە سەدەها خوێنەوار و ڕۆشنبیر لەو هەڵەبجەی منوتا 500 کەسمان بۆ کۆنێ بوو باشە ئەڕۆشتین ئەمانە کاکە بۆ موچەکەی تۆوە ئەمانە موچەکەت نەبڕ
باشە مشتێکی سڵ ینی زۆر ڕۆنە زۆر وازە ینی فەلسەفە نییە ئەمە هێنانە جۆشی ئەفلاتون نییە بەڵام نا قسەکە لەسەر ئەوەیە ئەو سیستمەی کە جنابت ئاماژەی بووە کە ئۆخشنی ناو شادەماری ئێمە بووە و وەکو مێردەزمێ وایە نایاڵە ئێمە بجوڵێ بیرەکەینەوە بە جۆرە لە جۆرەکان ئەزانین دەردەکەمان چییە بەڵام ناجوڵێ بۆ چونکە قەنەعەتمان من یەک نمونەت بەمێ کاک پێم وتی هەموو ماڵێکی ئێمە کادیرێکی ئەم حیزبانێتیایە بە عەقڵ و بە نان و قوتیش ماڵی ئێمەش پڕە لە عەلی خامنەی یا غەیبیان ماڵی ئێمەش پڕە لە عەلی خامنەی بڵێ ئەم باشووری کوردستانە ئێستا 500,000 موچەخۆری بندیواری تایە 500,000 باشە ئەم 500,000 ئەگەر هەر خوان و خێزانەکان و 1 مناڵ بێ ملیۆنێک و 500,000 نانی حرامە ملیۆنێک 500,000 نانی نادادی ئەخوا کاک پەیمان ئەمە ئەڕژێنە ئەچێتە چایخانەکە ئەچێتە دائیرەکە ئەچێتە تەعزیەکە ئەچێتە ناو تەرمیناڵەکە ئەڕاتە ناو دائیرەکە ئەچێتە ناو حکوومەتەکە قوڕقڕاگەی و میلەتیان گرت باشە شکاندنی ئەم کۆنکرێتە قودرەتێکی پلانی ئەوێت هێز و توانایەکی ئەوێت لەخۆ بردووی ئەوێت نەتکردنی پەرژەوەندی قووەتی ئەوێت ئەمە بەوە ناکرێت لەسەرەوە دەست پێ بکەیت گرنگە تۆ باسی تەلەڤیزیۆنەکانت کرد باسی هەڵتەکاندنی کولتور و فەرهەنگ و زمان و قوربان سەرەوە کوێز پەلەم مەکە ئاخر خەریکی ئادرسەکە ئەشتباچی من کەفە خیابانم من مردمم تۆ مردمی سەرەوە کێس کاکە گیان من مردمم گوێ بگرە ئەوەی کە تەبلیغیان کردە مردم بۆ گەنە مردم بێسەوادە مردم فەقیرە مردم برسیە من نە فەقیرم نە بێسەوادم نە بۆ گەنم نە ئەحمەقم نە بێشەهامەتم نە حرام خۆرم من مردمم من تعبیر لە مردمەکەم و ئەوانەی وەکو منن باشانیان بە نەقەی من سێرکە ئاغا گیان من ئەمە 5 ساڵە هاتگمە ئەگرا بووگمە ناشرینە دنیا جمێنەکان خۆمەیدەم سینەکان خۆم سپەڕەکەم لە پەکەکە تۆ تا دەوڵەتە ئێرانت لە پارتی وێکێتی تۆ تا دەوڵەتە تورکیەت تا دەوڵەتە عێراق سینەم سپەڕ کردگە تا ئەم بریتانیا وامە ناوی ناژ بۆ باوک گیان و جنسیەکەم لێ نەسێنن بڕۆم بۆ کوێ من یەک مەرگ خەرزارم یەک مەرگ خەرزارم یا وەکو مرد ئەو جۆرەی کە لەدایک بووگم وەکو مرد سەر ئەنێم و یا ژیانە حیزە حیزە لە حەی کوێم دنیا ناکەم نایکەم و میراتە حیزە حیزەش بۆ مناڵم دانانم حیزە حیزە یعنی کەمزۆری منزور مە شتە قێزەونە نێدایەوە بەعسیەکەن تۆ ئەزانی ئێمە چۆ قساکەین یعنی کەمزۆری کاکەگیان یعنی تەسلیم بووم یعنی قبولی کەم دۆمینیشن بەسەر خۆما قبول کەم یعنی تەسەلوت بەسەر خۆما قبول کەم ئاغا گیان تۆ ئیمان لە مردمە نابینیت کەس ئیمانی نییە من ئێژم تەوەجۆ ناکەی بە کەلامە من کاکە گۆریان ئەم کاورات دەردی کوردبوونی نییە نێسی ئەگەر بیوایە قرچە لە قەڵەمەکەی هاتە خوارەوە وەلە چون دەردی ناوگەڵی هەست بە زڵفەکانە کەنیشکێک و خاص هەڵەدا بە مووە چەرمگەکانی وە لە بنم درزە مەمکی ئەدەرتێت خاص هەڵیەدا بە قەپش شۆرتەکەی شۆرتە دیوە ها کێشەکەی قەپەکەوە قەی پێستا بە قەپش شۆرتەکەیە ئەڕوات وەلێ چون دەردی کوردبوونی نییە ئاغاگیان ناتوانێ قسەکە لاڵە فاسدمانەکە کاکە گیان دەردە بێوەتەنی دەردە بێغەریبی دەردە سەرگەردانی دەردە بێمالکیەتی دەردە نەبوونە ئازادی دەردە بێمەعناییە زندگی کاکە ئەمە دەردە ئەمە کەی زندگیە بۆ ئێمە ناتوانین خۆیان بینە قەیەکتری هەر کەسێک جۆرێ فکرەکاتەوە با جۆرێ فکرکاتەوە بەڵام ئومەتە کوردی یەک ڕەوایەتی هەست لەسەر کەلان ڕەوایەتە یەک ڕەوایەت مەوجودە لەوانەیە جنابە حەز بە سەلاجە بکەی من نیکەم لەوانەیە جنابە حەز بە دۆ قەزوان بکەی من حەز بە نوشابە و کۆکاکۆلا بکەم کاکە ئەمە کەی اختلافە ڕەوایەتە کەلانە ئێمە بەرامبەر بە زۆڵم بە داگیرکاری بە عبودیەت بە فەساد بە لە دەستچوونە مالکیەت بە لە دەستچوونە خۆشبەختی و سەروەری ئینسانە کوردی مشتەرەکین بۆ ناتوانین ئاعتراف بکەین کاکە گیان لێدانە حاکمیت کارێکی نییە ئیشی عەقڵە بێ بزانی بەی لەکوێی ئیشی بزانی لەکوێی ئەدەی لە مەشروعیەتی بدە مشتێ جنایەتکار بەسەر ئێوە دانیشتکن تا من دەنگم هەڵ نەوەڕی نەموود ئەمانە جنایەتکارن خەڵکی ئێمانە دزن
من فاسدن کاکە فساد اقتصادی پارە پول کەس ناخا لە دنیا فساد دەستگای ئیداری کەس ناخا لە دنیا هەڵتەکاندنە پێگەیە مەشروعیەت حکوومەتەخا لەذا کاکە گۆریان توخوان ببەخشە کاکە گۆریان ئەم سەرزەمینە ئاقلینی واتیە ئاقلین ترسیاگن ئاقلین بێئێعتمادە لە چیە ترسی چی لە دەسەدەی ئێعتمادە وەسە من 2 پار و زیاتر بخوام کاکە کارێ بکە تۆ لە من زیاتر خۆی کاکە بوو نادەنە دەمە یەکتری خەڵکی ئەترسەیەکێکی تر بیوە کڵاشینکۆفەکە بگرە بەدەستەوە لە خیابان بۆ نێڵە هیچ کەس بیوان نێڵە هیچ کەس بیوان لم ڕستەی ئەخیرە من کەوتم لە سڵاپەوە دەست پێ نەکەین پێویستە لە سفرەوە دەست پێ بکەین هەنگاو بە هەنگاو بڕین لەم ڕستەی ئەخیرەوە من وەریەگرم و زوومە خەمە سەر ئەم قسەی تۆ من قەناعەتم وان نییە هەلومەرجی دەباری ناسازی کورد و ئێسە ئەوە بخوازێت ئێمە بچینە سەر شەقام بەچەکەوە دروشمی ئێمە بگۆڕێ حکوومەت نەک بڕوت ئەمە ئیسلاح تەڵەبیە چۆن حکوومەت بگۆڕێ کاکە بێسە تۆ حکوومەت لەسەر ئەساسە دەوڵەتە عێراقیەکەی بەم قانونە ئەساسی دەوڵەتە عێراقیەکەی بە بازی و قەواعدە بازی دەوڵەتە عێراقیەکەی تۆ چۆن یەخەی بێستان بۆت بێژم تۆ هەر حیزبێک دابنی نە قودرەتە اقتصادیت هەست نە پوڵت هەست تا بتوانی بەم حیزبە لە ڕکەبەرایەتی قانونە ئەساسیە کە مەشروعیەت بە تۆ ئەدا بتوانی لەناو ساحەی سیاسی و قودرەتە دەوڵەتە عێراقیە بازی بکەی واردە مەیدانە بازی بفۆرە ڕاقتێنن ئەمە یەک پس ئێمە نە بازی حاڵیمان بووگە نە زەمینە بازیە ناسین فەرماندەی دروست حساوی زەمینە بازی خۆی تعریفیەکاتەوە نەیاڵێ دیگەران بۆی تعریفکەنەوە با من نوکتەیە کە پێ بێژم تۆ فکرەکەی من مەشروعیەتە جەهانیم بۆ مهمە و ئەندازەی تووری بۆ مهم نییە تۆ ئەگەر ڕۆڵەوی بە زەمینە بازی بە مێزە بازیە پۆکەر خۆت تەحمیل دەکەی هیچ کەسێ تۆ ناواتە سەر مێزە بازی بزانە کاکە گۆریان بە کەرامەتم تۆ شتێکە پێ نەبێت هیچ کەسێ پێت ناژێ شیرینی هیچ کەسێ ناژێ پیاخاسەس هیچ کەسە ناژێ ناندارە بۆ چۆن خۆی خراوەوێ گشتی حەسوودە گشتی لە پشتۆ بۆ دەکوتێت چۆن تۆ خۆت ئیسباتەکەی بە قودرەتە خۆت بە مردانگی خۆت بە نانبیەیی خۆت بە سەوادە خۆت بە شەو نخونیە خۆت کاکە گۆریان من و تۆ خۆ یەکتریمان نەناسی ئەمان ناسی تۆ چۆن منە ناسی من بە زەحمەت خۆم باس بگم تۆ بناسم من زەحمەتم کێشاکە بەهام داگە بابەتی ئەوەی دانەی هەڵەبجەی کە جەنابەت بی من بناسیت و ئەم ناسیت ئەنا من وەختی هاتم 5 ساڵە پێش وەختێ دەسم پێکرد بەچکە حیزبیت و لە قاسملوو هەڵەگەڕیاوە منەوەی تۆکیەی ئمڕۆ هیچ زاتی نییە بێژێت تۆکیەی قاسملۆکەی لە 7 کنانە ئاشارێت و زاتی نیە دەمکاتەوە کێ کردی من وەختی هاتمە ناوەم فەزای سیاسی کوردەوار قڕۆق کردیا بوو مشتە حیزب فاسد خۆیان کردبوو بە نوێنەرە کورد بچۆ من دەرپێم لە پای دانەیان داکەندگە بەرەی تەبلیغاتی پەکەکە بازی و زڵف بازی و قوتبازیم لە کۆ کردەوە ژنبازیم کۆ کردەوە فعالیەتە مەدەنی لە سنە لە کرماشان لە مەریوان کۆم کردەوە کۆڵبەربازی لە بەشی تەبلیغاتی و کۆم کردەوە هەر بەم تریبوونە فەیسبووکیە تۆ ئیشی خۆت تەحمیلە بە فەزا بکەی تۆ ئیشی خۆت تەحمیلە بە جەهەن بکەی هیچ کەسی حاضر نییە بەشت وڵات چاوی دەرتێریت تا ئەو بێبێژە غەڵەتم کرد کاکە غەڵەتم کرد کە لە ڕێی خوا چیەکەی بزانە جانف کندی سخنڕانیەکی کردگە جەنابە هەم عەرەبی ئەزانی هەم ئینگلیسی ئەزانی جانف کندی 1960 سخنڕانیەکی کردگە لە بین ڕۆژنامەنەگارانە وتی کاکە گیان ئێوەی ڕۆژنامەنەگار دروست حرەکەتکەن وەختی خۆی کارل مارکس لە لەندەن و مەقالەی بۆ ئێوە هەنار ئێوە $3 پێدا کارل مارکس فەقیر و باوک ساحێومانی دەراورد با ئێوە مشتان نەقوچایە $60 دایەوە مارکس تا ژیانەکەی بڕایە ڕێوە کتێوە کاپتاڵی نانووسا جامعەی جەهانی ئێمەی بێهۆڤیەت کرد بێ سەرزەمینمانی کرد لە ئینسانیەت دامانی خست ئێشێ ئەو جامعەی جەهانیە بابەتە ئەمە بەهای سەنگین بات و چۆک دادا بەمە ئەمە بەچی ئیمکان پەزیرە بە هێزە جەمعی ئێشێ دروستکەی مردم ئێشێ دروستکەی ئاو ترسانەی وا لە زەهنیەتە جەنابتا جەنابە ئێژیت لە هەر ماڵێکە ئەقلیەتی کادرێک هەست وەلێ لە عەقلی خۆتیشا کاکە گۆران ئیستە لە عەقڵ خۆتیشا سەربازێکی عێراقی لەسەر هەر خانەی مێشکە دانیشتە
دروستە بەس گوێ لە برات خۆت بگرە من بۆچی ئەم فۆبیایە چییە من ینی تۆ قەنەعەت وایە لە سەدی ترس نالۆژیکیە کورە کاکە خۆ منیش ئەترسم فکرەکەی من لە چی ئەترسم من لە بێکەرامەتی ئەترسم من لەوەی ئەترسم نامەردوم من لەوەی ئەترسم ترسیاگوم من لەوەی ئەترسم کەسێک ئەم ترسانە وەکو زات من هەموو بەڵام ترسی کەشم هەیە ئێستا من لە واقعەکە من لە واقعەکەم لەم کوردستانە ئەزانم لەوەی کە ئەم ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو عیبێکی بەوەی کە تۆ تعبیر و لێکرد بێ و تعبیر و لێ نەکرد بێ پێ ڕانەگەشت بی من پێ ڕانەگەشتم سوزانم میدیاکە پێ ڕانەگەشت بێ گرنگە بۆ ئێمە بزانین چۆن لەگەڵیا وای لێ بکەین ئەم دەوڵەتە ببێ بە دەوڵەتێکی مەدەنی و دەوڵەتێکی هاوڵاتی بوو بەوەی کە ئێمە بەدیل بی کاک پەیمان والله بالله تەڵڵا سبەینێ گۆریان ئەم حکوومەتی هەرێمە بڕوخێنێت جمهوری ئیسلامی ئێران دێتە ناو سلێمانی دانیشتن لەگەڵا ئەو شتیش فەرزەکە بەس واللهی تۆ بی ڕۆخێنی لە تاران و جمهوری ئیسلامیە ڕۆخێنین هایتە کاکە بازی سیاسی نازانن با بزانی سەر جمهوری ئیسلامی لە عێراق کەفی با بزانی عێراق ئانستەبلایز کریاگە بۆ داهاتووی دەوڵەتە ئێرانی با بزانی دەوڵەتە ئێرانی نەمەوجودیەتی واقعی هەست لەسەر زەویە نە نیروی واقعی هەست لەسەر زەویە نکتەیە کە پێژم باش بزانی ئێمە ئەم کارمانە بۆ وا کرد بۆ نەڕووینە سواڵە عەرەبستانە سعودی بژین عەرەبستانە سعودی پارەمان پێ بە ئێمە 50 دانە پێشمەرگە دروستکەین بۆ خاتری ئەوەی ئومەت و کوردی فێرە ئیدەی سیاسی بێت ئیدەی سیاسی بگرێتە دەسەوە وەختێ بوو بە مەس هاتە ناوە خیابان ئیدەی سیاسی وەدەسوێت نە مەسێکی کوێروێت نە تودەیەکی کوێروێت دەسێکی وێرانگەر بۆشتێنێ بە شدت سەرکوب بێ بترسێت وە بڕاتەوە ئیدەی سیاسی پێدەین ئاگەگیان جنابە هاتکێشی دەوڵەتە مەدەنی کێری براڵشتی دەوڵەتە مەدەنی لە ژێر نەزەرە قوانینە بینالمەلەلیە دەوڵەتە مەدەنی بە تەعمیری ایالاتە متحدە ئەمریکا یعنی مرۆڤ خەسیاک یعنی مرۆڤ بێ ئێرادە لە ژێرە کامە چییە لە ژێرە قانون دروستکریاگە دەوڵەتە فدراڵە عێراقی بە دروستکردنە مؤسساتێک کە ایالاتە متحدە ئەمریکا بۆ تۆی دروستی کردگە بۆ خەساندنە تۆ لە تەئیدە کیا لە تەئیدە پارتیە کاکە ئەجازە فەرمو کاکە گیان جەنابە حەد لە خۆت و ئێژی دەوڵەتە مەدەنی شی کاکە ئەجازە فەرمو تۆ هاتکی مێژووەکو بەسەر ئێمە سەپاندگە قبولت کردگە چوارچەوە دەوڵەتە عێراق قبول کردگە تەمامە ئارەزوت ئەمە سەرناوە قانون ئەساسی دەوڵەتە عێراقا ئەحیانەن بە تۆ بێژی هاوڵاتی ئەحیانەن تۆ باوەڕ بەم بازیە بکەی کە لەگرا بڕێ حقوقیش بۆ تۆ قائلن و ئەگەر تۆ ئەم حقوقت چوە ژێرە سوعالە و بێتە ناوە خیابان حق التعرض وحق التجمع وحق اعتراض بێ کاکەمە تۆڕەهاتە بۆ خاتری انقلاب بکوژن ئەمە تۆڕەهاتە بۆ خاتریەوەی کەمینە سازیان کردگە تۆ فکرەکەی جەهانە سەرمایه‌داری چی کردگە کاکە گۆریان با من یەک دەرسی تر بامەوە ئەساسە فەلسفەی سیاسی لە غەربە دوو کەس زۆر مهمن دوو کەس یەکێکیان ئاغایە نیکۆلاس ماکیاڤێلە کە فەلسفەی سیاسی دروستەکە یەکێکیان ئاغایە گوستاڤ بۆلۆنە یەکێکیان ڕەوانشناسی تودەی نووساگە یەکێکیان فەلسفەی سیاسی نووساگە هەردووکیشیانێژن و فرەقێزەونن ئاغایە نیکۆلای ماکیاڤێل ئێژێت و شەهریار ئێژێت و ئەمیر ئێژێت ئێژێ ئەمیر ئەزانی منم کتێومە بۆ نووساگە چون من وامە ناو مردمە و تۆ خازە خوێنمەوە من وامە ناو موقعیەتە مردمە سیچوەیشنە مردمە تۆ خازە خوێنمەوە موقعیەت ئەتوانێ با لە موقعیەت سیچوەیشن ئەتوانێ با لە سیچوەیشن وەلێ پوزیشن نادا لە پوزیشن ئەزانی دنیای سەرمایه‌داری چی کردگە ئەمڕۆ لە جەوامع بەشەریە لەبەر خاتری و حکوومەتەکانی هەتایی و ئیلاهی بکاتەوە وەکو حکوومەتە خوا ئەزانی چی کردگە پوزیشنی دروست کردگە مردمی کردگە سەهزارتی کە مردم و جامعە شتێکی انتزاعی هەر مەوجود نیە تۆ کێی تۆ مامۆستایی تۆ ڕووناکبیری تۆ پزیشکی تۆ دکتۆری تۆ ڕۆژنامەوانی تۆ مردم نییە خۆ وڵا ئەمڕۆ مامۆستایان موچیانی هاتنە خیابان چاوێن دەرهات موچیانی هاتنە خیابان ئەمڕۆ پزیشکان هاتنە خیابان دێ ئەمە خۆ مردم نییە مردم پوزیشن ناتوانێ با لە سیچوەیشن
وەلێ مووقعیت سچویشن ئەدا لە سچویشن مردم ئەدا لە حکوومەت مردم وەختی قەستی کرد حکوومەت قستی کردگە مردم کاول کا وێران کا تەجاوزیان پێ بکە سوارە ملیان بوێ مردم وەختی قستی کرد کاول نەوێت تەجاوزی پێ نەکرێت کۆی لە نەوێت قەست ئەدا لە قەست چاک دروستەوێت شەڕ کە دروست بوو ئەو وەختە حاکمیت ئەنیشێتی سەر جێگەی خۆی تو ئیشم مردم فێرە مشارەکەی سیاسی بکەی نەبڕۆی مردم ئیدیوکەیت بکەی نەبڕۆی مردم تعلیم دەی مردم ئیشم متوجه بکەی کە هەڵوەست سیاسی بگرێت کە بەرامبەر بە چارەنووس سیاسی خۆی مەسئول بێت کە بفەهمێت وەختی فیلمی بۆ دروست ئەکەن ئەمە گشتی فیلمەکە دەسەڵاتی لەدەست دەربێت ویستم یەک شتێک پێڵم کاک پەیمان نازانم پەیامەکەم پێت گەشتیان نە ئەم قسانە وەک ئەوەی کە منزوری منە ئایا ئەم قسانی کاک پەیمان اعتیباری هەیە لای من ئایا باشە یان خراپە عەقڵمەی بڕێ عەقڵم نایبڕێ ئەمە قەزەیەک قەزەی من لەسەر ئەوەیە فەلسەفەی شتێکە یەکوێتی فەلسەفەی واقع لە واقعی هەلومەرجی ژیان و دەوڵەتداری حکومەتی عێراق و کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پراکتیزەکردنی ئەم بیر و بۆچوونە ممکن نییە کاکە من ممکنی ئەەکەم تۆ ممکنی مەکە من ممکنی ئەەکەم وە پێلەقەیش و ممکنی ئەەکەم کاکە گیان با بزانم سێرکە ئەوە ئەزانی بۆ ئینقلاب دروست ناوێ چون ئەو ئەقلیەتە وا لە زەهنە جناب تا جناب و ئەیکەیتە ناوی جامعە جناب و ئەیکەیتە ناوی جامعە ئەنا یەکێتی و پارتی ئجازە بدە یەکێتی و پارتی هەموو خوێندنەوەی پێت ئێژی یەکێتی و پارتی ماندوو بوون لەم دەسەڵاتە پیاگ لێلیانی بسێنێت کاکە کاورا دزیەکە کاورا حیزیەکە کاورا منەتی بە خەڵکی نییە کاورا هەرچی تەعدا و تەجاوزە ئەیکا ئەمە نیشان ئەدا نەهات کە دانیشێ گەرێکی بڕوا پیایتیانێ دەریکا تەوەجۆت کراغە گیان تۆ بە هەر عیلم و بە هەر منطق و بە هەر ڕیال پۆلیتیک و بە هەر واقعیەتی کوێ واقعیە دەزانی چییە واقعیە دەزانی چییە سوال حاکمیەتی وا دەوروبەری بە دوژمن تەنیا گەسۆ دەوڵەتە تورکیە دوژمنە دەوڵەتە ئێران دوژمنە دەوڵەتە بەغا دوژمنە دەوڵەتە سووریە دوژمنە بۆچی بێمنەتە لە خەڵکەکەی بۆچی خەڵکەکەی ناڕازیە بەدەسیوە بۆچی خەڵکەکەی بە فاسدیە زانێ بۆ هەرماوە سوال ئاغەریان بێسە بۆ هەرماوە دلیلی ئەمەسە نە ئێران دوژمنێسی نە عێراق دوژمنێسی نە سووریە دوژمنێسی نە تورکیە ئەو مەئموریەتی پێداگە مردم فاسدکە و فاسدی کردی ئەمەی وا دوژمن ئەمان خوات و ئەزمونونەکەمان ئەکەوێتە خەتەر تۆ هەر ئەزمموی شێبووکە بەگەر توێ ئەکەوێتە خەتەر ئەحیانەن دقیقەن توێکرد جنابەت بەحسە ڕەعال پۆلیتیکەکەی واقعیەتەکەی منیش بەحسە ئەلمە سیاسەتە بۆکەم ئەلمە سیاست ئێژێت کەمینەیەک کە دەوروبەری دوژمن تەنیگەسیوە ئێشێ ئەوە متحید وێنە ناوی یەکتریا ئێشێ ئەوەنە ناڕزایەتی تیانەوێ چون دوژمن لە دەرگای ناڕزایەتی و تێتە ژورۆ بۆ تۆ دەی بۆچی تیۆر چیە کاکەگیان دیکە لە ڕێخوات و ئێمە بە چی ئەزانین کاکە هەم سیاست ئەزانین هەم تئۆری ئەزانین هەم کارە عملی و مەیدانی ئەزانین کارە من ئەوڵۆ پێتم لەوت مردم بە تەسویر ئەگیرێ مردم چی بەچی ئەژێ مبارزە دوو یەک پێشمەرگەی سەرزل و دەمە قۆپانێک و چیەک چەفیەیەک و لە بەرامبەر دانێ ئەسکەر وێسیاگە تەقاکەن لە یەکتری ئەمە مبارزەست خەڵک نازانێ ئەمە منێکە مبارزەی عەمەلیە نافەهمێ ئەمە خەیلی جەرگورترە نافەهمێ ئەمەی کە من ئەیکەم فتحە و هەر دەفعەکە ڕۆمەناوە هەر جبهەیەک فتحێکی گەورەکەم و تێمە دەرەوە نافەهمێ زەن بۆ نافەهمێ چون بە چاوە خۆی تەقەی فیشەک ناشنەسێ تەق فیشەک تەقێنێت وەلێ بزانە یەک نەفەر لە حکوومەتی هەرێما زاتی نییە بێتە مەیدانە من یەک تریبوون زاتیان نییە بەنە دەسە من کاکە تۆ نایژی ئاشتەوانی ئەوە من تەکە دواگرەوەکەم من خەڵکان نادەم بێتە خیابان حکوومەتە هەرێم پیاگە یەک سەعات بەرنامەی تەلەڤیزیۆنی باتە دەست من هەفتەی یەک ساعت ئەگەر حکوومەتە هەرێم تنە خۆی بە کورسیەکە تا سێ مانگی تر ڕاگرت من هەچیشتە ئەگۆڕم تەواوی ئەەکەم و خۆم و تەواوە یاران ئاخست لێرە مێژم تەواو بوو کاکە بەس بە قسەم تەواوکەم کاکە گۆریان من نەخۆ من بەسکە بە خواوە بێژم خوا وەحی پێم کردە پێغەمبەرم نە پوڵ و ئەبزارم هەست بێژم ئیسرائیل وا لە پشتما و ئەمریکا پارم پێدا سەرکە هەر لەم دیبەیتە 102 نەفەری واتیا زیاتر لە 50 نەفەری پەیڕەوە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆز ئەمە یعنی قدرەتە سیاسی ئەمە یعنی حێزە اجتماعی یعنی کەسی توانی یەسی عدەیە ئینسان پەیڕەوە خۆی بکە تەوەجود کراغەگیان بڕۆ ئەلمە سیاست بخوێنە تا بفهمی بازیە سیاسی چ شکڵان من کاورای کرماشانی نییە لەو هەڵەبجیت و یارە ئاخێزیمان هەست لە توو لە تاریخە کووردا بێوێنەوگە نەوتکمە پێغەمبەرم
نەوتکمە وەحیم بۆ هاتکە نەوتکمە بابا ئامریکاوا لە پشتما نەوتکمە بێ $100 پێ بم ئەمە قدرت نییە چیاغەلیان ئەمە هێز نییە چییە بۆ ئەوانەی حکوومەتە هەرێمەکو سەخت ترسیاگەن با من نمونەیەکی ترە پێ بێژم خانمە مەریەمە هەڵەبجەی قەرار بوو بێ قسە بکە ژیان هەڵەبجەی تاقانەکەی هەڵەبجە لەبیرتێ ساعتی 3 نیۆڕۆ بە کاتی بریتانیا تەکی مناق قسەی کرد وتی کاک پەیمان من نەچیروان بارزانی بردگمێ لای خۆی شوقەیشی پێم داگە کاریشی پێم داگە فەرماندارە حکوومەتم وەلی ئەزانی شوقەکە بەناوم نییە ئێمە دیبیتمان کرد و خانم بێتە دیبیت نەیتوانێت بێتە ناوە دیبیتەکە قسەم کردەکە وتی کاک پەیمان من هەموو شتێک بە دەفتەری کاک نەچیروان ئەڵێ وتومە ئەڕۆمە ناوی دادگاهە جینوسایت و قیامەتیانە هەڵەبجە وتیانە بڕۆ وەلی حەماس نەگرێ جمێن بی ڕاستی ئەزانی سەنەدی شوقەکەمان هەناردە بۆت یعنی ئەو خانمە تا ئەو دقیقە سەنەدی نەبوو تاوەی کە زەنیدا وتی ئاخر من هەموو شتێکیان پێ ئەڵێم وتم دەکارە خاسێکە کرد قدرت یعنی چی بەچی ئێژی قدرت وا کاورا زاتی نییە خۆی بخاتە پەڕۆ ئێمە وا زاتی نییە نزیکە من بێتەوە من خاص دەزەوەشێنم من چووگەم کاورا ئێژێ من کوردم بۆ کورد هەڵساگەم ئێژم بێرە بەرەوە کاورای نادروست بزانم تۆ کێ دروستی کردەکە کێ تۆ بۆ کورد هاتی لە کوێوە هاتی بۆ کورد ئادەی کورد چییە ئادەی یەک لاپەڕە بێنە بزانم تۆ چۆن دەوڵەتی کوردی دەوڵەتە کوردی یعنی ئیدەی کوردی هەست کوا ئیدەکەت کوا ئیدەی کوردی تۆ اقتصاد لەسەر چی ئەگەڕێت مؤسسات لەسەر چی دانریاگە کورد کێس نیست چۆن وە خۆدێجی دەسەڵات و کوردی بۆ مەگەر بنێشتە کوردیە مەگەر مامری ئیسرائیلیە لە هەڵەوجە لە لادەیەکە ئەگەڕێژی هێلکەی کوردی کرد چون دەما قۆپا نەکردگەسە بێ دەوڵەت و کوردیە تەوەجۆکەی کاک گۆریان قدرەتە ئیجتماعی خۆی نیشانەدا هێز ڕەهبەریەت خۆی نیشانەدا ئەمە دەسەڵاتە کاورا ئەیوێنێ من ئیدەم هاورگە و ئیدە جامعە ئالوودە ئەکا با بزانی ئەو قدرەتەی وا ئیدە هەسی چەکە ئەتۆمی نێسی ئیدە و من ئەم کارەی کە کردگمە خۆشیان ئەزانن فەرازەکەیسی بزانە دانێتی هەڵدریاک هاتوو ڕۆژە ئەوەڵ وتی کارە هەڵەبجاکەی تف لە دەمیا وشک بوو وەختی قسەیە کرد جیاوازە هەڵەبجی جیاواز و هەڵەبجی جیاوازمان هاورگە ترۆزیە ئەژیوانە ناوە خیابانە خەریکە ترۆزیە فرۆشیە بابەتی جیاوازمان هەورگو لەگای جیاوازمان هەورگۆ تف لە دەمیا وشک بوو دەحفێ نەجمەدین و غوڵامی لێدا و دەحفێ نازانم چێ لێدا تا خۆم تریبوونەکەم گرتە دەست و ئیدەی دادگام هاورد وتم بەر ئەساسە ئیدەی برتراند ڕەسەل و جان پۆرساڵ منیش تریبوونە نەمادینە هەڵەبجاوەمە بەرەو بەمەت ناخێز چواردە دادگام کرد گڕی سند خەڵکە هەڵەبجە خۆی هات دی ئەم تریبوونە دەزەوەشێنی خاص دەزەوەشێنی کاورا فەورەن هاتوچی دادگۆیم هەڵەبجین و هەڵەبجینە خۆمانە منە ڕوو دادگا دانێم و حکوومەت هەرێم فیتیە کرد ئیسە بڕۆ ڕەوایەتی دانیاگە ئەو ڕۆژە بەلای ڕاستە کەفتی یا بەلای چەپا کەفتی ئەو بە قاندرمەکانە سەرەکەوتی یا داکەوتی ئەو بەڕازی بوومە قوروانی ئەو دڵەتە و کزەی دڵت و وەچی فرمێسکێ گەڕژێنی بڕۆ بابا کۆی کەرە و کاورای فاسد بڕۆ ئیستا بۆیان کردگەسەوە تەلەڤیزیۆن ئەو دادگا ڕۆڵەیە وەکو پەیمانە حەیدەری وا لە پشتیان مەعنا پێیاکات ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە پشتیان مەعنا پێیاکات گڕە ئەم کەلامە وا لە پشتیان مەعنا پێیاکات ڕۆڵەی وا دانیشکە مەعنا پێیاکە ئەنا کاورای فاسد کاول تۆ هەر حیچێ نەوگیرە تو لە عمردا تەوەجۆکەی کاکە گۆریان ڕۆڵە لەگرا دانیشکە ئەگەر سەریانم نەکرد بە قوڕانەوان کەمتەروەم من لە کونە زامەکانم و هاتگمە دەر من دەردە کوردبوونم هەزحاڵی تێ کاک پەیمانجان عەزیز ماڵەکە ئێوە بەرەوە طبیعی ئەنی با قسە بکەین بۆی طبیعی قسەکەم ئەمە تووڕەیە عەقڵە کاکە گیان با بزانی خۆ من تووڕەیە فەردی نییە تووڕەیە فەردی وەسە بەنەموین زوو خاوەوێتەوە ئەمە تووڕەیە عەقڵە پرسیار تووڕەس با بزانیت عەقڵ تووڕەس با بزانیت وەختی تۆ پرسیار ئەەکەی تووڕەیی ئەنوێنیت بۆیە تووڕەیە من تووڕەیە عەقلیە هەر دقیقە گڕەسێنی زیاتر گڕەسێنی خۆ فەردی نییە کاک پەیمانجان ئیجازە فەرموو منزوری من ئەمەیە لە خزمەتی جەنابتان ئەم قسەهایی کە ئەکرێ کاکی کۆمەلگا خۆی بۆ خۆی حکوومەتەکەی بیر و ئەندێشەی ڕوانینی بۆ ئایندەی چۆن بێت و چۆن بژیت ئەمە جۆرە ئایدیایەکە هەموو قسانی کردو من معقولەتی تیابین هاوڕام و بیرڕام لەگەڵ بەڵام گواستنەوە و پراکتیزەکردنی ئەمە لە واقعا
شتێکی ترت بیاێت با من نمونە دوێمێن چەند نمونەیەکە بێ منە وڵاتانی دراوسی ئەو دەوڵەتی ئێرانی کە جنابێت من معتەریفم ئەنی لەوا هاوڕانیم ئێران دەوڵەتە بەڕاستی چۆن دەوڵەتە بەڕاستی مؤسسەی هەیە مێژووی هەیە کولتوری هەیە ئاینی هەیە فەرهەنگ ئەدێ باشە بە سوالێک لێ بکەم با سوالێک لێ بکەم با سوالێک لێ بکەم ئەی بۆ شەروال کەوت کە سەقاپی ئەترسی عەلی خامنەیی بمرێ بۆ آخر کاکە تۆ یەکێ لە شار و هاتو یەکێ هەواڵی شاری ئەپرسی اجازه کاکی گیان تو لە خۆتۆ پیپیانی ئەزانی بۆ پیپیانی من تاریخ ئێران ئەزانم تاریخ ئێران کولەن جعلە تاریخ ئێران ئەمە ئێژێت یەک دانە پادشا ئازادە ما بەقیە ڕعیەتن ئەجازە فەرمواغەیان تۆ لە دەوڵەتە مۆدەرنیشا ڕەزاخانە پەهلەویت هەست ئەگاتە 1320 ڕەزاخانە پەهلەوی لا ئەوەن کوڕەکەی ئەنێنە جێگەی 1357 ئاغای حمەرزا پەهلەوی لا ئەوەن ئایەتوڵا خومێنی ئەنێنە جێگەی یەک نەفەر دەوڵەتە ئێرانی بەر ئەساسە کاریزمای یەک نەفەر فەڕەه یەک نەفەردا ئەنرێت توجه فەرمووی عەلی خامنەی هەر لە ئیستۆ ئێشە جێنشین بۆ خۆی دروستکە کێشەی بۆ دروست بووکە بۆ چون ئەلەگرا شەڕە قدرت دروست بکە مردمێ مەوجود نییە ئەزانی من چیەکە من چگە ڕووکە ئەەکەم ئەیان لەمە بژی یەکتریا هەرچیەکیان کرد نەیانتوانی بازیەکە بۆ نەبەرەوە وانە تۆ فکرەکەی نە مێژووی هەست نە فەرهەنگی هەست نە ساختارە سیاسی هەست هیچی نییە دەوڵەتە ئێرانی بابا ئامریکا و ئیسرائیل قەپیان کردگۆ سەریا مشتێ مەڕووماڵاتیان بەناوی مردم لەوێ بەرداگە ڕۆڵەیەک نییە کۆی کاتۆ وا ئێمە کۆی ئەەکەینەوە وە کۆی ئەەکەینەوە با بزانی 1800 ساعت ئێمە لەسەری قسەمان کردە ئەم خوێندنەوەیش من بۆتم کرد تا ئێستا هیچ کەس بۆتی نەکردە ئیجازە فەرموو کاک پەیمان سەکەم لەسەر ئەوەیە ئەم دەوڵەتی ئێرانە لێگەڕەوە من تو جیاوازم لەبدایەوە بە ئەم خەیاڵەی خۆی کە من ئەمە بێت نەوەوی دروستکەم و ئەمە لە بواری کارەبا و خزمەت گوزاریە بەکاری بێنم دوورە لە مەسائلی ئەوە ئەمریکا لە بەرامبەری ئەو وڵاتانی 5+1 کاک گۆریان تۆ ئەزانی ئێران لەکەیەوە خەریکە نەوەوی دروستکە تۆ ئەزانی لەکەیوە پام پێت ئیجازە فەرموو کاکە خە پێت بڵێم لە 1950 دەوڵەتە ئێرانە ئاریایی گەرە کەسی چەکی ئەتۆمی دروستکە پاکستان 1958 بە ئیستقلالگەیگە بە وجود هاتکە هەفتمین قدرەتە هەستەییە ئێران لە 1950 قەرارە چەکنەوەی دروستکە و دروست ئیس بڕۆ تا دروستیکە ئەمە زانی چی پێژێ قرار نییە دەوڵەتە ئێرانی چەکنەوەی دروستکە دەوڵەتە ئێرانی بەسەر سەرزەمین و کوردەوار و دانەریاگە ئێشتی ئەم مردمی ئێمە بخەسێنێ نابودیکە من پێت وانە بێ فکرەکەم ڕەشتی کورد نییەها فکرەکەم مازەنی کورد نییەها من هیچ فکرەکەم کە ڕەشتی و مازەنی و سیستانی کوردن ئەوێ سەرزەمین و کوردەوارە دەوڵەت و مؤسساتێکی یەهودی بەسەری و حاکم بووگە کە لە ئێرادەیە هیچ قەومێک و لە ئێرادەیە هیچ کەسێک ناکەسە دەرەوە ئێمە هیچ کەسێکمان نییە ناوی ئێرانی وێت و ئێرانی هیچێک نییە لە ئێرانە هیچ معنایەکی نییە سوحا عەلی خامنەئی بڕوات دەوڵەتەکە بترازی یەک نەفەر نادۆزیتەوە ئێرانی بەس ئەساسە دەوڵەتە ئێران لەسەر یەک نەفەر دانەریاگە کاک پەیمان ئەم جیاوازی من تۆ لێگەڕێ من ویستم وێنەی کردشان ئاخە کاکە گیان براکەم من لەوێ لە دایک بووگم بە تاریخی گەورە بووگم دێڕ نییە هەر لە کوورەشە کەبیریوە تا منم تەیمورە جەهەنگوشای تا لوتفەلی خانە زەند تا خاجەی تاجدار من ئەم تاریخەیم خوێندگەسۆ لە بازیە سیاسیەکانی ئەزانم هەر لە شەهریوەری بیستیوە هەر لە ئێقلابە مەشروتیەتیوە هەر لە ئەوەڵین نەحلەیە چەپیوە هەر لە حزبە هیممەتیوە کاکە من بە تیا چووگە من ئەزانم چ خەوەرە مێرانە هەر لە تاریخخانە ئەغە مەجاریی کاکە وەڵڵا ئێوە نازانن چ خەبەرە لە مێرانە ئێوە قسەکانی مامجلال تکرارەکەن 2500 ساڵە دەوڵەتە تۆ بێڵە با من نقطە سەری دیار شتێکت پێ بڵێم بە ئەو کاتە بەسەر ئەمریکا لە بەرامبەر ئەم دەوڵەتە ئەڵێن نەخێر کورە ئێران بەچ ئامریکا ئیجازە فەرموو لە بەرامبەر ئەوە تورکیاش دراوسی ئەم هەرێمەی من و تۆیە S-400 ئەکرێ لە رووسیا ئەمریکا پێی ئەڵێن نەخێر باشە عێراق سەدام حوسێن شتێکە لەگە قورسی هەڵەگری ئەوە نەیە ئەڵێ بە ئەوەنە ئیسرائیل تەختەکەم ئەمریکا پێی ئەڵێن نەخێر بۆسێک ئەم وێنانە عێراق ئێران تورکیا لە باکووری سووریا
هێزە کوردەکان بزات یەپەکە باشە ئەوێ لە عفرین و خۆی بەسێتەوە لە ڕێگای دەریاوە بە ئەوروپاوە تورکیا دێتە ئیگرێت و بە گڵۆپی سەوزی ئەمریکا و رووسیاش لە هەر شتێکا جیاوازن لەوایەکان گیربن بزانە هەموو ئەمانە کۆکەرەوە ئەگەر ئیرادەی میلەتەکانی تورک و عەرەب و فارس بێت گرنگە ئەگەر نەخێر ئەمە معادلاتی سیاسی بێ ئەمریکا ئەی کێشێت بۆ ئەم گەلانی ئەم ناوچەیە ئەمەش ئاماژەیە کە بە من و تۆی کورد ئەڵێ هەنگاونان بەبێ ئیرادەی نێوخۆی و دەولی هەڵەیەکی کوشندەیە کاکە گیان بێسە با من نوکتەیەکە بۆ بێژم ئاغا گیان بێسە کاکە گیان بێسە جنابە خەریکی ڕێئال پۆلیتیک بۆ من بەحسەکەی بامێش ڕێئال پۆلیتیکە بۆ بێژم با بزانی گیرە ئێمەوانە کوێ بۆ کاولین ئەوەی بلا ئەوەی دەوڵەتە ئێران بەچە ئامریکاس دەوڵەتە ئێران دەوڵەتی یەهودە با بزانی یەهود تەکە ئیسرائیلا فەرقەکە یەهود تەکە ئیسرائیلا فەرقەکە با بزانی لە مێژووی یەهود نووسریاگە تۆ دەوڵەتێک کەس بە ناوی ئیسرائیل 1000 ساڵ بەر لە میلادە بەسیە ئەم دەوڵەتە قەومێکی واتیە بە ناوی قەومە ئیسرائیل خوایەکی هەز مەخسووسە قەومە ئیسرائیل دەوڵەتێ دروستکریاگە مەخسووسە قەومە ئیسرائیل تۆ لەگرا هەم حکوومەت وحەم خدا لە خزمەتە قەومیەتە ئاوێنیت ناگەهان هەر لەم تاریخەوە یەهود دروستی کردگە ئاشوریان تێ ئیسرائیلەکان ئەگۆزێت و تێریتیانە ئەم سەرزەمینە تۆ پێیەژی کوردستان یعنی قەومی تنکیەکە هەر لەم تاریخەکە تۆ باسیەکەی بعد ئەمانە ئەچن لە خوارە ئیسرائیل دەوڵەتی دروستەکەن بە ناوی یەهودیە ئەم دەفعە ئیسرائیل ئەوێت و یەهودیە ئەم یەهودیەکانە ئەسباتە ئاغای یعقوبن یعنی نەوادەکانە یعقوبن 12 قەبیلە بوخت النەسر بابلی خوانژن هاوردی ئێمەی گرت ئێمەی بردە بابل کوورشە کەبیر خوا بۆمانی هەنارد بۆ ماشع نجاتمانیدا جایزە گوێ بگرە وەختی ئێژی یەهودی تەکە ئیسرائیلیا فەرقەکە ئیسرائیلی قەومیەتە یەهودی دینە یونیڤرساڵە جیهانیە و با بزانی ئەم یەهودیەتە هەم خەڵک ئیمانی پێ هاورگە هەم ئەتوانن لە تەرەفە دایک و یەهودیەت بنەوە گشت کەسێک هەم تایفەی سانزەهۆمە یەهودیانە تورکە خەزەری تاگرا گرتەوە دەوڵەتە ئێران دەوڵەتە یەهودیە ئیسرائیل دەوڵەتە قەومیە ئیسرائیلە ئیسرائیل وەکو سەگ لە دەوڵەتە یەهودیە ئێرانی ئەترسێ ئەمە یەک بابزانیت دووەمین دەوڵەتی یەهودی لە منتەقە دەوڵەتە تورکیەس بابزانیت مسعەل لە مێژووە ساختە وا دروستیان کردگە تەزویرە دەست هەڵوەسە دەوڵەتە خلافەتە عوسمانیە سنی ئێشە دوژمنی ڕقم یەکی شیعەی سەفەوی بێ لە کاتێکا دژمنی ڕقم یەکی عوسمانی وڵاتانی ئوروپاییە و هیچ وەختێ کلک ناخاتان دیەوە بۆ سەفەویە ئەم دقیقەیشە تا ئەم دقیقەیشە کە تو قسە ئەەکەم لە 100 ساڵ ڕابردووە دەوڵەتی تورکیە پەلامارە دەوڵەتی ئێرانی نەداگە ئەوە ڕەفیقن یەکتریا یەکێکیان تعبیر لە ئیخوانیزمەکە یەکێکیان تعبیر لە فرقەگەرایی شیعەکە تا ئەگرا گرتە با بێمە سەر ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئەوەی ئایەتوڵڵا خۆمێنی گیانیا سەر قودرەت ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بوو ئەوەی سەفارەتە ئەمریکای بە ئایەتوڵڵا خۆمێنی گرت خودە ئەمریکا بوو ئەوەی کەوتی گرەوگانەکان 444 ڕۆژ بارەمتەکان گیر بدە خودە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بوو ئیاڵەتە متحدەیە ئەمریکا حملەی نەکردوە دەوڵەتە تازەی انقلابی جمهوریە ئیسلامی لە بەیروت 283 مەرەنزە ئەمریکای وەکو سەد تۆپان ئەمریکا حملەی نەکردە ئێران جمهوریە ئیسلامی لە زەهرانە عەرەبستانە نیروهای ئەمریکایی تەقاند ئەمریکا گوی هیچ غەڵەتێکی نەکرد لە نایڕوبی تەقاندی ئەمریکا هیچ غەڵەتێکی نەکرد لە عێراقا دوای دەرچوونە سەدام حوسێن هەلهەلەی بە ئەمریکا کرد ئەمریکا هیچ غەڵەتێکی نەکرد 27 موشکی پارەکە لە کناری دەستی توە لە کرماشانی وتویان کەس دەخاڵەت نەکە ئەمە شەڕ کرماشان و ئەمریکاست 27 موشکیدا لە قڵە ئەمریکا ورتەی لێوە نەهاتە دەرەوە بۆ یا ئەمریکا قدرەتە جەهەنەمیە دنیا نییە یا ئەمە گشتی بازیە ئێران بەچ ئەجازە فەرموو کاکەجان من ئەمە تحلیل کردە الزواقع و ئەمما یەپەگە و یەپەژە مشتی حرامزادەی سپاحە قودسن بابزانی بە پەکەکەوە سپاحە قودس ئێران نیروی ئێرانی نییە 50 نەفەر کادرە گەورەی هەست
نیروی نیابەتی یا پرۆکسی هەست نیروی نیابەتی یا پرۆکسی یعنی کەتائبە ئەهل حەق سپای قودسە بەدر سپای قودسە ئەشعەج شەعبی سپای قودسە یەکێتیە نیشتمانی سپای قودسە پارتی دموکرات سپای قودسە پەکەکە سپای قودسە کاکەگیان یعنی سپای قودس 50 دانە ئەفسەرن بودجەیەکی نظامی وا لە دەستیانە ئەسلحە وا لە دەستیانە ئەمانە گشتی نۆکەرینی و حرەکەتیانەدا با بزانی ناگەهان وەکو قارچک مشتێ دەڵە تێ هەڵدریاک لە سووریە سەریان دەرهاورد چیان کرد 2 ملیۆن کوردی کوردەواری داگی کریاک لەلایەن کۆرپۆرێشنە سووریان جێبەجێ کرد دەمۆگرافی جەمعیەتیان گۆڕا مشتێ شیعەی عەلەوی و تورکەمەنیان تێخست جوغرافیاکە گۆڕیاگە 2 ملیۆن نەفەر کورد بە حەیاتی سەر ناکا بەو خاکایت ئێستا تۆ ئێژی ڕەئال پۆلیتیک ئەمەسە بفەهمی دەوڵەتی یەهودە ئێرانی بەچە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاست و سەرمارەکە وانە ئەوێ دەوڵەتە عێراقیان بۆ متەزەلزل کردگە دەوڵەتە ئێرانی بیخواوە ئیمپراتوریە گەورەی یەهود دروستکە و تۆ ئەیوێنی گەلەکیانە دروستیکەن و پەیمانە حەیدەری بەری پێکرێت تەوەجۆکە یاغیان ئەوە پێژن ڕەئال پۆلیتیک نە ئەوەی کە ئێوە ئێژنی سپۆتنیکە و وۆیس ئاف ئامەریکاس و BBC و KNN و ڕووداوە و ئەلجەزیرەس ئەمانە شتانەسەوا مەردەمیشێ باوەڕی پێ بکە وەرێ واقعیەت نییە حەج کە جواب ناتۆ ئەم جمهوری ئیسلامیە وا حەیتەرانەکە و ویاڵەتە متحدەی ئەمریکا وا بابەی دنیاست بۆ پەلامارە ئێران نادا ئادێ بۆ نایدا بۆ مەگە جەهەنەمیترین قودرەتە دنیا نەبوو بۆ نایدا نەکاکە گیان ڕەئال پۆلیتیک ئەوە نییە ئێوە بەحسیەکەن ئەوەسە وا ئێمە بەحسیەکەین فقط تریبونەکەی ئێمە ئێشێ دەمی بکوترێت بچووکوێت وەرە تریبونە ئەوانەی وا ئەم تەبلیغەکەن ئێشێ گەورەوێت تا ئەم زەهنیەتە لە ناوی ئینسانێکی مەجیدی وەکو جەناب تا دروستکات کە فکرەکەی ئێمە عەقڵمان ناگا نایخوێنینەوە وای لە ناوی هەپەروتە نه خاص ئەیخوێنینەوە بازیەکە چ شکلیە خاص ئەزانین عەرزە واقع چ شکلیە خاص ئەزانین مبارزەکردن چ شکلیە خاص ئەزانین تێڵاکە لە کوێوە بگری تێڵاکەمان لە بنەوە گرتگە خراو لە بنەوە گرتگمانە و حتمەن ئەیان ڕۆخێنین من کار ئەکەم من زەحمەت ناکێشم کار ئەکەم و نەتیجە ئەگرم و نەتیجەی پێ دروستەکەین با بزانی مێژوویە کورد منی داگەسە دەرەوە بۆ ئینتقام و تۆڵە منی داگەسە دەرەوە ئەم گشتە زەجرە کێشام ئەم گشتە بێسەرزەمینیە تەحملم کرد ئەم گشتە غوربەتە ئەم گشتە تەحقیرە ئەم گشتە ڕەنجە کێشام منی دی هاوردە دەر ئینسانی کوردی فەرموو کارگۆریان عەزیزم بەم قسانەی جەنابەت کە ئەم کڵێشە کێشار کەواتە ئەم وڵاتانەی لە کاتێکا ئەڵێ ئێران دەوڵەتێکی یەهودیە بەڵێ یەهودە دەوڵەتی یەهود فەرقە کاتەکە ئیسرائیلە باش کاکە ئەمریکا هەموو داشەکان لەم مەنتیقا ئەجوڵێنێ هێزە کوردیەکان و هێزە سیکۆلارەکان لەم مەنتیقا بە جیاوازی فکر و ئاین و ئاینزایان سنای پاسدارانە عەزیزەکە کەواتە ئەمانە بەرنامە و سیستماتیکیان هەیە لەسەر ئاستی دەوڵەتێکی گەورە و خاوەن ئابوورێکی بەهێز وەرێ منیش ئێرە ئجازە فەرماغەگەن با بزانی ئێمە کوردبوون کاولمانی کردە کوردبوونیش نجاتمانەدا با بزانی یاڵەتە متحدەی ئەمریکا وەکو من کورد نییە با بزانی وەکو من ڕیشەی لەو تاریخە نییە قاچی لەو سەرزەمینە نییە بە ئەندازەی من نازانێ کورد کێس من ئەتوانم هێزە جەمعی لە کورد دروستکەم و ئەو ناتوانێت دروستیکە ئەو بە پوڵ و فەساد دروستیەکە من بە ئیمان دروستیەکەم ئەو چوار ئەو هەموو حیزەی یەکێتی و پارتی دروست کردگە من ڕۆڵەی قارەمان دروست ئەەکەم وا سەر گشتیام کاتە ژێرە ئاو من ئەو قدرەتەم هەست تەماشای خۆمم کرد ڕۆژە وەڵ بزانم چی وا پێ تەماشام کرد حیچێ لەم گەردوونە لە ئینسان و لە خودە ئینسان پیچیدەتر گەورەتر و مەزنتر نییە من خوامەم هەست و لە کنارە ئەمە من تعلقێکم هەست بەناوە کورد بوون سەرزەمینێکم هەست بەناوە کوردەوار مردمێکم هەست گەلە کۆمەی لێکریاگە و بە کەلامە من ئەتوانێتەکان بخوات خوا ئەم زوانە ئاگرینەی بە من داگە ئاگر هەڵسێنێ ئاغاگیان و هەڵی ئەسێنێت ئەم زوانە ها بە من و بە کەسێک نییە هیچ کەس و ئەندازەی من ناتوانێت کورد بێت
ئامریکایی ناتوانێت فاسدەکانە تاران ناتوانن بێشەرەفەکانە ئەستەمبوڵ ناتوانن بابزانی وەێ من ئەتوانم و ئەم مێژووە ئەگۆڕم بابزانی هوشیمین کارگەرە ئوتوشویەک بوو لباسی ئوتووە کرد لە لەندەن وەختێ لە سویسرا دانیشتن ڤێتنامە جنوبی و شمالی تەقسیمکەن بە پاسکیلەکەی وەڕوێ بەرێ مەجمەعەکەی ڕووسیا و ئامریکا وتی من نایەڵم سەرزەمینم تەقسیمکەن من نایەڵم ئوتوشویشیە کرد ئێوە بەلاتانەوە فرەسووکە ئیرادەم کردن ئیرادای نشکێنم ئیرادەم کردە پوزان و خاکە ماڵم با بزانی من لە شعر و تێمە ناو لە تەرانە تێمە ناو لە چیرۆکە ناو و مردم تێمە ناو بە فەلسەفە تێمە ناو بە مردم شناسی تێمە ناو بە تاریخ تێمە ناو بە نەزەریە تێمە ناو من ئەو مردمە یەخەم پێگرکن بەریان ناتەم یا ئەم کوردە ئاگر ئەسێنێت یا ئەم کوردە هەتای نابوو دەوێت و ئیمانم هەست ئەو هێزەی من شەکەت ناکە ڕۆژە 12 سەعات کارەکەم 4 سەعاتیم دیبیت ئەەکەم ئەو هێزەی من شەکەت ناکە ئەو ئیمانە کوردی وزە سەوا لە وجودە منە پاڵم پێێنێت و ئێژێ بڕۆکە ئەی ڕۆخێنن وی ڕۆخێنی ئێتە تۆ باوەڕە بە ئێرادەی من نییە بێسە تەماشاکە هەر لەو ئەدیانە ئەمڕۆ تۆ بە ڕۆژوو بوویت هەر لەو ئەدیانی ئیبراهیمیە هەر لەو دینە ئیسلامە فرە کەسێ باوەڕی نەکرد پیتەخەنەی هات بە محەممەد حتا محەممەد فتح مەکەی کرد باوەڕیان نەکرد وای پێات لە قورئانە پێیوت فی قلوبهم مرض وای پێات وتی ئەکسەرهم لا تعقلون وای پێات جمێنی پێیاندا ئەوامە کەالعەنعامی پێوتن تەوەجۆکە یاغەگیان با بزانی من فرە کەسێ تەلەفۆنم بۆ کاژێ سەرکەوتوبی ئەگەر سەرکەوتی منیشان ئەگەر من سەرکەوتم خۆم نانم هەستۆم نەگەرەکە تۆ بچۆ مەشغوڵە کارە خۆت بووە تۆ بڕۆ فەساد خۆت بکە ئەگەر کەلامە من کەلامە حەقیقەت بێ ئەی هەڕۆژێنێت و ئەی هەڕۆژێنێت ئەگەر من ئینسانە حەقیقی بم ئەی هەڕۆژێنم و ئەی هەڕۆژێنم ئێرادەم کردن ئەم کارە بکەم و ئەیکەم خۆیشم تاوانم داگە خانەوادەیشم داگەسی و ئەم تاوانە بە گیان سندکمانە یەک مەرگیش بەخوا قەرزارم یاکم وەلێ کاکم جۆ بگرات من ڕۆژی ئەوەلیش وتم لە دیبەیتەکانە دوو حاڵەت وا لەبەر پێی منە یا وەکو محەممەدی ئیسلام فتح مەکە ئەەکەم یا وەکو مەسیح مەرگم و خوێنم ئەوەنە سەنگینەوێ ئومەتە کوردی ئەحیا هاکاتۆ یەکێکە من هیوای هەر کامیان بێت من قەناعەتم وایە ئەگەر وەکو محەممەد بێ صلی الله عليه وسلم سەروەری و گەورەیە ئەگەر وەکو حەزەتی عیسابی عەلەیهی سەلات وسەلام هەر سەروەری و گەورەیە بوونی کائین و مەخلوقێکی گەورەیە لە مێژووی بەشەریە کێشەم لەسەر منێ بەڵام کێشەکەم لەسەر ئەوە بە پیرۆزی شێزانە بەڵام کێشەکەم لەسەر ئەوەیە گواستنەوەی ئەم بیر و بۆچون و ئایدیا و تەطبیقکردنی لە کۆمەلگای کوردیا و گواستنەوەی بۆ باری واقعی ژیانی کۆمەلگای کوردی فاصلەیەکی گەورە زۆر لە بینمانە هەیە بیر و بۆچونێکی جیاوازمان هەیە لەم لایەنەوە و ئەو میکانیزمی بەڕێزت کە قەناعەت وایە کە جێبەجێ ئەکرێ و بە ئەنجامەگات و ئەگاتە مەنزڵ و ئامانجەکەی ئەپێکێ من قەناعەتم وایە ئەو ئالێتە زۆر دوورە و ڕوانینیە کە ناگاتە ئامانج سەرباری جوانیەکەی سەرباری شەرەفمەندیەکەی سەرباری گەورەیەکەی ئەمە قەزەیەکە چونکە بەڕاستی هەر کاک پەیمان ینی ئەم خواست و ئامانج و کوریا گەورە و عەزیمە ینی ڕەنگە هەزارها کەسی کێشۆک و تۆ بەڵام بە داڕشتی کاکە گۆرین تۆ قسەی خاص نازانی قسەی خراوە بۆکەی بێستا منێکنەوە تۆ پێویست تۆ ناژی من سەر ناکەوم چ پێویستەکە بێژی سەر ناکەوم چ پێویستەکە ئێرادەم بشکێنی چ پێویستەکە ئاوی سارد بکەیوە من لە گڕما سەرکە ئاغاگیان ئێوە بە مەقسەد و ئەم کارانە ئەکەن من شکستە خۆم با شکست بخۆم من سەر ناکەوم با سەر نەکەوم تۆ چی زەرەرەکەی هیچ خۆ زەرەر ناکەی من خۆمم ناشیرین کردگە من سینەی خۆمم کردگە سەسفەر ئەجازە فەرمواغەیان تۆ ئێژی ئەمە ناوێ فرە کەسێ لەم تاریخە وتی بەشەر نافڕێوە فڕی فرە کەسێ لەم تاریخە وتی بەشەرێ ناتوانێ بە ئاواکردن 8,000 نەفەر ئینسان بکوژی وە کوشتی ئێوە فقط غەیر ممکنە ئەگەر ئیرادەت کرد هەرچیشتە ئەقڵیکا ئیرادە ئەیکات بزانە ئاغاگیان من ئەو کتێومە بۆت بەرز کردەوە بۆ من پەی ئەوەم شێرکە و بێکەس تڕەهاتی نووساگە خەڵکی خوێنی توێژی بەخۆشتە مهمێکە چون ئەو بە ئەندازەی من دەردە کورتبوونی نییە نافەهمێمە تڕەهاتە نافەهمێ من هەمە
و ئەم دەردی کوردبوونە منی بەرجەستە کردگەسەوە لە دیگەران و ئەتوانم ئەم کارە بکەم جنابە ئێژی ناتوانم بیکەم من ڕۆژی ئەوەڵ هاتم فرە کەسی ئەم قسانیانە کرد ئیسە ساحەم ژەڵەژان بگە ئیشاءڵڵا من دەست بۆ هەرچی ئەوەم ئەڕۆخێت و ئیشاءڵڵا ڕۆحە ئەم مردمە بەدبەختکریاگە کاولبووگە هاتکەسە دەرەوە با بزانی تەمامە مردمە دنیا کە اتفاقە گەورەیان کەوت لە هەزیزا بوون هەرە متونە ئەدیان ئیبراهیمی ئەژێت جامعە لە فەسادا بوو پێغەمبەر ئیسلام هات جامعە لە فەسادا بوو مەسیح هات و یەهودی کوشتیان یەهودی لە کۆیلەیەتیا بوو کە موسا هات ئومەتە کوردیش لە فەساد خۆیان ئیشی هەڵسێتەوە هەڵساکەسەوە تەوەجۆکە ئاغاگیان تو ئیژی نایکەین تەماشاکە بزانایکەینیانە بعد بەرێ قەڵامان بۆ بکە بێژە ئەشەدوو بیلا خاستان کرد خوای گەورە پشت و پەناتان بێت خوای گەورە کاتتان کە توانین کابراوتی دەستخۆشیتان لێ بکەین بەڵام من منزورێکم هەیە ئەم منزورە کە پێوتێ فەلسەفەی واقع و ئەم قسانەی تۆ ئەفامم لە بەرامبەر واقعێکا کە پێوتێ هەلومەرجی ئەم منطقە و ئەقلیم و ناوچەیە و ئەو هێز و قەبارە و توانانی لە ئەم منطقە کارەکتەر و ئیش ئەکەن بەراورد یەکەم لەگەڵێکا یەک ناگرنەوە بریا خۆزگە هەڵە بوومە یا ڕەبی هەڵە بم ینی تەمەناکەم لێرەوەڵم خوای من هەڵە بم بەڵام من قەناعەتم وایە ئیش مطمئن وە هەڵەین بەڵام دڵنیا بە لەوەی کاکەمان ئەوەی کە ئەم منزورە و ئەم تێڕوانین و ئایدایە بۆ ژیان و گۆڕانکاری و پرۆسەی گۆڕانکاری هەتا لەناو کۆمەڵگای کوردستانە و بە بەراوردکردن لەگەڵ ئەو توانە و هێزەی لەم ناوچایە هەیە و ئەو پرۆژە و پلان و سیستمەی لەم منطقە هەیە و دووڕوانیە چونکە تۆ وەکو تاکێک وەکو جەمعێک ڕوئیایەکەت هەیە بۆ پێش و بۆ ئایندە ئەڕوانی ئەوان پرۆژەی 100 ساڵیکیان هەیە ئەگەر خۆزگە بابەتەکەم دەستکەوێتەوە بە کەرامەتم کاکە گۆرین ببەخشە کاکە گۆرین ببەخشە بە کەرامەتم ئەو نوێژەی ئەیکەی قبول نییە ئەو ڕۆژگەی ئەگری قبول نییە زانی بۆ تۆ وایتە محاسرەی هالیوودا وایتە محاسرەی پۆڕئستارەکانە وایتە محاسرەی نتفلیکسە وایتە محاسرەی حەڵەقات تورکی و ئەمریکای لاتینە بە کەرامەتم قەسەم ناتوانانی ئەخلاقە لەو جامعە ڕابگری ئەی بۆ خۆت ئەخەڵەتێنی بۆ خۆت برسیەکەی لە سوحاوە بێزەحمەت دوو لە جەنابە دەرپێ کورد کە پێت و بڕۆ ناوی شەقامەکانی هەڵەبجە و بێژە باگشتمان هەڵخێنەوەتەوە جامعەی جەهانی بردیوە و فەرهەنگە ئەمریکایی هات و فەرهەنگە نەوەلیبرالیستیە و باگشتمان خۆش بگوزارێنین و هەموو بۆ ئەم کارە ناکەی مە تۆ نایژ ئێمانە هێزیان هەس و قودرەتیان هەست مە تۆ ناوێنی قودرەتیان تۆ تاوانبارمەکەی بەوەی کە مبارزەی من وەکو تۆ نییە لەگەڵ ئەم واقعە ئەو مبارزە نیە ئاغاگیان تۆ خەریکی تەسبیت قودرەتەکەی تۆ مبارزە ناکەی تۆ خەریکی قودرەت تەسبیتەکەی عەزیزمە حەقمە وەکو تاکێک پێچوانەی تۆ بیرکەمەوە نە حەقتە بیرکەیتەوە لێ تۆ ئەو ئجازە فەرموو تا من دەستەبەندی بکەم تۆ ئێژی ئێمە دەوڵەتە عێراقی کوشتگمانی ئێمە ئەمانەی کە تا ئیستە وەکو جنایەتکار وانە سەرمان و جنایەتیان دەرحەقمان کردگە تۆ ئێژی ئێمە مماشاتیان تەکا بکەین قەیناکە گۆزەڵە مشکی یاخوا نەشکێ حەفزە موقعیەتە موجود تۆ خەریکی بنەم چرا جەنابە وایژی چرا وایژی من هێزی خشونەت و زبر بەکار نایەنم کاکەگیان هێزە خشونەت زبر ئەوەڵم با بزانی ئەرزشە ئەمریکاییە با بزانیت گوستاڤ لۆبۆن ئێژێت مردمێک کە دەنگە تۆپەکانی تێ ئەتوانێت دەم لە سۆڵح بدات دەنگە تۆپەکانی تێت ئەگەر ئێوە 4 نەفەرتان نەموت ئەمە دینە نەموت ئەم سۆڵح بازی و ئاشتی بازی شەرگشتی دینە ئەگەر دەنگە هەواپەیماکان F-35 ئەمریکانەیە دەرپێ لە پای ئەیاڵەتە متحدەی ئەمریکا داکەنن بەردەمە دنیا هەڵی وێ ئاغیان لەگرا با بزانیت خشونەت ئەرزشە فەرهەنگی ئیاڵەتە متحدەی ئەمریکاست من بەحسە قودرەت ئەەکەم بەحسە دەسەڵات ئەەکەم بەحسە دروستکردنە دەسەڵاتە گشتی ئەەکەم من نایەڵم مردمە کورد بێ دەسەڵات وێ من نایەڵم مردمە کورد بخەسێنن کاورای کورد بە 2 متر باڵاوە ئەمە ناوشانێسی لە چەپەڵەمە ئەیگری 1000 دینار دەرتریژی پارەم نییە بیخۆم داوەشەی ئەمرە نەمێنێ کەی وای کرد بە ملەتە ئێمە کاورا بە 2 متر باڵاوە سواڵە پوڵەکە ئەگریت نانەوێت لە چەکەکەی بڕوا دەم بنێتە ناو مەسئولەکە بیگرێ تیکەی کاوەلی بسێنێت نانە مناڵی لە قڕوگە شێر دەربێنێت دەری نایێنێت کەی وای کرد هەرم نەرم و نۆڵبازیە و ئەم سۆڵحە لە هیچ کوێی دنیا نییە فقط ئێمەی کورد پاڵمانداگەسەوە دنیا تەجاوزی پێمان کردە حەزمان بە ئاشتیە نەوەڵا هیچ حەزمان بە ئاشتی نییە ئاشتی
زمانێ مەخدورە کە تۆ هێزە بێ دنیا لێت بترسێ کەس زاتی نەوێ پەلامارە بە کەس زاتی نەوێ دەخاڵە بکە بزانێت دەخاڵەتەکە 50,000 دانە شەقە خوا تۆ فکرەکەی ئەگەر خەڵکە هەڵەبجە بیتوانێ بینەقاقای ئەم جەلاد و فاسدانە بگرێ و ئەم جەلاد و فاسدانە بە بەهانەی جنایەتێک کە کردبوویان و حکم کتابویان ئاوا دەنگدلێر بوون بەسەر خەڵکیان ئەوە خەڵکیان بە فەسادە کێشا ئەوە خەڵکیان برسی ئەکرد نە عەزیزەکەم نە خەڵک سەعادەت و خوشبەختی گەرەکەیشێت دەسەڵاتی بوێت ئەوەی لە ئومەتی کوردی سنیاگەسە و دەسەڵاتی لێ بریاگە دەسەڵات خەڵک بێدەسەڵات کریاگە دەسی بێدەسەڵات و چی بکەم و چاری کەس ناکەین و ئێمە ئاشتی خوازین نە تەبلیغ مەکەن بۆ ئاشتی خوازی لوتفەن ئەمە دینە جەدیدە ئێمە دینە جەدیدە و لە خۆتانەوە تەرویجی بۆکەن و پێغەمبەرتان بۆ دروستکردن و بێ بڕۆن گاندی بخوێنن و گاندی فرقەشنگ و شتە قەشنگێک و حەزی پێکەن و وانیاغەگەیان ئەمڕۆ ژیاڵەتی متحدەی ئەمریکا کێشەکانی بە ئەسڵحە دروستەکە تەکانە خۆیژە چەکی نەوەوی لێ بەم وەلێ تاڵەبان دیت بەهێزە ئەسڵحە کلکە ئەمریکای کرد لە ئەفغانستان خستێ دەرەوە تاڵەبان هەر ئەو ڕۆڵە بوو ئیهاڵەتی متحدەی ئەمریکا وتی تێرۆریستە بێ پاسپۆرت بردین تێ دووبێنیان لەسەری مێزی مذاکرە تاڵەبان هەنووز کە هەنووزە بە حکوومەتە کابل ئەفغانستان ئێژێ شەهرداریە کابل نایژێ حکوومەت ئەفغانستان لەگەڵیشیانە دانیشت وچی بچوو ئەربابەکە بێرە بەبەم تۆ نیتەوە حەدە من تەکە توام مفاوزات بکەم بڕۆ ئەربابە ئامریکایی بێرە دۆناڵد ترامپە سوورە قسە زل هاودەتەکی تاڵەبانە معاملەی کراغەگیان ئێرادەم کردن وەختی ئێرادە کرد چۆکیان پێدادی ولی ئێمە ئەخەسێنین ئیمان نایڵن لە ئێمە دانیشە ناتوانین نەخێر ئەتوانی خاسیش ئەتوانی هیچ کەسی ئەوەنە ئێمە عاقڵ نییە هیچ کەسی ئەوەنە ئێمە مبارز نییە ئەوە ڕۆڵە نەوگە فەرماندەهیە ئەم مردمە بکە ڕۆڵە نەوگە من بازیە ناکەم بدۆڕێن با بزانی بڕۆ دیبەیتەکانم بدۆزەر و یەک ئیرادیتیان نادۆزیتەوە یەک تەناقوزیتیان نادۆزیتەوە تەمامە دیبەیتەکانم بەر ئەساسە ئستراتیژی نزانی دانیاگە و زانیگمە ئەدەم لەکوێ و زانیگمە چۆن کاورا ئەخەمە گەمارەوە ئەیتەقێنمەوە وتقاندك مسو برو حكومة حريم در بيك وتكسر باجي ذاتي نزيك يا مبيتو توجد كذا كان عقل إيكا إرادة إيكا وإيمان إيكا كاك بيمان من شوروج نية أو موبايلك يسأل بردس معه باشا لا همو سايت ولا بيجي كان لا عربي ولا لا كردي باشا باش تيجم و براوردي كم وتانو بوشي كم وەک داڕشتن عەرزم کردی وەک ڕوئیا وەک بیرکردنەوە هیوادارم سەرکەوتوو بی پلانەکەتان باشە بەس وەک ئالێت من قەناعەتمەوە نێ حەقیشم بەرێ کاکە گیان تۆ لەگەڵ ئامریکاندری مامەگە ڕوبەڕوو نەوجی ئینسان یعنی ڕۆیا ئینسان ئیشی ڕۆیای بێت تموحە گەورەی بوێت ئەمریکای فیلمە بۆ دروستەکە ئەڕۆ کوڕی مڕی خەگرێ ئەمریکای فیلمە بۆ دروستەکە لە کوڕاتە ترێک وادکن جەهان نابوو دەکەن و ئەمریکای نەجاتی ئەدا ئەمە ڕۆیاس ئاغاگیان ئەمە ڕۆیاس من بە هەزار ئەجازە بدە من بە هەزاران ساڵ تەمەدن و کاورایەکی تی هەڵگریاگی کابۆیی بە 200 ساڵ تەمەدونە هاتکە بمخوا من بکوژێ کە من چارە کاوران ناکەم کاورا بۆ خۆی خونجادگێسی من لە ڕۆژە ئەوڵ پێتم وت دانای کورد نەماگە تۆ گەرەکتە ملەتی نابودکەی داناکانی نابودکە نابودی کە مشتێک کاولە مەئمور فاسدە دروستکریاک تێ تۆ ئەزانی لە سەرزەمین و کوردەوە دانا چۆن تێت دانا لە ڕەنجە واقعی و تێت دانا دڵی خەوەر ئەدا ئەژێ ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم دۆسە دوورگوڵات کەوت کەسە یادم دڵ ئەکەوێتە بەرە مەغز ئەحساس دەرکەکە حاڵم خاص نییە وەختی حاڵی خاص نییە فکر ئەکاتەوە بۆ حاڵی خاص نییە ئەفەهمێ وا لە ناوە مەترکسا وا لە ناوە تەوەهمە لذا عقل تەسمیم ئەگرێ ئیرادە بجوڵێنێ یان نەیجوڵێنێ ئیرادە وا لەکوێ وا لە جەیحونت دڵە وا لە ناوە دوڕە تۆ ئیرادە ئەشکێنیت وەختی ئیرادە شکان ئیرادە تێتە دەرۆ پاوی چەپ وستە و پێش نەدوڕ بەنا بەرامان وەختی لە دوڕ تێتە دەرۆ ئەو جار ئەحساس عقل سپریچواڵەتی و معنەویەت عقل و ئێرادە یەک ئەگرێ وەختی یەکی گرت ئینسانە دانای کوردی تێتە دەرەوە وەێ ئەزانی جوولەکە چیوت جوولەکە وتی شی و خوانە نان و ئاو ناخۆن ریاضەت ئەکیشن لذا مرتبەت بان پیا ئەکەن ئەوون و بابا ئەوون و شێخ ئیستا ئەوونۆکی 4 ساڵقنی دانێتە سەر کورسیە لە دانشگا مدرک دکتورای پێدەن پسپۆڕە وانە لە سەرزەمین و کوردەوارە ئینسان و کوردی و دانای کوردی لە دڵ ڕەنج واقعی و هاتە دەر ولی ئەمانە ڕەنجە ساختەیان دروستکردە بۆیە هەر کەس لەمانەوە تێتە دەرەوە شێخە فاسدە ئەوەیشی لە دانشگا تێتە دەرەوە کارمەندێکی بێسەوادی بێکەرامەتە دەلیلەکەی ئەوەسە
بۆ لەبەرەوەی مەتۆدە کوردی لە سەرزەمینە کوردەوارە نەما ئەوسا حەج ئیمکاناتێ نەبوو ئێمە دەنگمان گەین مردمە خۆمان ئیستا ئیمکانات گەیگە با من یەک ڕوکتە پێ بێژم ئەمە تکرار کردگەسۆ 150 ساڵە پێش وا تفەنگە سەرپەڕ بوو باروتی تێکرد و ساچمەوە تێکرد قدرەتە نابوتگەری هەر ئینسانێک 15 گولێ ساچمەیی بوو لەوانەیە تۆ نەفرێکە بکوشتایە بە 24 ساعت یا شمشێرێکە بووایە شەڕە کردایە لە شەڕە شمشێر نەفرێکەوە کوشت نەفەری دووم ئەتی کوشت ئمڕۆ ئێژن یاڵەتە متحدە ئەمریکا تانکی هەسوو موشقی پاتریۆتی هەسوو F-35 وەلی ئەزانی یەک نەفەر ئینسان تەوانە تەقریبی چەند ملیۆن بوو بە ملیۆن بەرابەر بوو بە ئەگەر من ئەو ساچفەنگێکی ساچمەزن ساعتێ سەر لەمەکوتەوە 5 دقیقە 150 ساڵە پێش بۆ 15 ساچمە ئیستە تیربارێ بیکەسی دائنێم 6,000 گولە لە دقیقا تەقێنێت کۆمەڵە تەفریجات هەڵەگرم ساختمانی هەڵە تەقێنم ئارپیژێکم وا پێ ئەتوانم ماشینەکەی بتەقێنمەوە کاروانێکی نظامی بتەقێنمەوە یەک نەفەر ئەرتشە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دروست کریاگەتەکە ئەرتشە کلاسیکا شەڕ کات یعنی ڕوبەڕوو شەڕە تانکا شەڕە هەواپەیماکە ناتوانێت شەڕە نامونەزەمە تاڵەبان بکات باوک ساحیبی دەرتێرێت ڕۆڵەی گەرەکە ئەمریکا بناسێت ئەمانەی کە پێتمەوە لە هیچ کوێ تاریخا نەدبیستگە هیچ وەک کەسێ پێتی نەوت کە قدرەتە تەخریب یعنی چی ئەمە دانشگەدەی ئەفسەری بوو ئەو خنپانانەی بەناو پێشمەرگە فەرماندن دابێریان تا من ئازمایشێکی نظامیان لێ بکەم بزانم حچە ئێزانن نایزانن تۆ ئێژی ئێمە ناتوانین بکەین ئێمە هەم بە عەقڵ ئەیکەین هەم بە ئیمان ئەیکەین هەم بە ئێرادە ئەیکەین و ئەوێنێ ئەیکەین بارێگەڕین بۆ مێژوو ڕێگەڕێک بۆ مێژوو مەمنون کاکە گۆریان کاکەگیان سوپاس دەکەم شەو دیدارێکی گەرم و گوڕ بوو هیوادارم ختامەکەی زۆر بەخۆت بژیت کاکەگیان شەو چات قوربان سوپاس دەکەم سوپاس خۆشحاڵ بە